بخير بن عشرة هموتان بخير بن سر چای آرا محماتن چۆنن باشن شکر دەنگ و باستان چۆنە خەبەراتان ئەوە چییە ماوەیە گەگە قسەوشت نەکەم هەر لەخۆ بیرتانەکەم ئەوە نییە حەزەکەم بێم بۆ لاتان حەزەکەم قسە بکەم ئەوە نییە ئیتر بووین بەهین بووین بە چۆنەڵێیت بە دوو شتی تەواوکەری یەکتری لە حەقیقەتە حرمەتم بۆتان هەیە لە هەشەنیشی دنیا هەن ڕێزم بۆتان هەیە هیوادارم ئەم شش بتوانین لەسەر کەیسێک کۆمەڵێک قسە و باسکەین و بە سوودی گشتی کۆتایی پێبێت وا سوزانم ئیتر پەیامەکانی خۆم بگەێنم بۆ ئێوەی خۆشەویست و ئێوەی عەزیز هەمووتان بەخێر بێن کچان و کوڕان ژنان و پیاوان سەرچاوی ئارا مەحمەداتن حورمەتێکی ئێزگا زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە مردن و سەرشۆڕی بۆ بنەماڵی بازانی ئەوەی تر ئاوایە لەگەڵ ئەردۆغان و سوزانم دوژمنانی کوردی تر هەشکە دوژمنی ئەو نەتەوە و گەلە داماوەیە هیوادارم خۆ پێغەمبەر ڕسوا و تڕۆیکە ئەرەوەڵا بەخێر بێن سەرچاو بە هەموو بەڕێزان و خۆشەویستان کۆ ببنەوە ئەچینە ناو قسە و باسەکان و هیوادارم کە بتوانین شتێ بڵێن بەڵێ جلی کوردیم لەبەرایە ئەڵەی سەرک عەشێت و شتم جا تۆ سێرم کە خاڵە باوەڕ کە ئەزانی چۆنە هەر ئەیتەزێنێ ئەرەوەڵا ئەوە قاتێکی ڕەشە لە کوردستانەوە بە هەدیە بۆیان نردوم ماڵیان ئاوا بێ و دەستیان خۆش بێ ئەیتر هەر بۆ لایف جارێکە لە بینە خۆ جلی کوردی لەبەر ناکەم بەڕاستی چونکە من بە پێچەوانەی زۆر کەس تۆ جلی کوردیم پێ جوان نییە سەرکەوتوو بن بەخێر بن سەرچاو یەکەیەکە ئەتان بینم پێویست ناکەن ناوی هەمووتان بەرم بەڵام هەمووتان خۆشەویستی منن عەزیزان سەرچاوی من هاتن ئەم شەو کۆمەڵێک قسە و باسەکەین بەڕاستی لەسەر کەیسێک کە ماوەیەکە بڵاو بۆتەوە و پێتان دەڵێم کە من بۆچی دەخالت لەو مۆزوعاکەم سەرەتا بە ئێمە لە یەکتر تێبگەین بەڕاستی دوور بین لە مەسەلەی بڕق و قین و نەفرەت و ئەلەم بابەتانە چونکە تۆ ئەگەر بتوانی بۆ ماوەیەک یا بۆ فەتەیە کۆمەڵی خەڵک هەڵخەڵەتێنی بەڵام دوجار حەقیقەتەکان بۆ خەڵک دەرەکەوێت لە ڕاستیە حەقیقەتەکان بۆ خەڵک دەرەکەوێت و خەڵک ئەزانێ ڕاستیەکان لەکوێوە سەرچاوی گرتووە و درۆزنی ژوەکو ئەڵێن تەنها ڕوڕەشی بۆ مێنێتەوە نەک شتێکی تری بۆ مێنێتەوە سەرەتا ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم هەر کە دوێنێ لە دەوری سەعات حەوت و ئەوانەیە من ئاگاداریم بڵاو کردەوە کە بەنیازم لایڤێ بکەم کە پەیجێکەیە بە ناوی نووسەر کە ئەو پەیجە بە تەواوی مانا کار بۆ پارتی بۆ پاراستنی پارتیەکە هەر کە زانیان من ئاگاداریم بڵاو کردوتەوە و ئەمەوێ لایڤێ بکەم یەکسەر دەستیان کرد بە بڵاوکردنەوەی هەندی حەقیقەت لە حەقیقەتە یعنی 6-7 سەعات دوای ئەوە ڕەنگە بێ بە 1 و 2 شەو ئەوانە خێرا کۆمەڵێکیان بڵاو کردەوە لە هەمان هینە لە هەمان بابڵین پەیجە ئەمەی کە بڵاو بووەوە ئەتوانم بڵێم کە کۆمەڵی حەقایق بوو کە پێچەوانەی بەشی یەکەمی قسە و باسەکانی ئەوان کە باسییان لەسەر ژنی ئەو گزرارا کرد کە گویا ڕفێنراوە لەگە مناڵەکانی و لای لاوەری شێخ جەنگی و فڵانە فیسار و ئەوانە هەموو ئەوانیان بە درۆخستەوە طبعاً لە دوێنێەوە کە منەوە ئاگادارم بڵاو کردە ئەوانە تووشی مەلەل بوون یان تووشی نۆعێک لە هیستریا بوون بەڕاستی چونکە ئەوان ئەیانزانی کە ڕاستیەکان لای منە بۆ یەکە تەنها 6-7 سەعات دوای ئەوەی کە من ئەو ئاگادارم بڵاو کردەوە ئەوان بەس بۆ ئەوەی بە خەڵک بڵێن بە ئەو شتانە هەیە و ئەوە تا لای ئێمەشەیە و ئەمانە ناڕاستە و ئالەم بابەتانە ئەوانیان بڵاو کردەوە بێ ئاگا لەوەی کە ئەوان بەم قسە و باسانیان کەیسی یەکەمیان پوچەڵ و بێماناکەنەوە عەزیزان خۆشەویستان پاراستنی پارتی و بنەماڵەی بازانی نەوعەکارێکەکەن کە بەڕاستی هەرچی خڵتەی ساواک و ئیتڵاعات و میتی تورکی و مخابراتی عێراقی هەیە بەڕاستی پێی پێ نابە یعنی پیان عیبە دیکەن بەڕاستی بۆیە لە ژێر فشاری منە لە ژێر ئەو قسە و باسانەی کە من ئەم شەو ئەیکەم یەکسەرە هاتن ئەوانیان بڵاو کردەوە و ماوەیە لایەن بردایان نایە و ئالەم بابەتانە حەزەکەم ئەو ڕاستیە بزانن هەموو ئەو شتانەی کە بڵاو کراوەتەوە هیچ نهێنێکی تیانە لەواقع هیچ زیاتر لە 6 مانگ هەتا 7-8 مانگە ئەمانە لە لای ئارا مەحمەد هەیە و ئەوەتە لەناو ئەم مۆبایلەی منادانراون من لێرەوە لە دوێنێشەوە یاریەکەم لە جەماعەتی پارتی و پاراستن تێکدا واتە ڕیسەکەم لێکردنەوە بەخوری ئەوان ئەیانزانی کە من ئەم شەو بەڕەکەی شێرپیان ڕاکێشم و ڕاستیەکان بە خەڵک ئەڵێم و یەک شت نییە لەو کەیسەیە ئەوەیشی کە هێشتا ئەوان بڵاویان نەکردوتەوە یەک شت نییە کە لای من نەبێت
چونکە بەرلەوە ئەو شتانە بەدەستی من گەیشتووە بە حەقیقەت لەلای من بووە بە من وتراوە کە ئیشی لەسەرکەم و بە من وتراوە کە بە خەڵک بڵێم و هەموو ئەمانە بە من وتراوە بەڕاستی بەڵام ئەوان هاتن بەمەی کە بڵاویان کردەوە لە ژێر فشاری منە بەڕاستی ئەوەی دووهەمی خوان پوچەڵ کردەوە و ئەتوانن بەمانەیە بڵێن پاراستن یاریەکەی بە تەواوی مانە دۆڕاندووە لەوەی دووهەما کە دوێشە و لەژێر ئەم فشارا بڵاویان کردەوە دەنگی ژنەکەیشیان داناوە کە من بۆتان دانێم نەک هەر نەڕفێنراوە بەڵکو لە لاهور ئەپارێتەوە کە بەشکم بەدەستی ئەو پیاوە ڕزگاری بکات جا ئێوە تێبگەن مناڵە وتکەکانی دەوری پارتی کە یەک وتاریان نییە کە یەک بەحسیان نییە چۆن بە ناوی میدیاکارەوە مشتێ پارەی خێڕی وەرەگرن و فڕیشیان نە بە دنیای سیاسەتەوە هەیە نە بە دنیای فکرەوە هەیە نە بە دنیای معریفەیشەوە هەیە پاشانیش هاتنە سەر خەت و وتیان وەڵی پەیجەکەمان دەستی بەسەرا گیراوە و ئەوە هاکراوە و ئێمە وامان لێ هاتووە و ئاگامان لەم قەزیانی و کۆمەڵە فڕۆفیشاڵی کاری مناڵانە و ئالەم بابەتانە سیرەکە لەوایە هەر لە دوای ئەمەیشەوە هەر خۆیان ئاگاداریەکان لە هەمان پێیجیشان بڵاوەکەنەوە واتە بەدەست خۆیانەوەیە ئیتر من لەمە تێناگەم بەڕاستی چۆن توانرا لێتان پسەندێ ئەم پەیجە چۆن توانرا بەدەستی بهێننەوە ئەمیشمان بەڕاستی دەوە تێگەیشتون هاکو ماکووانە چۆنە فەیسبوک گەر پێیجێ بوێ ئەیسوتێنێ ئەگەر نێوێ هاکو ماکووانە قسەی قۆڕە لە حەقەتە تەنها ئەوەیە ئەدمینێکتان هەبێت توانێت ئەدمینەکە خۆی بفرۆشێ بۆ نمونە یا پێیجەکە بەرێ بۆ خۆی یا بۆ ماوەیەک بەکاری بێنێ کۆدەکەی بابە بە کەسێک توانێت بەلام بەدەل بەڕاستی شتێکی تر نییە لەسەر و هەموو ئەمانەوە کە وەکو بڵقێک ئەمانە تەقی لە دوێنێوە کە ئەو ئاگاداریان بڵاو کردوتەوە یەکەیەکە پاراستن و پارتیەکان دەرکەوتون جا هەیەنە چۆنی سەرۆک وازانە من مناوم کاک ئارامی عەزیز چۆنی بە قوربان وەڵی ئەبێ ئەمە ئاوا بێت و ئەوە بڕسواکە و ئەمە ئەوەکە ئەمە ئەیزانم کە هەموو ئەمانە سیخوڕی پارتی و بنەماڵی بازانی هەموو ئەمانە بەکە ئاکاونتی زۆرەوە دانیشتون لە ناو ئەم فەیسبوکەیە کە وەختە یەکێک لایڤەکە بۆ ئەوەی کە تەئسیر لەسەر مێشکیدا بنێن یەن دەیان نامەی بۆ ئەنووسن و دەیان بیر و بۆچوونە خەنە بەردەسی بۆ ئەوەی لە دوجارە ئەمانە بە قازانجی پارتی و بنەماڵی بازانی بشکێتەوە بەمەرجێ خەڵکانێک لە دوێنێ ئێوارەوە دژایەتی منەکەن کە من ئێشتا بەحسەکەی خۆم نەکردووە زۆر بێمان نایە بەڕاستی تو ئەوەندە تەحەموڵێ نەبێ بزانی ئەم بەشەرە چی ئەڵێ پێش ئەوەی کە من قسەکانم بکەم ئەو بڕیاری یاوە کە من چۆن قسەکەم بنمونە لە کاتێکە هێشتا من قسەم نەکردووە ئینسانی عاقڵ ئینسانی بەهەیبەت ئینسانی خاوەن کەرامەت لانی کەم تەحەموڵەکە هەتا بەرامبەرەکەی قسەکانی خۆی بکە دوایی کە قسەکانی کردێت قەزاوەتەکە کە ئایا ئەم بەشەرە قسەکانی ڕاستە یان ناڕاستە قسەکانی واقعیە یان ناواقعیە نەک هێشتا من قسەم نەکردووە تۆ بڕیارت داوە کە من نازانم بە خراپ قسەیەکەم ئەم بەڕاستی نابێت کاکە عزیزانی من ئێوە ڕقتان لە لاهورە و لەسەر ئەساسی ڕق و سڕینەوە کارەکەن کەیفی خۆتانەوە ئەوە مشکلی من نییە لە حەقیقەتە باشە بەڵام ئینسانی عاقڵ و سەنگین ئاوا بیر ناکاتەوە وەکو ئەو سیخڕ و هەرچوو پەرشیانەی دەوری پارتی و بنەماڵی بازانی دەبێت چاوەڕوان بکەن با من قسەکانی خۆم کەم دوای ئەو بزان ئایا من ئەڵێم چی قسەکانم دروستە دروست نییە ڕاستەکەم ڕاست ناکەم ئەمانە بەر لەوەی بڕۆمە ناو عەسری قسە و باسەکان و کۆمەڵێ دەنگ و کۆمەڵێ شتتان بۆ پێشکەشکەم پارتی و بنەماڵی بازانی بە دێژایی مێژوو هەر ئاوا کاریان کردووە ئەم پارتی و بنەماڵیە ڕقیان لە هەر کەسێ بێ ئەگەر ئەو کەسە نەبێ بە پیاویان ئەگەر سەریان بۆ شۆڕ نەکە ئەگەر تۆ وەکو ئەوان بیر نەکەیتەوە ئەوە ئیتر تۆ ئەبی بە شەیتان ئەگەر سبەینێ خۆیان ئاش ببنەوە وە شەریک بن لە دەسەڵاتە لە دزی لەموو ئەمانە ئەوە ئیتر ئەم شەیتانە ئۆتۆماتیکێ بە فریشتە هەمومان بیرمانە پارتی و بنەماڵی بازانی دەستکەلاکانی چیان نەکرد بە نەوشوە مستەفا کاتێکە لەگەڵ مەسعود بازان ڕێکەوت و چووە سەری ڕەش و ئەمانە ئیتر قسەیشیان نەما هەرکە کارنووشوە مستەفا پشتی تێکردنەوە و بنەماڵی بازانی نەیانتوانی بیخەڵەتێنن دەستیان کردەوە بە جوێندان و بە ئیهان و بە دێواندن و بە شەیتانیکردن و بە هەموو شتێ پەلاماری ئەو کابرایەیاندا ئەمەیە کرۆک و ماهیەتی بنەماڵی بازانی هەمومان بیرمانە هەتا بنەماڵی بازانی لەگەڵ مالیکیا بوون باشە کە بوون هەمومان ئەزانین مالیکی پیاوی چاک بوو ئەگەر ئەو کاتە ئێمە بمان وتایە مالیشی پێیشی خراپە دژی ئاوات و ئامانجەکانی کووردە دەیانوت ئێوە خائینن ئێوە جاشن ئێوە ئەمەن و ئێوە ئەوەن باشە هەرکە خۆیان ئاش بوونەوە لەگەڵ مالیکیە ئەوە بوو مالیشیان هێنا بۆ هەولێر فەرشی سووریان بۆ ڕاخست کوڕەکەشیان هێنا 400 مەتر زەویانایە کە بای $1,000,000 بوو باشە ئەمێ
ئێستا بە نمونە تورکیا ئێستا لای بنەماڵەی بازانی باشە ئەوەی دژایەتی تورکیا بکە ئەمان وەکو دوژمن سەیریەکەن واتە بنەماڵەی بازانی ئەگەر سبەینی خۆیان بکەونە سەنگەری دژی تورکیا هەر کەسێ بڵێ تورکیا باشە یەکسەر ئەیکەنە جاش و خائین و ئەڵێنەوە پیاوی تورکیا ئەڵە باتە یعنی بنەماڵەی بازانی جاشایەتی خیانەت دزی کودکوژی هەموو ئەمانەیان تاپۆ کردووە لەسەر خۆیان بنەماڵەی بازانی یەک بار مەلەفیان هەیە لە ئیتڵاعاتی ئێرانە لە ساواکی سەردەمی شایە لە ئیستیخباراتی عێراقا خۆی سەردەمی مەلیکا لە میتی تورکیایە شوێن نییە لە CIA و KGBەوە کە بنەماڵەی بازانی یەک دنیا مەلەفیان نەبێ مەلەفی جاسوسی و خیانەت دەحقیقەتە ئێسا کە دژی پاڤێڵ و لاهور و ئەمانن وەکو ئەبینن هیچ بە کۆسەت و بەوانێتن ناڵێن سەردەمانێکیش هەر پەلاماری کۆسەتیانەدا ئێستا ئەگەر ئێستا لای بنەماڵەی بازانی کۆسەت و شێخ جەفەر و ئەمانە پیاوی چاکن ئەوەی کە شەیتانە لە ڕوانگەی بنەماڵەی بازانیەوە لاهورە و نازانم پاڤێڵ و ئەلەم بابەتانێ ئەگەر سبەینێ یاریەکە پێشەوانە بێتەوە باشە لاهور و پاڤێڵ ئەوان لەگەڵ مامەلا مستەفا مەسعودا ڕێ بکەون و با بڵێن ئینجارە کۆسەت و ئەمانە ببن بە نەیاری بنەماڵەی بازانی ئەبن بە دۆسی ئەمان و ئینجارە تک لەسەر کۆسەت ڕەسوڵ لەسەر ئەوانە بۆ خۆیان قسە و باسەکە باشە نارە دوژمنایەتیانەکەن یعنی ئەمەیە کرۆک و ماهیەتی پارتی بنەماڵەی بازانی تا لەگەڵم بی ئەوە تۆ زۆر باش ئەگەر لەگەڵم نەبیت باشش بی بەڕاستی تۆ هەرجاشی هەر خائینی هەر کەسێ نەبێتە پیاویان نۆکەریان نەبێ یا بەرامبەریان بوەسێ ئەوە ئەیکەنە شەیتان باشە بەڵام تۆ شەیتان بە دز بە خائین بە جاسوس بە بێڕەوش بە هەرچێکەکەی ببە باش بڵێ بنەماڵەی بازانی باشە ئیتر تۆ فریشتەی ئاخر زمانی لە ڕوانگەی بنەماڵەی بازانی ئارام ئەحمەدیش ئەو پیاوە لاوازە نییە گوێ بدە مەقسە و قسەڵۆکی کۆمەڵەسی خوڕ و پارەخۆر و جاسوسی پاراستن و ئەمانە ئەم دنیاە چۆن ببینم من بەو جۆرە هین یەکەم ئیعلانیەکەم یا تەرحیەکەم جابە هەموو ئەمانە لە گوپی خۆیان بدەن بەڕاستی باشە من بە ناوی لاهور و پاڤێڵ و فلانە فیسارەوە مەیدان چۆن ناکەم بۆ بنەماڵەی بازاری نووسی خوڕەکانی هێندەی قورسایی پوشێکیش تۆهمە و پیاوی ئەم و پیاوی ئەوی تو ئالەم بابەتانە لای من نرخی نییە چونکە من ئارام ئەحمەدم هیچ کەسێک لەم دنیاەیە لە خۆم بە پیاوتر نازانم باش بیزانی مێژووی ئارام ئەحمەدیش لە مێژووی بنەماڵەی بازانی لە هەموو سەرانی پارتی لە هەموو سەرانی یەکێتی لەم پڕ هەتا ئەو پڕی حتى لە هەموو سەرانی گۆڕانە فشەی گردەکە لە هەر هەمیان شەریفانەترە پاکترە جوانترە بەڕاستی چونکە من گوڵێکی ئەو نیشتمان نشکانەوە بۆیە ئەوە پیاوی گرکن و خوێڕی و توێڕی و بەرماوە خۆر و توێک لە شووتی کڕێنەوەیە لە حەقیقەتە کە دەبنە پیاوی ئەم و ئەو دائەنیشن خەریکی بەرماوە خۆری بێنەوە بەرەو ئەلەم بابەتانن وەک ئەوانەی کە بوون بە پیاوی پارتی بنەماڵەی بازانی وەک ئەو هەموو سیخڕ و جاش و خاینە کە هەر بەیانی هەتا ئێوارە شەو هەتا بەیانی حەپەیان دێ بۆ پارتی بۆ بنەماڵەی بازانی سێریکەن هەرچی ڕۆژنامە نووس هەیە لە سلێمانی و دەڤەی سلێمانیە زۆربەی هەرە زۆری کڕا بردنیان بۆ هەولێر ئەوەشی کە نەکڕاوە هەزار یەک سوکاتی بێ حرمەتی پێکەن بەڕاستی مەلەفی ئەخلاقی بۆ سازەکەن ژنی بۆ ئەنێرن هەموو ئەوانە ئێستا باسیەکەین ئێستا پرسیارێکەکەم من وەکو ئارام ئەحمەد بۆچی لەم مەسەلەیە تەداخل دەکەم ئەمە پرسیارێکە هەرکەس لەخۆی یەکە ئەڵێ باش ئارام ئەحمەد شێم قەزیەوە بۆچی تەداخل لەم مۆزوعاکە بۆ لای لەسەر ئەماکە من لێرەدا وەڵامی ئەو پرسە ئەدەمەوە خۆشەویستم عەزیزان زیاتر لە 6 مانگ بەر لە ئێستا کەسێک بە ناوی زرارگەدی کە خۆی بەڕێباز ناساندووە لە ڕێگای کۆمەڵێ ژمارەی جوداوە هەر ڕۆژە و بە ژمارەیەکەوە پەیوەندی بە منەوە کرد لە ژمارەی کوردستانەوە کۆت لە ئەمریکاوە لە بەریتانیاوە لە تورکیاوە لە یۆنانەوە لە هۆڵنداوە لە پۆڵەنیاوە حتا ئەتوان بڵێم لە ڕووسیاوە زۆر وڵاتی ترەوە ئەم کوڕە تەلەفۆنی بۆ من دەکرد بەم هەموو ڕقەمە حتا ڕۆژێ وتم ئەرێ کاشی من تۆ ئەم هەموو سیمکاتە لە چۆ بوو تۆ ئەم هەموو ڕقەمە لە چۆ ئەهێنی کاک ئەم کوڕە خۆی چیرۆکەکە هێنایە بەردەستی من 6 مانگ بەر لە ئێستا هەر ئەم ئێوارەیەش 3-4 دەنی بۆ نادووم باش نییە لای من تا من هەستم ئەم مەلەفە بڵاو بکەمەوە بیجوڵێنم وە شەڕی دژە ترۆر و لاهور و یەکێتیەکان بکەم هەڵبەتە وەک پیشەی هەمیشەی ئارام ئەحمەد کە لە سەنگەری خەڵکا بووم سەرەتا بڕوان پێ کرد من بە زوڵم لێکراوم زانی بڕیارمدا کە پشتیوانی بکەم و لایف بکەمەوە و تەواوی ئەو مەلەفە چی بەسەر هاتووە هەمووی بۆ سۆشیال میدیا و بۆ دنیا باس بکەم بۆ ئەم مەبەستە چەندین جار ئێمە قسە و باسمان کرد
دڵنیام هەموو قسەکانی منیشی ڕێکۆر کردووە ئێستا لە لای ئەو هەیە کە من چۆن لەسەر ئەو دژایەتی لاهورم کردووە قسەم پێوتون دژم قسەم بەیەکێتی وتووە بەدژێترۆرم وتووە بە هەموو ئەمانە وتووە دەنگی من لە لای هەیە ئەتوانێت بڕای بکاتەوە کە من چۆن هەوڵم داوە پشتیوانی لەو کابرایە بکەم. ئەو شەوانە و ڕۆژانە دەیان تەلەفۆنیە کرد لە 50 جاراوام لێ هاتبوو تەنها جارێ 2 جار هەڵمەگە جواب نەئەدایەوە چونکە هەروە کاتەکانم درێژ کردەوە ئەویشەر ئەپاڕایەوە بە قوربانێ بمەلەفەکەم بۆ بچوڵێن و میش هەردوامە خست و هەر ئەموو پەلەم مەکە و چونکە لە ژێرەوە بەڕاستی بە شوێن ئەوە بووم کە ئەم کوڕە چێ ئیشی چی بووە ڕابردووی چییە کەسێکی باشە یا خراپ مێژوەکەی چییە ئایا دژی خەڵک بووە یا دڵسۆزی خەڵک بووە ئایا لە سەنگەری خەڵکا بووە یا لە سەنگەری دەسەڵاتا بووە ئایا ڕابردوەکەی پیسە یا ڕابردوەکەی پاکە بەڕاستی قسەکانی دروستە یا قسەکانی درۆیە لە کەناڵەکانی خۆمەوە کەوتمە گەڕان و بە تەواویمانە ئەشیفیم هەڵایەوە خۆی ژنی مناڵی مناسی ژنەکەی لە ئەردەن بوو دوای چوە لوبنان پاشان ئێستا لە ئەوروپایە خەریکی ژیانی خۆیەتی باشە بۆیە لەو چەند جار قسەکردنەیە من لەم کەسایەتیە تێگەیشتم ئێسەیش کۆمەڵە دەنگتان بۆ دا ئەنێم کە خۆم لەگەڵ یا قسەم کردووە بۆ نمونە چەند جارێ جا من عادەتێکم هەیە هەندێک شت هەیە ئەیکەم لە حەقەتە هەتا سەفەرێ بە هەدەفەوە پێم وتم بزانم کەسایەتیە ئینسانە چۆنە بەبەست لەباری ئەخلاقیەوە چۆن البەتە وتم باشە تۆ پێت وایە لاهور و نازانم چێ ئەوانە لەگەڵ ژنەکە تا شتێکیان کرد بێ یا لەم بابەتانە تەبەن ئێستا من بە ئێوە لەمەگینا دەنگەکەم هەیە ڕێک باسی سێکسەکەکەم کەچی هەنەک هەر تووڕە نەبوو بەڵکو وتی دەستی کرد بە پێکەیەتی کاگەرام ژنەکەی من ناشرینە و ئالم بابەتانە باشە کۆمەڵە فیلمی گریان و پاڕانەوە لە لاهور و پێڵاو ماشکردن و هەموو ئەمانەی بۆ من نرد باشە کۆمەڵێک ڕسمی ئافەتی ڕوود کە لەگەڵ نازانم ناویشیە لەگەڵ ئەم کابرایە سعدی ئەحمەد پیرە و نازانم نیهاد بازانی ئەمانە بووە ئەمانەشی هەوی بۆ نادم هەمووشێ لە مۆبایلەمە هەیە باشە اینجا من لەمە تێگەیشتم کە ئەم کابرایە لە شانۆسازی و سینەرە دروستکردنا خوای نییە یەکێکە لەو زۆڵانی ڕۆژگار کە لە هەزاران ئاویاوە قولەپەی تەڕ نەبووە باشە لە دواییە ڤیدۆکانی سعدی پیرە و شێخ نیهاد و نازانم زۆی تری بۆ نادم گەیشتمە ئەو بڕوایە کە ئینسانێ هەر بسێ ئابۆ و شکڵە کار لەسەر ژیانی تایبەتی بەشەرەکان بکە بەڕاستی ئەمە کارە ساتە ئەمە خەتەرە بۆیە پاش بەدواداچوونی تەواو تێگەیشتم کە پاراستن لە ڕێگەی ئەم کوڕەوە دەیەوێ قاچی من بخاتە ناو ئەم باسە و بم خاتە خزمەتی خۆی بەڵام من وەک پیشەی هەمیشەییم ئەگەر شتێک 100 جار ئەم دیوا و دیوی نەکەم بەڕاستی ناتوانم کاری لەسەرکەم یا قسەی لەسەر ناکەم ئەگەر 100 جار بڵێم ئەوە یەکەم ئەگەر نەکەم بە نەتیجە بەڕاستی نایکە من بیرم کردەوە لەوە باشە بۆچی من بۆچی بەڕاستی بۆ من بۆچی ئەبێ من بخەڵەتێن بۆ مۆزوعە ئەو پێشتر شاڵاوی کۆسەت و لاهوری فری و دابوو لە حەقیقەتە ئەوان فریوی ئەم کابرایان خواردبوو هەتا ئەوانی دابوو بە جۆرێک لە شەڕ هەر یەکیانی ویست بوو قازانج لەم کەسە بکە هەر کەسیانی ویست بووی بۆ نمونە کۆمەڵێ شت لەم کابرایەوە پەیدا بکە ئەمی چونکە پاراستن خەتی بۆ کێشا بوو تەجروبەی دنیایان هەیە پاراستنیش بەڵکو ئەمان نەیانتوانی بوو سەرکەون و ئەوان ئەمەتیوە سەرکەوت بوو بۆیە ئەوەی کە بۆ ئەوانی کردبوو هیچ نییە لە کۆمەڵە قسەی سعدی پیرە لەگەڵ ژنێکە کات و پێم وایە سەرخۆشە و لەگەڵ نیهاد بازانی دووسێ قساکە لەگەڵ ژنێکە کە لە تووشیایە پێڵێڵێ یا وەرە بۆ لامویات ئەویش ڕێ نەخەی وەرە بۆ هۆلێر یا بۆ ئەوروپا ئەلەم بابەتانە باشە ئەوەی سعدی پیرش ئەو کاتم بۆ یەکە ئەوە بوو دژی کۆسەت کۆمەڵە قسە باسی کرد ئیتر ئەوانی شاڵاو ئەوان جوڵاندیان ئەو مۆزوعە بۆی سعدی لە بابەتۆ بێتەن کرد من لەبەری ئەم چاتانە لێ ئالام ئەحمەدێ باشە هینی ئەوەی سعدی پیرە ئەوەی نیهاد بازانی و ئەوەی صادق ناوێکە صادق ئەحمەدە ئەوشم هەر لە پێما لەوەزانی پێشمەرگەیە من عەزیزان لێرەیە بەر لە هەموو شتەکان سەرشتان بۆ ئەوە ڕاکێشم بەلامەوە سەیرە چۆن ئەم دەستگا ئەمنیانە پەنا بەم شتانە ئەبن ئەم دەستگایانە پاراستن و زانیاری ئەمەی کە پێیان ئەڵێن هێزی ئەمنی و ئالەم بابەتانە بەڕاستی ئەوانە هەواڵگری نیشتیمانی و نەتەوەیی ئێمە نین ئەمانە سەرفەن حیزبین خۆشەویستان یان لە حیزبیشە سەر بە گروپێکی تایبەتن ئەمانە ئەم دەستگایانە بەکارهێنن بۆ شکاندنی یەکترین ژن بۆ یەکتری ئەنێرن بۆ سوکردن و شکاندنی کەرامەتی یەکترین بۆ ئەوەی نارەکانیان پێ بدەن بە عەرزە ئەمە کارەساتە بەڕاستی من هەتا ئێستا لە دنیا نەمبینیوە پاراستن و زانیاری خەڵقی دەستگایەکی بۆ نمونە میت ئیطلاعات نازانم ئیستیخباراتی وڵاتی ئەمانە بکە
تەنها خەریکی ناردنی ژنە بۆ ئەو بەشکم ڕسمێکی لێ بگرێ بڵاوی کاتەوە وەکتە ڕسواکەن لە ڕۆمانیاوە بیگرێ هەتا ئەگاتە جۆرجیا لە رووسیاوە بیگرێ هەتا ئێران هەتا ئەگاتە لوبنان ئەمانە ئەشن سۆزانی ئەهێنن بە پارە ئەیانێرن بۆ لای نیارەکانی خۆیان هەر بەڕاستی ئەمە ئازایەتیە بەڕاستی ئەمە قارەمانیە ها عزیزان ئەمانە قارەمان نین پاراستن و زانیاری خەڵک ئەتۆقێنن یەک هەدەفی نیشتیمانیان نییە ئەمانە شێری ماڵەوە و ڕێوی دەرەوەن تەقریرێ راپۆرتێک نییە دەستگای زانیاری و پاراستن و ئەمانە بیهێنە دەرەوە لە یەک لە دەستگا مخابراتەکانی ئەم دنیاەیە بەعکسی هەموو دنیاوە تەواوی دەستگا مخابراتیەکان لە دنیاە لە خزمەتی نەتەوە نیشتیمانەکانی خۆیانن باشە وەرە خوای گیان سێری ئەم دەستگایانی ئێمە بکە خەریکی چین باشە عزیزان یەکێک لە شانازیەکانی گەلی ئیسرائیل هەتا ئێستەیش دروستکردنی موسادە باشە کەچی هەموو قارەمانی ئەمانەی ئێمە ناردنی سۆزانیە بۆ یەکتر تا ئەوێنەیەک لە یەک بگرن دەنگی ڕێکۆڵکەن و بڵاویکەنەوە بۆی بیشکێن ئەمەیە تەربیەت و ڕەوشتی ئەمانەی ئێمە کە ئیشیان تەنها ئەمەیە بەڕاستی ئەمەیە تەربیەتی هێزی هەواڵگری و پاراستن و زانیاری ئێمە لە کوردستانە وەک کارەساتە عەزیزە بەڕاستی ئەمە کارەساتە دەستگایەکی ئەمنی ئەبێ بۆشی دابنیشی ئەمە بکات گروپێ مناڵە وتکەی گیرفان بەتاڵ چوار ڤیدۆ بڵاوەکەنەوە لە پێیجێکا خۆیان ناو ڕۆژنامە نووس کاکە ڕۆژنامە نووسی چی بەساقە تۆ هیچ نی تۆ ئەسڵ نەخوێنەواری کاکە تۆ جێژی بە قوربانێ تۆ جێلی عەزیزەکەی من تۆ هیچ نی هەدێ خەڵک ناوبەرێ ئینا تۆ نابی بە هیچ بەڕاستی باشە بۆیە پارتی و پاراستنی بنەماڵی بازانی خۆیان لەو تایپن ئەم برادەرەش ئەم زرارە خۆی ئیشی ئەوە بۆ لە حەقیقەتە خۆی سۆزانی بۆ خەڵک بردووە سۆزانی بۆ خەڵک ناردووە باشە یعنی کاری ئەم زرارە تەنها و تەنها ناردنی سۆزانی بۆ ئەوی بیانکە بە قوربانی ڕسمیان بگرێ دەنگیان ڕێکۆڵکە ئەمە ئیشی ئەو بۆ لە حەقیقەتە ئیشەکەی ئەوەیە تۆ چاوەکەم تۆ تاریقی بەقاڵ نیت باشە کوڕوزانەوەی تۆ نایخوا لە حەقیقەتە تۆ کاری قێزەوەنی کردووە ئەوە تا لەو دەنگەیە کە خۆی لەگەڵ لاهور قسەکان لاهور پێڵێ تۆ لەسەر ئەوانەی خۆمان کارت کردووە باشە واتە تۆ ژنی بۆ خەڵک بردو بۆ ئەوانەی یەکێتی نەک بۆ ئەوانەی پارتی بۆن لەسەر ئەمان کارت کردووە خۆ تۆ چیچ ئەو کچنی نایچێ چیچ کوچانی کوبانی نیت کە ئەو بووکە لە شەڕ لەگەڵ تورکیا بە برینداری گیرا و ئێستا لە تورکیا زیدانیە تا خەڵکی فعالی بکە تۆ چیت بەرحەڵ دوای ئەمانە بیرم کردەوە چۆن پاراستنێک من فری و بدا بم کاتە شەریکی خۆی چۆن ئینسانێک ئازاری خەڵکی ئابێ قاچێکی لە ئەڵمانیا یەکێک لە تورکیا یەکێک لە دوبەی بێ دەبێتە جێگەی متمانە عەزیزان با ئێمە دژی نیهاد بین با ئێمە دژی مەسعود بازانی بین بەڵام بۆچی ئەبێ ئێمە پەلامانی ژیانی شخصی ئەم ئینسانە بدەین بەڕاستی ئەوەی کە لەگەڵ کچێکا قسەیەکە یان نایکا ئەبێ بۆشی بێ بە مەوزوعی مێدیا لە حەقیقەتە بۆچی ئەبێ کۆمەڵێک شوژنی ساختە چی کە لە ڕێگای سێکسەوە بزنس دەکەن و پارە پەیاکەن لەگەڵ ئەم مەسوول و ئەو مەسوول و ئەو کەس و ئەم بابەتانە بۆ ئەوەی حرمەتیان بشتێن و پارە پەیاکەن بۆچی ئەبێ ئێمە بشینە ئەم مۆزوعانەوە ئایا شکاندنی ئینسان پەلاماری ئەخلاقی بەڕاستی ڕەوایە سعدی پیرە بۆ نمونە با ئێمە دژیشی بین با ئێمە هیچ چیکی ئەومان قوبوڵ نەبێ بەڕاستی بەڵام کەی ڕەوایە کابرا بۆ نمونە ئەخواتەوە ئەو کچێک فێڵی لێکا و چوار پێ قسە و باس و ئەلەم بابەتانەکە تۆ ئەم کچە سەخیفە هەسی ئەمە بڵاو کاتەوە بیرکا بۆ دەستگای پاراستن بۆ ئەوەی هەسێک کەسایەتی ئینسان تێک بشکێنێ ئەگەر تۆ شەڕی سیاسی هەیە لەگەڵیە شەڕی سیاسی لەگەڵا بکە شەڕی فکری لەگەڵا بکە کاکە تۆ چی دا بەسەر ئەوە کابرا لە ژیانی شخصی خۆیان چی دەکا بەڕاستی کام لە ئێوە سێکس ناکە کام لە ئێوە لەگەڵ ژنا قسە ناکە کام لە ئێوە لە نوکتە ناکە بەڕاستی ئێمە بەڕاستی وێران بینەوە کۆمەلگای ئێمە کاکە يعني معقولة تو سخيفتين تشقري بدستوا بو تلوركني كساتيك اما شيء دبالي سياسي ولا قلطوانيه يعني ناري حسبك تويا تو بيدابني شيء للرقي اخلاقي وقديوتي دوليكي مروفه انسانه هند 5 دولار مبالغه به اسان بتواني ياري بابروي خلق بكا كواته خوي زرق ابو شرف وكرامتي نيه حتى بوانش كنياري خويتي براسي من آمادنيم كامزوزو دوج من ما او عند نزمو چلو بما وبرم بلاماري جاني شخصي واخلاقي بدم بحقيقتها كشي دزغاي اسايش وبوليس وچوچو انا بابتانا شوتا باروش اور بس بين لو كنوكا كمين بوچ دابنين كامش بنين بولاكي شي او كشي او اما عيب براسي كاك اما لا ايدس خطتها
بۆ کۆمەڵگای ئێمە ئەمەیە دەستگای ئاسایش و دەستگای پۆلیس و دەستگای پاراستن و زانیاری چێژ و ئەم بابەتانە کە لەو کۆمەڵگای ئێمەیە ئیش و کەلەم بووە بەوە کە ئەمەندە سیقەوی اعتبارەن بۆ هیچ کەسێک نێشۆتەوە کاک ئەی هاوار ئینسان نایەگە کەسا قسە بکە کاک نایەگە کەسا قسە بکە نەکو دەگەم ڕێکۆردکە ئەوە چی وای کرد یەکێتی و پارتی وایان کرد لەو کۆمەڵگای ئێمە ئەوان بەڕاستی وایان لەو کۆمەڵگای ئێمە کرد ئەوان کۆمەڵگای ئێمەیان ئاوالێ کردو کە ئینسان نەتوانێت لەگەڵ کەسێکە مەرحەبای بکە بۆی کە شتێک نەخەنە پاڵی عاقبەتی ئارام محمد دەکەوتە ناو ئەو داوە لە ڕاستیە واتە کڵاوی پاراستن نەشوەستن ئەوە بودیان بە پێیجەکەی نووسەرێک چێە لەگەڵ گروپێکی گەنجی داما و مڕاحق پاراستن زوانی ئیسفادەی لێ بکات و بڵاوی کاتەوە و هەم خۆیان و هەم دنیا ڕستاکە ئەگەر من سعدی پیرە بم ئەگەر من نیهاد بازانی بم ئەگەر من هەر کەسێ لەوانە بم خاوەنی ئەو پەیجە ئەدەمە دادگا و بە هیچ کلۆژە بەڕاستی لیان خۆش نابم تا فێر بن پەلاماری ژیانی خصوصی هیچ کەسێ نەدەن بەڕاستی نەچن کۆمەڵێ لەشڕۆژ بنێرن بۆ لای ئەو ڕسمیان بگن دەنگیان ڕێکۆردکەن و دوایشە بڵای بکەنەوە بەڕاستی ئەچۆن بۆیە هیچ کەسێ ئەو مافەی نییە بڕوە پەلاماری ژیانی شخصی هیچ ژن و هیچ پیاوێ بدا کە خۆشێک یاچی ناکە باش نییە ناکرێ بەڕاستی من پێم وایە ئەو پیاوە یا ئەو ژنەی کە ئەچێ فێڵ لە پیاوێک ئەکا و ڕسمی ئەگرێ دەنگی ڕیکۆرد دەکا بۆی کە کەسایەتی بشکێنێ لێرەوە ئێلێم 100 کەڕ هەکی کوشتنیەتی 100 جار هەکی کوشتنیەتی بەڕاستی لێرەوە ئێلێم هەر ژنێکی سۆزانی بڕوە بێوێ دەنگی پیاوە ڕێکۆردکە یا پێشەوانەکەیشی ها پیاوێکیش ئەوە بکە 100 کەڕ هەکی کوشتنیەتی بەڕاستی گوناحە ئەوە لەس ئەم گوێ زەویە بژی لاکەدا چونکەوەی تر کراوە بە بزنس بەڕاستی کارە ساتە بۆیە باسی سیاسەتەکەی بیکە دژی یەکێتی بە چاوی ئارام محمەد دەریە دژی لاهور بە چی پێڵێ پێی بڵێ دژی سعدی پیرە بە دژی مەسعود و نیهاد بازانی و هەموو ئەمانە بە هەر شێگەڵی بیڵێ حتا کە تۆڕێبی جۆنیش بدە کاکە مشکی لێ نییە بەڕاستی باشە باسی کەیسەکەیش بکە بڵای بکەرەوە هەچێکەکەی بیکە بەڵام بۆت نییە دەنگی ژن و پیاە کە لە ژیانی تایبەتی خۆیان قسەیەکەن یەکیان خەڵەتاوە یەکیان بە بەرنامە ئەوەیەکە تۆ بۆت نێمە بڵاو بکەیتە بەڕاستی ئەوە کاری پاراستنە ئەوە کارێکی بێویژدانانەیە ئەوە لوتکەی بێشەرەفیە بە هەموو پیاوانە بە هەموومانایەک ئەمە سەرەتای ئەو برادرە کە تەلەفۆنی بۆ من کرد 6 حەومان بەر لە ئێسا کە من باسی کەیسەکەی بۆ بکەم ئەمە بزانم ئەمەیانە لە کوردستان یان لە دەرەوەی وڵات کێشەی خێزانی لەگەڵ چیە هەیە کێشەکە دەنگەکە باشە بەڕێزان لە کوردستان یان لە دەرەوەی وڵات لە تورکیا ماڵم لە تورکیا کە لە ئەڵمانیا هات سلێمانی ساوێکی بەسەر دەنگ باشە عەزیزان دەنگ دەنگ تەلەفۆن هێنا بۆ دەرێ تۆ چۆن لاهور ناسی من لا ئەوە بووم لە ئەو کاتە لە پاراستن داوام دەکرد خۆی پاراستنە ئەوە دەنگی خۆتی لەگە من قساکە بینی بوو لە پاراستن تۆ ژمارەکەی لاهورت پێ بووە ژنەکەت لە مۆبایلەکە تا ژمارەکەی لاهوری دەرکردووە پێنی پێوە کردووە بەڵێ بەڵێ اینجا چۆن شدۆ بۆ کوردستان بۆ لای ئەو بلیتی بۆ بڕینە لە تورکیا و بۆ ئەردەن من خەوم لێ کرد و شەو بۆ خۆت و بۆ ژنەکەت و سێ مناڵەکەت بۆ ژنەکەم و سێ مناڵەکەم کار لاهور بلیتیانی بۆ بڕی بوو لە تورکیاوە بۆ ئەردەن هەدەفی چی بوو لەمە بۆ چێتی ئەو مۆزوعە بۆ ئەو مۆزوع بۆ ئەو ڤیدیۆیانەی کە من ئیپارتیم لەلایە ئەو شتانەیان دێ ڤیدیۆی پارتیان باشە ڤیدیۆی سعدی پیرە دوای ئەو بوو دوای ئەم مۆزوعە بووە بەڵێ بەڵێ کە ئەوان دەستیان پێ کرد ئەوجا ئۆکەی باشە خێزانەکەی تۆ سێ مناڵەکە تکتی بۆ بڕی چوە ئەردەن ئەی لە ئەدەنەوە بۆ کوێ چوون چوونە سلێمانی لە سلێمانی بۆ لای کێ چوونەوە لە شێخ لاهور ئاخر من تێ ناگەم یعنی شێخ لاهور ژن و مناڵی تۆی بۆچی بردووە بۆ ئەوێ بۆی ئەو ڤیدیۆانەی پاراستی دەستکەوێت ئەدی بۆی ئەو ڤیدیۆانەی منی دەستکەوێت ئەو ڤیدیۆانەی کە لای تۆیە چی و چییە هیچیە شێخ نیهاد زعیم عەلیە سکرتێری کەریم سنجاریەی ئەمانەیە ڤیدیۆکان چی ڤیدیۆ لەگەڵ ئەو کچانی ڕەفیقمان پێشتر یعنی هەمووی ڤیدیۆی سیۆشتانەیە با قەولی تۆ تخواوە پیاوەتیە عەزیزان ئێستا باشە کە ژوڵەکە چوونە ئەوێ چوونە لای بە قەولەکە دەچونە لای لاهور ئەی دوای بۆ کوێ چوون لە لای لاهور مابوون قونسولی ئەمن یەکێکم دەناسی کابرایەکێ لەگەر قاسم سلەیمانی ڕەفیقە وتی کاکە من کێشەکەت بۆ حەل دەکەم چوونە لای لاهوریش دەبەرەوەی کە قاسم سلەیمانی ژنەکەی لێ نەستێنکەوە ژنەکەیان بەدزی هەر ئەو شەوی
هەر ئەم شەو تیکێتێکیان بۆ بڕی بوون 11 یعنی تاریخەکەشم لەلایەن 11/2/2019 تیکێتێکیان بۆ بڕی بوو سلێمانی بەڵێ پاراستنە ئێستا ئەویش لای هەمووی هەیە ئەیکۆ دەستگایەکی سیخڕی قسە لەگەڵاکە بێ ئاگەم لە خۆم بێ کاکە ئەوانە بێشەرەفن دوای ئەمە من باسی ئەخلاقی نییە خۆ کاک ئەمە جاسووسە خێزانەکەم ناوی کەلسوومە مناڵەکەم ناوی ئادەمە کچەکەم ناوی سارەیە کوڕەکەی ئەمە کچە گرسکەکەشم ساڵەکە ناوی مەریەمە باشە ئێستا ئەوان لە لوبنان لە مانگی دووە لەوێ چیەکەن لەوێ دەرلاوی ئەوانی لەوێ داناوە تەلەفۆن شتیشیان لەگەڵ من نەکردووە بەس ئەو کاتێکە تەلەفۆنی لەگەڵ من کرد من نامەیەکم بۆ شبابوورینا گوتم کاکە با معاملەیەک بکەین جوابی نەدامەوە ئەمە سێمان دوومان پێشێستا جوابی نەدامەوە 20 دقیقە پێچ ژنەکەم تەلەفۆنی کرد معنای چییە لە لوبنانەوە تاریخەکەواتە وایە باشە خۆت خەڵکی ڕۆژهەڵاتی خاڵە نا من خەڵکی گەردی من خەڵکی لە هەولێرمە من ئەسڵ گەردیمە بەڵێ گەردی ئەوە پۆڵاتە بەڕێزان ئەوە هەمووی خۆڕی کۆدی کردە بۆ شارەزایتە باشە ئەسبەکەی تۆ لە لوبنان تەلەفۆنی بۆ تۆ ئەڵێ چی ئەوە بە زۆر دایانەوەیە بۆی خۆی بۆ ناچەوەشتێکی کرد نا لە لوبنان نەبوو کە ئەو باسی ئەم کاتت بۆ دەکەم کار لەگەڵ شێخ لاهوری ئەو نامەم بۆ ناست ژنەکە تەلەفۆنی کرد تا بەیانی قسەمان کرد من لە سلێمانی لەو شوێنی کە پێشتر لێ بووم ئەو ژنە لەوێن دەربوو ئەو قوڕانێکی لە لالەزات لە لالەزات لەوێندا کوڕەکە بەیانی ڕۆژ بووە وتی کەلسوم خان نەچوێنانەکەی دانیم کە خێزانەکەشم وتی لێن دەریدان وتی وەڵا من بە شێخ لاهوریم گوتووە دومەیاشێ وتی پرسیاری دەمە کردی وتی دادەچیان پیاوەکەی تۆ هیچ ویدیۆشتی لاتینەوە وەڵا قوربانی شتێکی لەلانیە و قەشمەری پێ کردووی و پێی ڕابواردی و فشەی پێ کردووی بەس پارەی لێ وەرگرتنی جاژنەکەی من نێدەزانی ئەمن چیم لەلایە باشە یەک پرسیار باشە پێم بڵێ تۆ لاهور ئەوە با بڵێن ئەم ژنەی تۆ دەست پێشکەری کردووە و ڕقەمەکەی لە هەیە مۆبایلەکەی خۆ توا دەرهێنا و پەیوەندی بە لاهورەوە کردو بەڵام هەدەفی ئەم ژنەی تۆ چی بووە؟ هەدەفی ئەو ژنەی من وای زانی و پێشتر ئەوە نەبووگامە چوینە سلێمانی کە دەهاتن لە بەرتیارە هاتنە پێشوازیمان و ڕۆژانە 2 ملیۆنیان لێ سەرف دەکردین و هەموو مارکێت و هەموو شت بەلاش بوو ئەو وای تێکوشی بوو وای زانی بوو وای فکر کرد بۆ ژنە عەقل وای فکر کرد بۆ کە ئەو شتی بۆ دەکەنەوە باشە هەدەفی چی بۆ پێشەوە شەدان بۆ کردو بۆ خێزانەکەی ئەو بۆ ئێوە هەر هەدەفی ئەو ڤیدیۆانە بووە کە من پێشتر لە لاهور ئەمنی داوەت کرد بۆ سلێمانی لەگەری دانیشتم لە خماڵی لاهور تۆ پێت وانیە خێزانەکە هیچ پەیوەندیەکی جنسی لەگەڵەوانە هەبێ عەقڵ نایبڕێەوە چونکە خێزانەکەی من سوێ ناشیرێ کەواتە بەسەر ئەو شتانەیە بەڵەوە گەڕێن عەزیزە ئێستا ئەوان بە تۆ ئەڵێن ئەو شتانەمان بۆ بنێرە بالەوە گەڕێن خۆشەویستان ئەزانی چۆنە یەک حەقایقەیە ئێوە لەوە تێبگەن بەڕاستی دەستگای پاراستنەوەوانە زۆر خەتەرن بەڕاست عەزیزان ئەگەر قسە لەگەڵ دەستگای پاراستنێکا بکەیت ئەوانە ئەچن دەنگەکەی تۆ ئەقرتێنن کاکە ئێستا ئەو هەموو دەنگێکی منی لەلایە ئەچم دەنگەکانم پارچە پارچەیەکەن و بڕاویەکەنەوە ڕەنگە بیشم کەن بە جاسوس بمکەن بە پیاوە خراپ بمکەن بە نازانم هەر هەموو شتێ یعنی ئینسان بۆ پاراستنی خۆی کۆمەڵە شتێ ئەبێ بیکە ئەبێ تۆ لەم ڕاستیانە تێبگەی لە حەقیقەتە تۆ بزانی ئەم دەستگایانە خەریکی چییە کابرایەک هەستێ بە ئێوە ئەڵێم ڤیدیۆ بنێرە هیری سعدی ئەحمەدپیرە لەگەڵ ژنە بەدەیان ڕسمی ژنان بنێرێ بەڕوت و قوتی کە لەگەڵ ئەمانە قسەیان کردووە کە هەر هەمیم لەلایە سێری کە خۆشەویستان باشە دەیان ڕسمی ئاوا بنێرێ تۆ چۆن سیقەی پێەکەی کاکە چۆن تۆ ئەوێ قسە لەگەڵ ئەم بەشەرابکەی پێم بڵێندێ ها چۆن زەحمە نەبێ چۆن تۆ لانیکەم خۆ ناپارێزی کە کەسی ئەمە ئاوا حساب بۆ ژن و بۆ کچیم عالەمە بکات
کارەساتە بەڕاستی کاکە یعنی تۆ ئەگەر وریای خۆنەبی پشتت ئەشکێنن ڕسواتەکەن کاکە شەڕێکی زۆر نائەخلاقی لە کوردستانە یەخەی بە ئێمە گرتووە کاکە نازانی چی بکەی ناوی لەگەڵ خوشی خۆتا قسە بکەی کاکی شیرم ئەتەچیکە بەڵایەکە بۆ دروستکەن ئەمە کارەسات دوای ئەوە من تێگەیشتم کە ئەم بەشەرە سەر بە دەستگای پاراستنە و ئیشی مەسەلەی ئافرەت و ئەوانە بووە و هەوڵی داوەکە لە ڕێگەی کەناڵەکانی خۆیەوە ژن بۆ ئەم بەرێ ژن بۆ ئەو بەرێ هەوڵ بدەن کە ئەمانە ڕست مشتیان لێ بگرن و ڕسوای ئەم خۆی ئەڵێ من زۆرترین فلیمی زەعیم عەلی و نازام چێوچێ ئەوانەم هەمووی لە لایەدانکەی خۆیان باسیەکە بۆی ئەمانە بدا بە لاهور و دژە ترۆر و ئالەم بابەتانە کێشەکە ئالێرەوەیە تو شەرەفتان ئەمە کارەسات دی عەزیزان پیاوێ پەیدا بێ دەستگای پاراستن بێ لە دوایە ڕاکە بۆ لای لاهور بڵێ من ئەمانەت ئێمێ و ئەوانە تێمێ و ئەوانە تێمێ ڕاکە بۆ لای شاڵاو بڵێ ئەمە تێمە ئەمە بەڕاستی کارەسات نییە ئێستا پیشانتانیان خۆشەویستە جا لەو قسانە هەمووی تایە ئەگەر پێویستکە دوایی بڵاو یەکەمەوە چونکە مشت بە بەڵگەواڵێم یەکەم جار ئەم کابرایە هەڵ ئەسێ پەیوەندیەکە بە لاهورەوە بە قەولی خۆی بە قسەی خۆی ئەڵێ من گیانم لە خەتەرایە و ژن و مناڵەکەمیان بۆ سلێمانی دەچێ بۆ سلێمانی بۆ لای لاهوری شەرجەنگی لەوێ 3 مانگ بە قەولی خۆی لە سلێمانی ئەبێت ماڵیان بۆ گێ لەگە ژن و مناڵەکەیە ئەی ڕۆژ بووە 1000 دلار بۆ سەرف کراوە بە ئارەزوی خۆیان های لایف ئەمانە ژیاون دوای ئەو 3 مانگە هەڵەسنیێنەوە بۆ تورکیا بە قسەی ئەم کوڕا کە باسی کردەوە لە دەنگەکە هەیە ئەڵێ کە ژنەکەم لە تورکیا بۆ زانوێتی ئەو 3 مانگە خۆش لێ ڕۆشتووە هەستاوە لە ناو مۆبایلەکەی منە ڕقەمەکەی لاهوری دەرهێنا و تەلەفۆنی بۆ کردەوەی تکتی بۆ بڕبدن بە سلێمانی بەڵام وەڵام ئەمە ڕێتی ناچێ بەڕاستی کاکە بەڕاستی ڕێتی ناچێ اینجا یەکشی تیش کە زۆر عەزیەتی منایە خۆشەویستان ئەوەیە هەموو ئەو کەسانە لەگەڵ پارتیوێکێتیان هەتا ئەخۆن هەتا ئەلەوەڕێن هەر کاتێکە تیان گیرە یەن بۆ لا ئێمە کاگەڵام ژیان بەخۆیەکی تیوالێکین دەفای شەڕێکی دزیتاڵانی و تعداکردنە لەو عالەمە ئەوەکە بۆیە وەکو خۆی لەو دەنگەیە ئەڵێ کە من هەمووین بۆ ئێوە داننا ئەڵێ 3 مانگ ئێمە لە سلێمانی خۆش گوزەراوە هاتوین بۆ تورکیا لە دوایی ژنەکەم ژمارەکەی من دەرهێناوە تەلەفۆنەکە و تەلەفۆنی بۆ لاهور کردو و لاهوریش هەساوە ئەم ژنەی بدۆتەوە بۆ سلێمانی و ئەلەم بابەتانە بەڵام پرسیارەکان ئەوەیە کە من لێم کردووە تۆ چۆن لە سلێمانیە ژنێک و 3 مناڵ هەڵ ئەسن ئەڕۆنەوە بۆ سلێمانی تۆ ئاگاداری نییە چۆن خەوتووی ئەڵێ وەڵام من خەوتوو بووم ئاخر خوا ژنێک و 3 مناڵ ئەتوانێت تکت ببڕێت و بڕاست بۆ فڕۆکەخانە و سوای بێت و بچێتەوە بۆ سلێمانی تۆ بۆ خۆر خەوتبی ئاگا لێ نەبێ ئەی ببرێشین ئەسلی مەسەلەکە ئەوە نییە ئەسلی مەسەلەکە ئەوەیە کە ئەم ژن و مناڵانە لە دەستی تۆ ڕایان کردووە هەوڵێکی زۆرمە تا دەنگی ژنەکەشم دەستکەوت کە لەم دەنگەیە دیارە ژنەکە لە لاهور ئەپارێتەوە کە لە دەست ئەم کابرای ڕزگاری بکات باش نییە ئەمە دەنگەیە کە گوێشتان لێ بووە بەهەرحاڵ بەڵام مشکلە نییە بۆتاندا ئەنێمەوە بزانێکین ئەماڵەچی شێخە گیان لێت دەپارێمەوە خۆم و منداڵەکانم هەلاتینە لە بەدەستیوی ئەوە 6 مانگەمە لە ڕزالەت داین هەموو قسەکەم پێ دەکات هەموو شتێکی دەکاتێت شتەکان بەس ئەگەر درۆم کرد بە خۆت سرم ببڕە ئامادەمە بە خۆت بمکوژی تەنها لەبەر خاتری منداڵەکانم لێت دەپارێمەوە هەرچی ڕاستیە پێت دەڵێم تەنها ڕزگارمان کە لێت دەپارێمەوە لێرەیە ئەو ژنە خۆی داوا ئەکاکا کە ئێستا ژن و مناڵەکانی لە ئەوروپایە بابە ئەو ژنە ئەو پیاوەی ناوێ ئازیزانی خۆشەویستانی من ئەگەر ژنێ مێردەکەی بوێ بەخوا لە تورکیاوە ڕاناکا بۆ سلێمانی کاکە ژیان خۆ نەڕفێنراوە ئەم بەشەرە ئەم درۆ دەلەسەیە چی ئەم خەڵکەی کاکە کاکە فڕاندن جیاوازە لە تۆ ئێستا من بڕفێنرێم جیاوازە خۆم تکتێ بگرم و بڕۆمە بۆ سلێمانی جیاوازە کاکەژیان شتێکی عجیب نییە هەتا ئینسان بەڵام ئێمە چونکە بۆ نمونە ڕخمان لە لاهورە هەچێ بێ ئەڵێن تەواوە ڕخمان لە مەسوول بێ هەچێ بێ دژیەوە بێ ئەڵێن تەواوە وەڵا سیاسەت ئەوە ناکرێ بڕاستی بۆیە ژن و مناڵی ئەو کابرایە لە دەست ئەم پیاوە ڕایان کردووە کاکە ئێستا لە ئەوروپان بۆ خۆیان ئەژین نایانێ ئەم پیاوە بەجێ ببین کاکەجێ اینجا وەکو وتم بەخوا ژنێ مێردەکەی بوێ ناشێ بەدزیەوە بەجێ بێڵێت و لە مۆبایل ژمارە دەربێنی و بڕوات تکت ببڕێت و پیاەکی لاهوری هەر کەسێ بێت تکتی بۆ بڕێت و بڕاتەوە بۆ کوردستان و ئەوە هەر یعنی هەر قسەکەی خۆت ئەیسلمێنێ کە ئەم ژن و مناڵە نەڕفێنراون خۆیان ڕۆژن هەتا قسەکەی تۆش ڕاست بێ ڕقەمەکەشی دەتۆ دزی بێ تکتیشیان بۆ بڕی بێ خۆی ڕۆشتووە کاکەجیان خۆی ڕۆشتەوە بۆ کوردستان چاوە ڕاستەکەی من چی ئیلاقی بەسەر فڕاندن و بێن و بەرەو ئالەم بابەتانەوە هەیە کاکەجیان ئەی بە بەڕاست اینجا وڵای پیاوە بێ ژنەکەی سێ مناڵەکەی هەستن بڕۆن
بەدزیەوە بڕۆن و بەجێ بێڵن بەخوا بە حاتێ باسیشیان ناکە کاکە چاویان دەرابێت مادەم خۆیان ئەڕۆ خۆڕۆژە کەیفی خۆیت بۆیە ئەمە کۆمەڵی وێنەی ئەم برادەرەیە تاوان ئێستا وای لێ هاتووە هەرچێ گەڵێ تاوان هەچی چات هەیە من لەلام هەیە ئەو چاتانی فڵان و فیسار و ئەلەم بابەتانە و مەسودانیەکێتی و پارتی بەڵام بەڕاستی من حەقم بەسەر ئەو شتانەوە نییە ئەوانە تااقەتی بڵاوکردنی ئەو مۆزوعانم نییە لاقەتا بەڵام من تەنها نەسیحەتێکم بۆ سعدی پیرۆ بوو ئەمانە هەیە ئێوە تەمەنێکتان هەیە چاوەڕاستەکەی من تۆزی ئاگاتان لە خۆتان بێ کاکە لە مەسەلەی کامێراکردنەوە و لە مەسەلەی قسەکردن ئاگاتان لە خۆتان بێ هەمووتان بەڕاستی لێرەوە بۆ هەموو پیاوشنەکان ئەو نەسیحەتەمەیە بەڕاستی ئاگاتان لە خۆتان بێ زمانێکی سەخیف کەوتوین کاکە سیقە و متمانە نەماوە خۆشەویستان ئاگاتان لە خۆتان بێ چاوەڕاستەکەی ئاگاتان لە خۆتان بێ بەڕاستی وەڵی برا متمانە بێش کەسێ نەماوە بێشی منۆ ڤیدیوانەی نیهاد و ئەوانشی کە ئێشتا ئەوان بڵانێکدا هەمووی لای من هەیە بەڵام ناشمە ئەوشتانە ئەوانە بڵاوکەم و مشکلی من نییە خەڵک چێگە یاشی ناکە ئەمە ئەو خانمەیە لەگەڵ کەریم سنجاریە بەڕێزە هاوسەرەکەیەتی کە ڕێزم بۆی هەیە لەوێیە ئەمە هەر خۆیەتی نازانم لەگەڵ چیایە بەڕاستی ئەمەش لەگەڵ ئەو کابرایە من هەر نازانم چیە ئەمەش لەگەڵ بابەکە زێباریایە کە بەشی یەک کە گۆشت بە بابەکە زێباری سەری کە داماوە توخوا وەڵاڵی زەلامی سەردەمی نیاندەرتالە سەری بابەکە زێباریکن کاک ئێرە بخ ئەمەش لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترایە لە بارگای پارتی و مارتی بەڕاستی مەلامستۆ و ئەلەم بابەتانەوە بۆ خۆی داینشۆ لەگەڵیانە بە کراسێکی زێردەوە ئەمەش لە پشتی مەسعود بازانی و ئەوانەوە بۆ خۆی پیاساکە بیبینن ئەها لە پشتی مەسعود و ئەوە نازانم کەماکرد و چیە نازانم ئەوانە چیان لە پشتیوە ڕاوەستاون ئەیبینن کە لە پشتیانەوەیە ئەمەش پێم وایە ئەمەیان تۆزێک پاکترە ئەگەر سێیان بکەن بۆ خۆتان ئەیبینن بەڕاستی کە لە پشتیەوە لە پشت مەسعود بازانیەوە بۆ لەسەر فەشی سوور و ئەڕۆن ئەلەم بابەتانە لە هەمووی ناخۆشتر بەڕاستی ئەو ڕسمە کە زۆر ئازاری من نییە عەزیزان بەڕاستی زۆر ئازاری من نییە من نازانم چۆن کەم کە دەموچاوی ئەو کوڕە دیار نەبێ بەڕاستی ئەها خۆشەویستان سەریکەن من بەداخەوم بەڕاستی زۆر بەداخەوم کە ئەو کۆمەڵگای ئێمە بەو شکڵ و بێمانەیە سەخیف بووە بە حەقیقەت بەڕاستی بەداخەوم باشە بەڕاستی بەداخەوم زەلامێکی پاراستن هەسێ خەڵک ئاوا تەعزیب بکە لە ماڵێکا ڕوت و قوتی بکاتەوە سوکایەتی پێ بکە ئیهانەی پێ بکە ئێستا بێت بڵێ وەڵام من زوڵمم لێکراوە ها یعنی بەیانی مەسعود بازانی هەسێ لە کێشەی بێتە پێشەوە ئێمە بڵێن وڵات خوا گوناحە تعدا نەماوە لەو عالەمەی نەکەن ئەمانە کاکی جێن ها کەساتە بەڕاستی ئەی هاوە بەڕاستی ئەمانە هەمووی کارەساتە لەو کۆمەڵگای ئێمە خۆشەویستن ئەم بەشەرە خۆی هەتا پێی کراوە لە پاراستنە ژنی بۆ ئەم پیا کردووە ژنی بۆ ئەو هێناوە ڕسمی ئەمی گرتووە ڤیدۆی ئەمی گرتووە بڵاوی کردوێتەوە یاوێتی بەم قەولی بە خەڵکا قەولی بەمەداوە ئێکاکە ئاوا نابێ بلاشینم ئەی هاوار بۆچی واکەنەوە کاک ها کۆمەڵە ژن و کچیان لە ئێرانەوە هێناوە ئەمانە بە پارە دای ئەنێن بە ئارەزوی خۆیان ئێنێن بۆ یەکتر بۆ ڕسم گرتن و بۆ ئەم کارەساتانە بەڕاستی باشە دەی باشە ئەگەر من لە 6 خۆمانی بەر لە ئێستا ئەم شتانم بڵاو کردایەتەوە ئێوەتان وچی شەڕەکە من بم کردایە شەڕ لەسەر پاراستنیە بکەم وەڵای نایکەم بۆچی بیکەم ها پێیجی نووسەر تۆ ئەگەر پاراستن و پارتینی بۆچی ئەو شتە قۆڕانەکەی کاکی جێن ها لە پێناوی چیە ئێوە کارە ناکەن بۆچی ئێوە ئاوا ئابڕووی خەڵگە بن لە حەقیقەتە بۆچی هەموو ڕاستیەکان بە منە ئەوە پاراستن و دەستگای زانیاری و دەستگا سەخیفەکانی باشووری کوردستانە کە دائەنیشن ئیش و کاریان تەنها ئیشکردنی ئەخلاقی لەسەر خەڵک
لە ناوێکێتیا کەمین بۆ یەکتر دانێن لە ناو پارت والله عزیزان زەلام نییە لە ناو پارتی بنەماڵی بازانیە مەلەفی نەبێت باشە زەلامیان نییە پاراستن هەمووی مەلەفی بۆ داناون کاکیشە بەس بۆی بێدەنگیان کرد ها ئێوە کاکە نابێ براکە بۆیە ئەم مۆزوعەی کە ئەو پەیجی نووسەر و ئەوانە کاکە مەلەفێکی نهێنی مەلەفی نهێنیشی بە وەڵی نەخشەش مانگ هەش مانگە من هەموویم لەلایە هەر بێزم ناتۆ بەڕاستی بڵاویکەمەوە ئەگەر ئێستا ئێوە قسەتان نەکردایە بەخوا من باسی ئەم مۆزوعەم هەر بە حاتی ناکرد باباش بیزان هەر باسم ناکرد ئەسەن من هەر بێزم نایە بین لەو شتانە بکەمەوە کاکیژیان بەڕاستی بێزم نایە خۆشەویستان هەموو ئەو شتانێک کە لەو مۆبایلایە ئەو کوڕە خۆی بۆی ناردوون کاکیژیان خەیاڵتان بۆی شوێنە نەچێ هەمووی ئەو کوڕا خۆی نردوێتی بۆ من کە من بڕۆم لە سۆشیال میدیایە وەکو ئەو پەیجەی نووسەر بێم ئەمە بکەم بە مەلەفێک و بڵاوی کەمەوە شەڕی بۆ بکەم منش خۆنێک گێنی بکەمەوە ئەو داوانی پاراستنەوە بەڕاستی تێی کاکە من ئەو نەگێن نیم لە حقیقەتە من مناڵ نیم بەڕاستی من تەجروبەی دنیام هەیە کاکە من ناڕۆم ببم بە سوورەی بەرلەشکر و دابریشم شەڕ بۆ پاراستنیە بکەم کە هەزار یەک بێحرمەتی بە عالەم کردووە خەڵکی ڕوت کردوێتەوە شەقی لە خەڵکاوە سوکاتی بە عالەم کردووە پیاوی مەسعود بازانی بووە پیاوی مەسعود بازانی بووە من نایکەم بەڕاستی کە من نایکەم هەش دانە مانگە لە شەشەوە هەتا هەش مانگە من هەموو ئەو شەنم لەلا هەیە کە ئەو کوڕە خۆی هەر هەمووی بۆ ناردووم هەتا ئێستا نەمێشتۆ یەک زەلام بیبینێ بەوانەی سعدی پیرەوە بەوانەی نازام سادق محەممەد سادق ئەحمەدە کێیە بەوانەی نیهاد بازانیەوە من هەر پێم عیبە بەڕاستی ئەو شتانە باس بکەم کاکە بەڕاستی من پێم عیبە کاکچ یعنی ئینسان نابێ خۆشەویستان کاکە با من ڕقم لە لاهورە بنمونە من ڕقم لە مەسعود بازانیە کاکە بەڵام من نابێت دابنیشم پەلاماری ئەخلاقی مەسعود بازانی بدەم من رقم لە هینە لە نێشی لەوان بازانیە بابە نابێ من پەلاماری ژنەکەی بدەم و بشم خەریکی مەسائلی ئالەم بابەتانی بم عیبە کاکچ عیبە کاکە بۆیە کەس نەڵێ وەڵا ئەو مەلەفەی کە لە هینا بڵاو بۆتەوە تازە نییە و کۆنە هەر هەمیم لەلایە برای من تێگەیت هەموویم لەلایە کورە گوێن بە من مێن کاکە بەخوا ئەوەی گوێن بە منەیە هەمووی سیخوڕی پاراستنە هەمووی سیخوڕی پارتیە باباش ئەو ڕاستی بزانن تێگەی ئەزانن کە دەرپێکەدا گۆتە خوارەوە مەلەفەکەتان بڵاو بۆتەوە ڕسوا کراوە و تەواو و ئابێ دەستی بشۆ ئیتر مێشمانکەن بە فڵان و فیسار و ئالەم بابەتانە بەخوا من بەیانی شتێکی ئەخلاقی لەسەر مەسعود بازانی بێ بڵاوی کردەوە من دژم بەڕاستی قەیچێکە تۆ باشی ژنەکە بکە مەلەفەکە باس کردایە بەڵام بۆ دەنگی سعدی پیرە بڵاوەکەی تۆ کاک بۆ بڵاوەکەی تۆ بۆ دەنگی نیهاد بازانی بڵاوەکەی تۆ کاکیشین تۆ قچی ها نیهاد بازانی کشتێکا قساکە تۆ ئیلاقەشێ بەسەری وە زەحمەت نەبێ کاک دێ پێم بڵێ بزانم تۆ قچی تۆ ئیلاقە چیە کاک ها ئەخە تۆزی ئەخلاق خۆشە کاک من بەیانی دەگەر ژنێک قساکەم کاکە تۆ بۆ دەنگی من بڵاوەکەی تۆ ئیلاقە چیە کاکە ها تۆ حەزر ژن ناکەی سێکس ناکەی پەیوەندی ناکەی درۆست نیە ئێوە سێ بەشی کوت کەرگیەیە کاکە ئێستا بۆ هەمووی لە من بۆ مامۆسای ئەخلاق ها کاکی گیان بۆ ها کاکی شیرم واللهی لە کووردا بەس ئارام ئەحمەدی تیا سەر بەخۆ یەک کەسی تیا نییە بەس ئارام ئەحمەد سەر بەخۆیە من دەستگا ئەمنیەکانش ئەم شەو ڕسوا کرد لێرە شەو دووبارەی پیانەکەمەوە بە دژێترۆر ئەڵێم بە دەستگای ئاسایش ئەڵێم بە دەستگای زانیاری ئەڵێم بە دەستگای پاراستن ئەڵێم شەرمە بۆ ئێوە بەڕاستی ببن بە دەستگایەک خزمەتی گەل و نیشیمانەکەتان کەن عیبە ئێوە دانیشن کۆمەڵی خەڵکتان داناوە وەکو ئەم برادەرە هەڵئەسێ بە ڤیدیۆ ڕسمی خەڵکەگرن و لە ئوتێلا کامێرە دائەنێن و ئەچن فڵانەژن ئەنێرن بۆ فڵانە کەسی یەکێتی یا فڵانە کەسی پارتی بەڕاستی ئەمە عیبە کاکە بۆ شکاندنی یەکتر ئەم عادەتە قۆڕە تەرکن کاکیژە ئەمە عیبە ئەمە شەرمە کاکە وەڵی هەمووتان ئیکن کەس پێی ناخۆش نەبێ بەخوا دژێترۆر ئیکە بەخوا زانیاری ئیکە بەخوا پاراستن ئیکە بەخوا ئاسایش ئیکە بە شەرەفم هەرچی دەستگای ئەو کوردستانە هەیە هەر هەمووی ئیش و کاری تەنها ئەوەیە خەریکی شکاندنی ملی یەکترین بە ئافرەت بە سێکس بە ڕەسمگرتن بە ڤیدیۆگرتن ئەمە عیبە کاکەشە تەرکیکەن چاوەکە تەرکیکەن شەڕێکی باڵا بکەن شەڕێکی ئەخلاقی بەرزکەن کاکە پێویست ناکە ئاوا بکەن و ئەو مەلەفەیش وەکو وتم بۆ من هیچ قیمەتێکی نییە چونکە ئەوان ئەوەشی کە ئێستا ئەڵێن بەشی دوو سێ بڵاوەکەینەوە بەخوا هەمووی لای من هەیە من قەتش بڵاوی ناکەم بەڕاستی بەخوا لە سێ چوار ڤیدیۆ هیچ سعدی پیرەم لەلا هەیە بەخوا پێم عیبە هەر گوێشی لێ بگرم لە ڕاستیە حەقم چییە کاکە ژیان کابرا ژیانی شخصی خۆیتی مشکلەی من نییە پێشی شەرمەزاری بۆ ئەو ژنەیە ئەوە ڕێکۆڵ کردووە شەرمەزاریە بۆ ئەو پیاوەی ئەوە بڵاوەکاتەوە کاکە ژیان شەرمەزاری و ڕسوایی بۆ ئەو ئینسانەی هەڵ ئەسێ ئەچێ
هێڵی سووری ژیانی ئینسانەکان خصوصی ئینسانەکان ئەچێ ئەی خاتە ژێر پێەوە نایپارێزێ و ئەچێ ئەلانێکە ئەمە عیبە کاکە ئەمە عیب وەڵی من ئەم شەو بۆیە ئەو لایڤم کردەوە بۆی بە هەمووتان بڵێم کە سەرلەبەری ئەو شتانە شتی نائەخلاقیە و قسەی قۆڕە و ئەمە بە دەرەجەی یەکەمیش تەلەفۆنشتم بۆ مەکەن بە دەرەجەی یەکەم دەستگای دژەترۆر و دەستگای زانیاری و پاراستن لەسەر ئەمانەکانەکەن ئەمە عیبە کاکە بە تایبەتی دەستگای پاراستن مێژوێکی لەوە هەیە ماڵتان ئاوا بهین ئەڵێ چی لە ساڵی 79 لە کتێبەکەی چیایەتخوا ئەوەی پارتی کە لە هەولێر ترۆر کرا هین لە هەولێر کابراایەکە بوو ترۆر کرا ئەوەی یاریگایەکە بە ناویەتی لە هەولێرە ناوەکەی بینەمەوە حەفا بۆ بنووسن ناوەکەی بەڕێزان ناوەکەیم بۆ بنووسن فرانسۆ حەریری عەفو فرانسۆ حەریری ئەڵێ لە نووسینێکا بە چاوکەوتۆ ئەڵێ هەموو ئەو تەلەبانەی ئەو گەنجانەی کە لە ساڵی 1970کانە ئێمەی پارتی لە ڕێگەی تارانەوە ئەمان نادن بۆ ئەوروپای شەرقی بۆ خوێندن لەگەڵ هەموویانە سێکسمانە کرد و ڤیدۆمان لێگرت بۆ ئەوەی وەکو بەڵگە لامان بێ کە چوونە ئەوروپا هەر لەگەڵ ئێمە ئیشمان بۆ بکەن توخوا ئەمە دەستگای پاراستنە عەزیزان یان مەلهایە یان جابخانەکانی بەڵێ فەرانسە حەریری یان جابخانەکانی هۆڵەندایە تۆ بێ گەنج لە تارانە سێکسی لەگەڵاکەی ئینجا بینێری بۆ ئەوروپا بۆ ئەوەی کە هەر لەگەڵ خۆتا بێت ئەی هاوار کاکە زۆر عیبە بەڕاستی زۆر عیبە یعنی جا خۆشەویستان یەکێتی و پارتیش بە بەرنامە ئەم شتانەکەن ئەها ئێمە مەشغوڵەکەن بەم شتە قۆڕانەوە ها بۆ ئاگاداریتان بۆ ئەوەی کە خەڵک بیری لای دزی و پارە خواردن و جەردەی و ڕۆژئاوای کوردستان و ئەو هەموو نەکبەتیە کە ڕێگەی بەکە یەخی بە خەڵکی کوردستان کردووە بۆ ئەوەی کە خەڵک بە هیچ جۆرێ نەیپەژێ سەر ئەمانە بەس بیر لە هین کاتەوە ئالەم شتە قۆڕانە بەڕاستی یعنی خەڵکیان مەشغوڵ کردووە بۆ ئەمە هەمووی بەرنامەی پاراستنە بۆ شازایتان هەمووی بەرنامەی پاراستنە بۆ ئاگاداریتان یەکش نییە بەرنامەی پاراستن دەبێت چیش ئەکا هەمووشی لە منتیقی سێبانەیەکە من تەحەداکەم ئەو دوو پەکەکەی کە لە هین شەید کران لەسەری گۆیژە ئەوەی کە GPS-یان بۆ دانابوون لە جلوبەرگا بوو بێ لە جانتان چێوە بۆیان دانابوون بۆیە تیارە ڕۆژێکسەر لە گۆژە لێیان ئەگەر ئەم دوو کەسە لە گۆیژە ئەویان پێوە نەبوو بێ ئەم تیارێ ناشی یەکسەر لەو دوو کەسە بە کە گۆژە پڕە لە خەڵک باشە بەخواوی ئیشی پاراستنە باشە ئامان جوژنەکەی مناڵەکەی کە لەوێ کوژان بڕواتە لەبێ مەسەلەی پاراستن ئاواشەکەی تێگا بەسەریەکە بۆی کە خەڵک ئەساسەکەی بیچێتەوە لە زیانشی ڕوویاوە ئەم مەوزوعیش کە ئێستا بڵاو بۆتەوە لەو هینەیە لەو پەیجی نووسەر و ئالەم بابەتانەیە باوەڕ کە هەر ئیشی پاراستنی باتی هیچ کەسێکی تر نییە کاکەشی پاراستن ئەم کارە ناکە بۆی هەموومان مەشغوڵین بەم شتە قۆڕانەوە یەکی حەزی لە کێ کرد دەستی خۆش بێ کاکە جا بۆ نەیەکە و قابلشی بێشی هەمووی ئیشی پاراستنە هەمووی ئیشی پارتی بەڕاستی ئیتر لێرەشە کۆمەڵی خەڵکی داما و گەمژە کە ڕقیشی لە پارتی بەڵامەکەتە ناو داوەکەەوە یاری پێکەن وەکو من ئەگە فرای خۆم نەکەوتمایە منش بە ناو ئەو داوە ئێستا دانیشتم و ئەگەوتمە خزمەتی پارتی غێرەمە باش من ئیتر لەسەر ئەوە نا ئەگەر کەسێ بێتە دەنگ لەسەر ئەو مۆزوعانە تەواوی ئەو چاتانە تەواوی ئەو ڤیدیۆوانە تەواوی ئەو ڕسمانە بڵاو ئەەکەمەوە کەس نەڵێ ئارام مەحمەوە ڕاست ناکەیت و ئارام مەحمەوە ئەو ئالەم بابەتانە چرکەتان لێوە بێ سەرلەبەری بڵاوەکەمەوە بەڕاستی سەرلەبەری دوای کەس گلەی لە ئارام ئەحمەد نەکە سەرلەبەری بڵاوەکەمەوە چونکە بۆ ئەوەی هەموو خەڵک بزانێت کە پاراستنی پارتی خەریکی چی بێتەربێتیەکە لە کوردستانە بەڕاستی باش کە دەستگای زانیاری و ئەمانە خەریکی چی بێتەربێتیەکەن لە کوردستانە چۆن ئیش و کەلەنتەنها بووە بەوە بڕۆ قسە لەگەڵ فڵانە کەسا بکە بەش شتێکی لەگەڵاکە ڕسمێکی لەگەڵا بگی یا دانکە ڕێکۆرد کە باسی سێکس کات و ئەلەم بابەتانە دانکە ڕێکۆرد کە و بیهێنە بۆیان بۆی پێ بشکێنن ئیجا تخوا مەشار بەزاری نییە کاکە ئەی هاوار ئەبێ لە کەشتێکا قسە بکەی بڵێ مامە گیان چۆنی بە قوربانێ من باشیش کرد نەتوانێت قسەیەکی پێ بڵێ کە تۆ زەرگین بێت ئەبێ وا قسەی وەکو وەحشی و حەیوان و شت ئەبێ هەر وا قسە لەگەڵ ژنێکا بکەی نەوەکو دانکە ڕێکۆرد کە یان ژنێک نارێت لەگەڵ پیاوێکا قسە بکە بە نمونە یا پیاوەکە دانکە ڕێکۆرد کات و ئەلەم بابەتە ناکرێت ئیتر من وڵی خەڵا من ڕقم لە پارتیە و ڕقیشم لە یەکێتیە من ڕاستە ڕۆم بەڕاستی چونکە ئەو دوو حیزبە ماڵی ئێمەیان وێران کردووە کاکیشە پارتی و یەکێتی دوو حیزب بوون 30 ساڵە بوون بە بەڵا بۆ گیانی ئێمە کاک پارتی و یەکێتی ژیانی ئێمەی وێران کردووە پارتی و یەکێتی هەچی سامانی ئێمە هەیە دزیانە کاکیشە ئەی لەوە ئەی بۆ ڕقم لیان نەبێ ئەرە وەڵا ڕقم لێتانە کاک
ڕقم لە پارتی ڕقشم لێکیت پێویست ناکە خۆمە ئەمە حقەتە کاک ئێوە مافیان و دزن و جەردەن و پیاوکوژن و فلیم بۆ خەڵک دروستەکەن و دانیشن ڕسم ژن بۆ خەڵگەنێرن و پیاو بۆ خەڵگەنێرن و ئیش و کەتەن بەس ئەوەیە کەواتە ئەرەوەڵا ڕقم لێتانە کاکش بەڵام ئەگەر پارتی بە ئەخلاق بێچێتی بە ئەخلاق وڵا بکاکە ڕقم لە کەس نیێن بۆچی ڕقم لێتی کاکە ئەوە بەڵام ئێوە بۆ گیانی میلەتی ئێمە ئێوە سەڵاتان کاک پارتیوێکێتی ئایدزن سەڵاتان بەڕاستی کاک بەسەر چاو کاکە نازان چێ گامەتە هەن بەیشێتی پارتی ئێمە هەر بوو خۆر بوون ئەوتە هێن مشکلە یە کاکە ئێمە هەری خۆن ئێمە فەقیر و داماوەکانی کوردستان لە نوای 30 ساڵ ئێمە هەر خەریکی گوخواردن بووین و یەکێتی و پارتی و سەرانی ئەوانە هەر خەریکی ژیانی شاهانە و پارە و ڤێلا و ئافرەت و خواردنەوە بوون بە قوربان گۆکە بۆ ئێمە و دوور لە ڕووی ئێوە ئەوی کەشی خۆشەکەشی بۆ ئێوە مشکلە نییە نەوەڵا من هەموو تەمەنم بۆ کوسەرف کردو چۆن ڕقم لە گەلەکەی خۆمە بێ ئەوەی کە ڕقی لە گەلەکەی خۆی بێ ئەوە هەر ئابڕوشی نییە بەڕاستی بۆیە من ئیتر قسەوشن ناکەم هاتمە خاڵی کۆتایی ئەوە حقیقەتەکانە هیچ ئەو مەلەفانە تازە نین چی تیش بڵاو بێتەوە هیچ کێشەی لە ئارادانیە دەنگی میژەلا ئەو کوڕێ بڵاوی کاتەوە مسێتا بەڕاستی هەوڵما دیفاعی لێ بکەم لەو کوڕە وەمزانی ڕاستەکان نەمزانی ئەم بەڵایە خۆی پاراستنەوە خۆی خەریکی ئەو شتانە بووە هەر خۆی خەریکی ئافرەت و نازام تعدا لە خەڵکو و ئانەم بابەتانە بووە وەڵڵای عەزیزە نوری ئەو چاوانەی من 1 سعات پارتی بوو بێ تعدای لە خەڵک کرد بێ 1 ملیۆن شەقی کەڵن بە خەیاڵمانایەت باش ئەو ڕاستی بزانم بەسەر و بە ویژدانم هەر کەسێک لەگەڵ یەکێتیا بوو بێ بۆ نمونە ئێڵێم لەگەڵ یەکێتیا بوو بێ تعدای لە خەڵک کرد بێ دزی کرد بێ ئەمەی کرد بێ 1 ملیۆن شەقی کەڵن بە خەیاڵمانایەت دیفاعیشی لێ ناکەم بەڕاستی بە هیچ جۆرێکە من دیفاع لە هیچ پارتی یەکێتیەک ناکەم 1 ڕۆژێکی پارتی بە تعدایان لە خەڵک کرد بێ دزیان کرد بێ تاوانیان کرد بێ خەڵکیان سوکاتیان بە خەڵک کرد بێ من دیفاعیان لێ ناکەم کاکەجان بە هیچ جۆرێک دیفاعیان لێ ناکەم چێش دیفاعیان لێکە کەیفی خۆیەتی و تەواو ئەرەوەڵا وەڵای جوێنی خۆتان بن خۆتان لەگەڵ و شەوتان خۆش و ئەوە کولی قسەکانی من و پەیامەکانم پێم وایە زۆر باش گەیشتووە خواتان لەگەڵ عەزیزان بخير بن عشرة هموتان بخير بن ست شايرة محماتن شون باشش كود دنگو باستان شون خبراتان او چیه ماوەیە گەگە قسەوشنەکەم هەر لە خۆ بیرتانەکەم ئەوە نییە حەزەکەم بێم بۆلاتان حەزەکەم قسە بکەم ئەوە نییە ئیتر بووین بەهین بووین بە چۆنەڵێیت بە دوو شتی تەواوکەری یەکتری لە حەقیقەتە حرمەتم بۆتان هەیە لە هەشەنیشی دنیا هەن ڕێزم بۆتان هەیە هیوادارم ئەم شش بتوانین لەسەر کەیسێک کۆمەڵی قسە و باسکەین و بەسوودی گشتی کۆتایی پێبێت و چوزانم میتر پەیامەکانی خۆم بگەێنم بۆ ئێوەی خۆشەویست و ئێوەی عەزیز هەمووتان بەخێر بێن کچان و کوڕان ژنان و پیاوان سەرچاوی ئارام ئەحمەداتن حورمەتێکی ئێزگا زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە مردن و سەرشۆڕی بۆ بنەماڵی بازانی ئەوەی تر ئاوایە لەگەڵ ئەردۆغان و چوزانم دوژمنانی کوردی تر هەچکە دوژمنی ئەو نێتەوە و گەلە داماوەیە هیوادارم خۆ پێغەمبەر ڕسوا و تڕۆیکە ئەرەوەڵا بەخێر بێن سەر چاو بە هەموو بەڕێزان و خۆشەویستان کۆ ببنەوە ئەچینە ناو قسە و باسەکان و هیوادارم کە بتوانین شتێ بڵێن بەڵێ جلی کوردیم لەبەرایە ئەڵەی سەرک عەشێت و شتم جا تۆ سێرم کە خاڵە باوەڕکە ئەزانی چۆنە هەر ئەیتەزێنێ ئەرەوەڵا ئەوە قاتێکی ڕەشە لە کوردستانەوە بە هەدی بۆیان نردوون ماڵیان ئاوا بێ و دەستیان خۆش بێ ئەیتر هەر بۆ لایف جارێکە لە بینە خۆ جلی کوردی لەبەر ناکەم بەڕاستی چونکە من بە پێچەوانەی زۆر کە تۆ جلی کوردیم پێ جوان نییە سەرکەوتوو بن بەخێر بن سەرچاو یەکەیەکە ئەتان بینم پێویست ناکەن ناوی هەمووتان بەرم بەڵام هەمووتان خۆشەویستی منن عەزیزان سەرچاوی من هاتن ئەم شەو کۆمەڵی قسە و باسەکەین بەڕاستی لەسەر کەیسێک کە ماوەیەکە بڵاو بۆتەوە و پێتان دەڵێم کە من بۆچی دەخاڵت لەو مۆزوعاکەم سەرەتا بە ئێمە لە یەکتر تێبگەین بەڕاستی دوور بین لە مەسەلەی بڕق و قین و نەفرەت و ئەلەم بابەتانە چونکە تۆ ئەگەر بتوانی بۆ ماوەیەک یا بۆ فەتەیە کۆمەڵی خەڵک هەڵخەڵەتێنی بەڵام دوجار حقیقەتەکان بۆ خەڵک دەرەکەوێت لە ڕاستیە حقیقەتەکان بۆ خەڵک دەرەکەوێت و خەڵک ئەزانێ ڕاستیەکان لەکوێوە سەرچاوی گرتووە و درۆزنیش وەکو ئەڵێن تەنها ڕوڕەشی بۆ مێنێتەوە نەک شتێکی تری بۆ مێنێتەوە
سەرەتا ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم هەر کە دوێنێ لە دەوری سەعات حەوت و ئەوانەیە من ئاگاداریم بڵاو کردەوە کە بەنیازم لایڤێ بکەم کە پەیجەکەیە بە ناوی نووسەر کە ئەو پەیجە بە تەواوی مانا کار بۆ پارتی بۆ پاراستنی پارتیەکە هەر کە زانیان من ئاگاداریم بڵاو کردوتەوە و ئەمەوێ لایڤێ بکەم یەکسەر دەستیان کرد بە بڵاوکردنەوەی هەندی حەقیقەت لە حەقیقەتە یعنی 6-7 سەعات دوای ئەوە ڕەنگە بێ بە 1 و 2 شەو ئەوانە خێرا کۆمەڵێشیان بڵاو کردەوە لە هەمان هینە لە هەمان بابلین پەیجە ئەمەی کە بڵاو بووەوە ئەتوانم بڵێم کە کۆمەڵی حەقایق بوو کە پێچەوانەی بەشی یەکەمی قسە و باسەکانی ئەوان کە باسییان لەسەر ژنی ئەو گزرارا کرد کە گویا ڕفێنراوە لەگە مناڵەکانی و لای لاوەری شێخ جەنگی و فڵانە فیسار و ئەوانە هەموو ئەوانیان بە درۆخستەوە طبعاً لە دوێنێەوە کە من و ئاگادارم بڵاو کردە ئەوانە تووشی مەلەل بوون یان تووشی نۆعێک لە هیستریا بوون بەڕاستی چونکە ئەوان ئەیانزانی کە ڕاستیەکان لای منە بۆ یەکە تەنها 6-7 سەعات دوای ئەوەی کە من ئەو ئاگادارم بڵاو کردەوە ئەوان بەس بۆ ئەوەی بە خەڵک بڵێن با بە ئەو شتانە هەیە و ئەوە تا لای ئێمەشەیە و ئەمانە ناڕاستە و ئالەم بابەتانە ئەوانیان بڵاو کردەوە بێئاگا لەوەی کە ئەوان بەم قسە و باسانیان کەیسی یەکەمیان پوچەڵ و بێماناکەنەوە عەزیزان خۆشەویستان پاراستنی پارتی و بنەماڵەی بازانی نەوعەکارێکەکەن کە بەڕاستی هەرچی خڵتەی ساواک و ئیتڵاعات و میتی تورکی و مخابراتی عێراقی هەیە بەڕاستی پێی پێ نابە یعنی پیان عیبە دیکەن بەڕاستی بۆیە لە ژێر فشاری منە لە ژێر ئەو قسە و باسانەی کە من ئەم شەو ئەیکەم یەکسەرە هاتن ئەوانیان بڵاو کردەوە و ماوەیە لایەن بردایان نایە و ئالەم بابەتانە حەزەکەم ئەو ڕاستیە بزانن هەموو ئەو شتانەی کە بڵاو کراوەتەوە هیچ نهێنێشی تیانە لەواقع هیچ زیاتر لە 6 مانگ هەتا 7-8 مانگە ئەمانە لە لای ئارام ئەحمەد هەیە و ئەوەتە لەناو ئەم وەبایلەی منادانراون من لێرەوە لە دوێنێشەوە یاریەکەم لە جەماعەتی پارتی و پاراستن تێکدا واتە ڕیسەکەم لێکردنەوە بەخوری ئەوان ئەیانزانی کە من ئەم شەو بەڕەکەی شێرپیان ڕاکێشم و ڕاستیەکان بە خەڵک ئەڵێم و یەک شت نییە لەو کەیسەیە ئەوەیشی کە هێشتا ئەوان بڵاویان نەکردوتەوە یەک شت نییە کە لای من نەبێت چونکە بەرلەوە ئەو شتانە بەدەستی من گەیشتووە بە حەقیقەت لەلای من بووە بە من وتراوە کە ئیشی لەسەرکەم و بە من وتراوە کە بە خەڵک بڵێم و هەموو ئەمانە بە من وتراوە بەڕاستی بەڵام ئەوان هاتن بەمەی کە بڵاویان کردەوە لە ژێر فشاری منە بەڕاستی ئەوەی دووهەمی خۆیان پوچەڵ کردەوە و ئەتوانم بەمانایە بڵێم پاراستن یاریەکەی بە تەواوی مانە دۆڕاندووە لەوەی دووهەما کە دوێ شەو لەژێر ئەم فشارا بڵاویان کردەوە دەنگی ژنەکەیشیان داناوە کە من بۆتان دانێم نەکەر نەڕفێنراوە بەڵکو لە لاهور ئەپارێتەوە کە بەشکم بەدەستی ئەو پیاوە ڕزگاری بکات جا ئێوە تێبگەن مناڵەوتکەکانی دەوری پارتی کە یەک وتاریان نییە کە یەک بەحسیان نییە چۆن بە ناوی میدیاکارەوە مشتێ پارەی خێڕی وەرەگرن و فڕیشیان نە بە دنیای سیاسەتەوە هەیە نە بە دنیای فکرەوە هەیە نە بە دنیای معریفەیشەوە هەیە پاشانیش هاتنە سەرخەت و وتیان وەڵی پەیجەکەمان دەستی بەسەرا گیراوە و ئەوە هاکراوە و ئێمە وامان لێ هاتووە و ئاگامان لەم قەزیانی و کۆمەڵە فڕ و فیشاڵی کاری مناڵانە و ئالەم بابەتانە سیرەکە لەوایە هەر لە دوای ئەمەیشەوە هەر خۆیان ئاگاداریەکان لە هەمان پێیجیشان بڵاوەکەنەوە واتە بەدەست خۆیانەوەیە ئیتر من لەمە تێناگەم بەڕاستی چۆن توانرا لێتان پسەندێ ئەم پەیجە چۆن توانرا بەدەستی بهێننەوە ئەمیشمان بەڕاستی دەوە تێگەیشتون هاکو ماکووانە چۆنە فەیزوو گەر پێیجێ بێ ئەیسوتێنێ ئەگەر نێوێ هاکو ماکووانە قسەی قۆڕە لە حەقەتە تەنها ئەوەیە ئەدمینێکتان هەبێت توانێت ئەدمینەکە خۆی بفرۆشێ بۆ نمونە یا پێیجەکە بەرێ بۆ خۆی یا بۆ ماوەیەک بەکاری بێنێ کۆدەکەی بابە بە کەسێک توانێت بەلام بەدەر بەڕاستی شتێکی تر نییە لەسەر و هەموو ئەمانەوە کە وەکو بڵقێک ئەمانە تەقی لە دوێنێوە کە ئەو ئاگاداریان بڵاو کردوتەوە یەکەیەکە پاراستن و پارتیەکان دەرکەوتون جا هەیەنە چۆنی سەرۆک وازانە من مناوم کاک ئارامی عەزیز چۆنی بە قوربان وەڵی ئەبێ ئەمە ئاوا بێت و ئەوە بڕسواکە و ئەمە ئەوەکە ئەمە ئەیزانم کە هەموو ئەمانە سیخوڕی پارتی و بنەماڵەی بازانی هەموو ئەمانە بەکە ئاکاونتی زۆڵەوە دانیشتون لەناو ئەم فەیسبووکەیە کە وەختە یەکێک لایڤەکە بۆ ئەوەی کە تەئسیر لەسەر مێشکیدا بنێن یەن دەیان نامەی بۆ ئەنووسن و دەیان بیرو بۆچونە خەنە بەردەسی بۆ ئەوەی لە دوجارە ئەمانە بە قازانجی پارتی و بنەماڵەی بازانی بشکێتەوە بەمەرجێ خەڵکانێک لە دوێنێ ئێوارەوە دژایەتی منەکەن کە من ئێشتا بەحسەکەی خۆم نەکردووە
زۆر بێمان نایە بەڕاستی تۆ ئەوەندە تەحمل نەبێ بزانی ئەم بەشەرە چی ئەڵێ پێش ئەوەی کە من قسەکانم بکەم ئەو بڕیاری یاوە کە من چۆن قساکەم بنمونە لە کاتێکە هێشتا من قسەم نەکردووە ئینسانی عاقڵ ئینسانی بەهەیبەت ئینسانی خاوەن کەرامەت لانی کەم تەحملەکە هەتا بەرامبەرەکەی قسەکانی خۆی بکە دوایی کە قسەکانی کردێت قەزاوەتەکە کە ئایا ئەم بەشەرە قسەکانی ڕاستە یان ناڕاستە قسەکانی واقعیە یان ناواقعیە نەک هێشتا من قسەم نەکردووە تۆ بڕیارت داوە کە من نازانم بەخراپ قسەیەکەم ئەم بەڕاستی نابێت کاکە عزیزانی من ئێوە ڕقتان لە لاهورە و لەسەر ئەساسی ڕق و سڕینەوە کارەکەن کەیفی خۆتانەوە ئەوە مشکلی من نییە لە حەقیقەتە باشە بەڵام ئینسانی عاقڵ و سەنگین ئاوا بیر ناکاتەوە وەکو ئەو سیخڕ و هەرچی و پەرشیانەی دەوری پارتی و بنەماڵی بازانی دەبێت چاوەڕوان بکەن با من قسەکانی خۆم کەم دوای ئەوە بزان ئایا من ئەڵێم چی قسەکانم دروستە دروست نییە ڕاستەکەم ڕاست ناکەم ئەمانە بەلەوەی بڕۆمە ناو عەسری قسە و باسەکان و کۆمەڵێ دەنگ و کۆمەڵێ شتتان بۆ پێشکەشکەم پارتی و بنەماڵی بازانی بە دێژایی مێژوو هەر ئاواکاریان کردووە ئەم پارتی و بنەماڵیە ڕقیان لە هەر کەسێ بێ ئەگەر ئەو کەسە نەبێ بە پیاویان ئەگەر سەریان بۆ شۆڕ نەکە ئەگەر تۆ وەکو ئەوان بیر نەکەیتەوە ئەوە ئیتر تۆ ئەبی بە شەیتان ئەگەر سبەینێ خۆیان ئاش ببنەوە وە شەریک بن لە دەسەڵاتە لە دزی لەموو ئەمانە ئەوە ئیتر ئەم شەیتانە ئۆتۆماتیکێ بە فریشتە هەمومان بیرمانە پارتی و بنەماڵی بازانی دەستکەلاکانی چیان نەکرد بە نەوشوە مستەفا کاتێکە لەگەڵ مەسعود بازانە ڕێکەوت و چووە سەری ڕەش و ئەمانە ئیتر قسەیشیان نەما هەرکە کارنووشوە مستەفا پشتی تێکردنەوە و بنەماڵی بازانی نەیانتوانی بیخەڵەتێنن دەستیان کردەوە بە جوێندان و بە ئیهان و بە دێواندن و بە شەیتانیکردن و بە هەموو شتێ پەلاماری ئەو کابرایەیاندا ئەمەیە کرۆک و ماهیەتی بنەماڵی بازانی هەمومان بیرمانە هەتا بنەماڵی بازانی لەگەڵ مالیکیا بوون باشە کە بوون هەمومان ئەزانین مالیکی پیاوی چاک بوو ئەگەر ئەو کاتە ئێمە بمان وتایە مالیشی پیاوێکی خراپە دژی ئاوات و ئامانجەکانی کووردە دەیانوت ئێوە خائینن ئێوە جاشن ئێوە ئەمەن و ئێوە ئەوەن باشە هەرکە خۆیان ئاش بوونەوە لەگەڵ مالیکیە ئەوە بوو مالیشیان هێنا بۆ هەولێر فەرشی سووریان بۆ ڕاخست کوڕەکەشیان هێنا 400 مەتر زەویانایە کە بای $1 ملیۆن بوو باشە ئەمێ ئێستا بە نمونە تورکیا ئێستا لای بنەماڵی بازانی باشە ئەوەی دژایەتی تورکیا بکە ئەمان وەکو دوژمن سەیریەکەن واتە بنەماڵی بازانی ئەگەر سبەینێ خۆیان بکەونە سەنگەری دژی تورکیا هەر کەسێ بڵێ تورکیا باشە یەکسەر ئەیکەنە جاش و خائین و ئەڵێنەوە پیاوی تورکیا ئەڵێن باتە یعنی بنەماڵی بازانی جاشایەتی خیانەت دزی کودکوژی هەموو ئەمانەیان تاپۆ کردووە لەسەر خۆیان بنەماڵی بازانی یەک بار مەلەفیان هەیە لە ئیتڵاعاتی ئێرانە لە ساواکی سەردەمی شایە لە ئیستیخباراتی عێراقا کۆی سەردەمی مەلیکا لە میتی تورکیایە شوێن نییە لە CIA و KGBەوە کە بنەماڵی بازانی یەک دنیا مەلەفیان نەبێ مەلەفی جاسوسی و خیانەت لە حەقیقەتە ئێسا کە دژی باڤێڵ و لاهور و ئەمانن وەکو ئەبینن هیچ بە کۆسەت و بەوانەیتن ناڵێن سەردەمانێکیش هەر پەلاماری کۆسەتیانەدا ئێستا ئەگەر ئێستا لای بنەماڵی بازانی کۆسەت و شێخ جەفەر و ئەمانە پیاوی چاکن ئەوەی کە شەیتانە لە ڕوانگەی بنەماڵی بازانیەوە لاهورە و نازانم پاڤێڵ و ئەلەم بابەتانێ ئەگەر سبەینێ یاریەکە پێشەوانە بێتەوە باشە لاهور و پاڤێڵ ئەوان لەگەڵ مامەلا مستەفا مەسعودا ڕێ بکەون و با بڵێن ئینجارە کۆسەت و ئەمانە ببن بە نەیاری بنەماڵی بازانی ئەبن بە دۆسی ئەمان و ئینجارە تک لەسەر کۆسە ڕەسوڵ لەسەر ئەوانە بۆ خۆیان قسە و باسەکە باشە نارە دوژمنایەتیانەکەن یعنی ئەمەیە کرۆک و ماهیەتی پارتی و بنەماڵی بازانی تا لەگەڵم بی ئەوە تۆ زۆر باش ئەگەر لەگەڵم نەبیت باشش بی بەڕاستی تۆ هەر جاشی هەر خائینی هەر کەسێ نەبێتە پیاویان نۆکەریان نەبێ یا بەرامبەریان بوەسێ ئەوە ئەیکەنە شەیتان باشە بەڵام تۆ شەیتان بە دز بە خائین بە جاسوس بە بێڕەوش بە هەرچێکەکەی ببە بەس بڵێ بنەماڵی بازانی باشە ئیتر تۆ فریشتەی ئاخر زمانی لە ڕوانگەی بنەماڵی بازانی ئارا مەحمەیش ئەو پیاوە لاوازە نییە گوێ بدە قسە و قسەڵۆکی کۆمەڵەسی خوڕ و پارەخۆر و جاسوسی پاراستن و ئەمانە ئەم دنیایە چۆن ببینم من بەو جۆرە هین یەکەم ئیعلانیەکەم یا تەرحیەکەم جابە هەموو ئەمانە لە گوپی خۆیان بدەن بەڕاستی باشە من بە ناوی لاهور و پاڤێڵ و فلانە فیسارەوە مەیدان چۆن ناکەم بۆ بنەماڵی بازاری و سی خوڕەکانی هێندەی قورسایی پوشێکیش
تۆهمە و پیاوی ئەم و پیاوی ئەوی تو ئالەم بابەتانە لای من نرخی نییە چونکە من ئارام ئەحمەدم هیچ کەسێک لەم دنیاەیە لە خۆم بە پیاوتر نازانم باش بیزانی مێژووی ئارام ئەحمەدیش لە مێژووی بنەماڵەی بازانی لە هەموو سەرانی پارتی لە هەموو سەرانی یەکێتی لەم پڕ هەتا ئەوپەڕی لە هەموو سەرانی گۆڕانە فشەی گردەکە لە هەر هەمیان شەریفانەترە پاکترە جوانترە بەڕاستی چونکە من گوڵێکی ئەو نیشتمان نشکانەوە بۆیە ئەوە پیاوی گرکن و خوێڕی و توێڕی و بەرماوە خۆر و توێکڕە شووتی کڕێنەوەی لە حەقیقەتە کە دەبنە پیاوی ئەو دائەنیشن خەریکی بەرماوە خۆری بێنەوە بەرەو ئالەم بابەتانن وەک ئەوانەی کە بوون بە پیاوی پارتی و بنەماڵی بازانی وەک ئەو هەموو سیخڕ و جاش و خاینە کە هەر بەیانی هەتا ئێوارە شەو هەتا بەیانی حەپەیان دێ بۆ پارتی بۆ بنەماڵی بازانی سێریکەن هەچی ڕۆژنامە نووس هەیە لە سلێمانی و دەڤەی سلێمانیە زۆربەی هەرە زۆری کڕا بدنیان بۆ هەولێر ئەوەشی کە نەکڕاوە هەزار یەک سوکاتی بێ حرمەتی پێکەن بەڕاستی مەلەفی ئەخلاقی بۆ سازەکەن ژنی بۆ ئەنێرن هەموو ئەوانە ئێستا باسێکەین ئێستا پرسیارێکەکەم من وەکو ئارام ئەحمەد بۆچی لەم مەسەلەیە تەداخل دەکەم ئەمە پرسیارێکە هەرکەس لە خۆی یەکە باش ئارام ئەحمەد شێم قەزیەوە بۆچی تەداخل لەم مۆزوعاکە بۆ لای لەسەر ئەماکە من لێرەدا وەڵامی ئەو پرسە ئەدەمەوە خۆشەویستم عەزیزان زیاتر لە 6 مانگ بەر لە ئێستا کەسێک بە ناوی زرارگەدی کە خۆی بە ڕێباز ناساندووە لە ڕێگای کۆمەڵێ ژمارەی جوداوە هەر ڕۆژە و بە ژمارەیەکەوە پەیوەندی بە منەوە کرد لە ژمارەی کوردستانەوە کۆت لە ئەمریکاوە لە بەریتانیاوە لە تورکیاوە لە یۆنانەوە لە هۆڵنداوە لە پۆڵەنیاوە حتا ئەتوان بڵێم لە ڕووسیاوە زۆر وڵاتی ترەوە ئەم کوڕە تەلەفۆنی بۆ من دەکرد بەم هەموو ڕقەمە حتا ڕۆژێ وتم ئەرێ کاکی من تو ئەم هەموو سیمکاتە لە چۆ بوو تو ئەم هەموو ڕقەمە لە چۆ ئەهێنی کاک ئەم کوڕە خۆی چیرۆکەکە هێنایە بەردەستی من 6 مانگ بەر لە ئێستا هەر ئەم ئێوارەیەش 3-4 دەنی بۆ نردووم باش نییە لای من تا من هەسم ئەم مەلەفە بڵاو بکەمەوە بیجوڵێنم وە شەڕی دژە ترۆر و لاهور و یەکێتیەکان بکەم هەڵبەتە وەک پیشەی هەمیشەی ئارام ئەحمەد کە لە سەنگەری خەڵکا بووم سەرەتا بڕوان پێکرد من بە زوڵم لێکراوم زانی بڕیارمدا کە پشتیوانی بکەم و لایف بکەمەوە و تەواوی ئەو مەلەفە چی بەسەر هاتووە هەمووی بۆ سۆشیال میدیا و بۆ دنیا باس بکەم بۆ ئەم مەبەستە چەندین جار ئێمە قسە و باسمان کرد دڵنیام هەموو قسەکانی منیشی ڕێکۆر کردووە ئێستا لە لای ئەو هەیە کە من چۆن لەسەر ئەو دژایەتی لاهورم کردووە قسەم پێوتون دژەم قسەم بەیەکێتی وتووە بە دژە ترۆرم وتووە بە هەموو ئەمانە وتووە دەنگی من لە لای هەیە ئەتوانێت بڕای بکاتەوە کە من چۆن هەوڵم داوە پشتیوانی لەو کابرایە بکەم ئەو شەوانە ڕۆژانە دەیان تەلەفۆنیە کرد لە 50 جاراوام لێ هاتبوو تەنها جارێ 2 جار هەڵمەگە جواب نەئەدایەوە چونکە هەروە کاتەکانم درێژ کردەوە ئەویشەر ئەپاڕایەوە بە قوربانێ بم مەلەفەکەم بۆ بچوڵێن و میش هەر دوامە خست و هەر ئەموو پەلەم مەکە و چونکە لە ژێرەوە بەڕاستی بە شوێن ئەوە بووم کە ئەم کوڕە چێ ئیشی چی بووە ڕابردووی چییە کەسێکی باشە یا خراپ مێژوەکەی چییە ئایا دژی خەڵک بووە یا دڵسۆزی خەڵک بووە ئایا لە سەنگەری خەڵکا بووە یا لە سەنگەری دەسەڵاتا بووە ئایا ڕابردوەکەی پیسە یا ڕابردوەکەی پاکە بەڕاستی قسەکانی دروستە یا قسەکانی درۆیە لە کەناڵەکانی خۆمەوە کەوتمە گەڕان و بە تەواوی مانە ئەشیفم هەڵایەوە خۆی ژنی مناڵی مناسی ژنەکەی لە ئەردەن بوو دوایی چوە لوبنان پاشان ئێستا لە ئەوروپایە خەریکی ژیانی خۆیەتی باشە بۆیە لەو چەند جار قسەکردنەیە من لەم کەسایەتیە تێگەیشتم ئێسەیش کۆمەڵە دەنگتان بۆ دائەنێم کە خۆم لەگەڵ یا قسەم کردووە بۆ نمونە چەند جارێ جا من تو عادەتێکم هەیە هەندێک شت هەیە ئەیکەم لە حەقەتە هەتا سەفەرێ بە هەدەفەوە پێم وتم بزانم کەسایەتیە ئینسانە چۆنە بەس لەبارەی ئەخلاقیەوە چۆن البەتە وتم باشە تۆ پێت وایە لاهور و نازانم چێ ئەوانە لەگەڵ ژنەکە تا شتێکیان کرد بێ یا ئالەم بابەتانە تەبەن ئێستا من بە ئێوە لەمەگنا دەنگەکەم هەیە ڕێک باسی سێکسەکەکەم کەچی هەنەک هەر تووڕە نەبوو بەڵکو وتی دەستی کرد بە پێکەنی کاگەرام ژنەکەی من ناشرینە و ئالەم بابەتانە باشە کۆمەڵە فلیمی گریان و پاڕانەوە لە لاهور و پێڵاو ماشکردن و هەموو ئەمانەی بۆ من نرد باشە کۆمەڵێک ڕسمی ئافەتی ڕوود کە لەگەڵ نازانم ناویشیە لەگەڵ ئەم کابرایە سعدی ئەحمەد پیرە و نازانم نیهاد بازانی ئەمانە بووە ئەمانەشی هەبی بۆ نادم هەمووشێ لە مۆبایلەمە هەیە باشە اینجا من لەمە تێگەیشتم کە ئەم کابرایە لە شانۆسازی و سینەرە دروستکردنا خوای نییە یەکێکە لەو زۆڵانەی ڕۆژگار کە لە هەزاران ئاویاوە قولەپەی تەڕ نەبووە باشە لە دواییە ڤیدۆکانی سعدی پیرە و شێخ نیهاد و نازانم زۆی تری بۆ نادم گەیشتمە ئەو بڕوایە کە ئینسانێ هەر بسێ ئابۆ شکڵە
کار لەسەر ژیانی تایبەتی بەشەرەکان بکە بەڕاستی ئەمە کارە ساتە ئەمە خەتەرە بۆیە پاش بە دواداچوونی تەواو تێگەیشتم کە پاراستن لە ڕێگەی ئەم کوڕەوە دەیەوێ قاچی من بخاتە ناو ئەم باسە و بمخاتە خزمەتی خۆی بەڵام من وەک پیشەی هەمیشەییم ئەگەر شتێک 100 جار ئەم دیواودیوی نەکەم بەڕاستی ناتوانم کاری لەسەرکەم یا قسەی لەسەر ناکەم ئەگەر 100 جار بڵێم ئەوە یەکەم ئەگەر نەکەم بە نەتیجە بەڕاستی نایکە من بیرم کردەوە لەوە باشە بۆچی من ها بۆچی بەڕاستی بۆ من ها بۆچی ئەبێ من بخەڵەتێن بۆ مۆزوعە ئەو پێشتر شاڵاوی کۆسەت و لاهوری فری و دابوو لە حەقیقەتە ئەوان فریوی ئەم کابرایان خواردبوو هەتا ئەوانی دابوو بە جۆرێک لە شەڕ هەر یەکیانی ویسبوو قازانج لەم کەسە بکە هەر کەسیانی ویسبووی بۆ نمونە کۆمەڵێ شت لەم کابرایەوە پەیدا بکە ئەمی چونکە پاراستن خەتی بۆ کێشا بوو تەجروبەی دنیایان هەیە پاراستنیش بەڵکو ئەمان نەیانتوانی بوو سەرکەون و ئەوان ئەمەتیوە سەرکەوت بوو بۆیە ئەوەی کە بۆ ئەوانی کردبوو هیچ نییە لە کۆمەڵە قسەی سعدی پیر لەگەڵ ژنێکای کات و پێم وایە سەرخۆشە و لەگەڵ نیهات بازانی دووسێ قساکە لەگەڵ ژنێکا کە لە تووشیایە پێڵێڵێ یا وەرە بۆ لامویات ئەوی ژڵە نەخەی وەرە بۆ هۆلێر یا بۆ ئەوروپا ئەلەم بابەتانە باشە ئەوەی سعدی پیرش ئەو کاتم بۆیەکە ئەوە بوو دژی کۆسەت کۆمەڵە قسە و باسی کرد ئیتر ئەوانی شاڵاو ئەوان جوڵاندیان ئەو مۆزوعە بۆی سعدی لە بابەتۆ بێتەم کرد من سەرلەبەری ئەم چاتانە لێ ئارام ئەحمەدێ باشە هینی ئەوەی سعدی پیرە ئەوەی نیهات بازانی و ئەوەی صادق ناوێت کە صادق ئەحمەدە ئەوشم هەر لە پێما دوازانی پێشمەرگەیە من عەزیزان لێرەیە بەر لە هەموو شتەکان سەرشتان بۆ ئەوە ڕاکێشم بەلامەوە سەیرە چۆن ئەم دەستگا ئەمنیانە پەنا بەم شتانە ئەبن ئەم دەستگایانە پاراستن و زانیاری ئەمەی کە پێیان ئەڵێن هێزی ئەمنی و ئالەم بابەتانە بەڕاستی ئەوانە هەواڵگری نیشتیمانی و نەتەوەیی ئێمە نین ئەمانە سەرفەن حیزبین خۆشەویستان یان لە حیزبیشە سەر بە گروپێکی تایبەتن ئەمانە ئەم دەستگایانە بەکارهێنن بۆ شکاندنی یەکترین ژن بۆ یەکتری ئەنێرن بۆ سوکردن و شکاندنی کەرامەتی یەکترین بۆ ئەوەی نارەکانیان پێ بدەن بە عەرزە ئەمە کارەساتە بەڕاستی من هەتا ئێستا لە دنیا نەبینیوە پاراستن و زانیاری خەڵقی دەستگایەکی بۆ نمونە میت ئیطلاعات نازانم ئیستیخباراتی وڵاتێ ئەمانە بکە تەنها خەریکی ناردنی ژنە بۆ ئەو بەشکم ڕسمێکی لێ بگرێ بڵاوی کاتەوە وەکتە ڕسواکەن لە ڕۆمانیاوە بیگرێ هەتا ئەگاتە جۆرجیا لە ڕووسیاوە بیگرێ هەتا ئێران هەتا ئەگاتە لوبنان ئەمانە ئەشن سۆزانی ئەهێنن بە پارە ئەیانێرن بۆ لای نیارەکانی خۆیان هەر بەڕاستی ئەمە ئازایەتیە بەڕاستی ئەمە قارەمانیە ها عزیزان ئەمانە قارەمان نین پاراستن و زانیاری خەڵک ئەتۆقێنن یەک هەدەفی نیشتیمانیان نییە ئەمانە شێری ماڵەوە و ڕێوی دەرەوەن تەقریرێ راپۆرتێک نییە دەستگای زانیاری و پاراستن و ئەمان نەبیهێنە دەرەوە لە یەک لە دەستگا مخابراتەکانی ئەم دنیایە بەعکسی هەموو دنیاوە تەواوی دەستگا مخابراتیەکان لە دنیایە لە خزمەتی نەتەوە نیشتیمانەکانی خۆیانن باشە وەرە خوای گیان سێری ئەم دەستگایانی ئێمە بکە خەریکی چین باشە عزیزان یەکێک لە شانازیەکانی گەلی ئیسرائیل هەتا ئێستەیش دروستکردنی موسادە باشە کەچی هەموو قارەمانی ئەمانەی ئێمە ناردنی سۆزانیە بۆ یەکتر تا ئەوێنەیەک لە یەک بگرن دەنگی ڕێکۆڵکەن و بڵاویکەنەوە بۆی بیشکێن ئەمەیە تەربیەت و ڕەوشتی ئەمانەی ئێمە کە ئیشیان تەنها ئەمەیە بەڕاستی ئەمەیە تەربیەتی هێزی هەواڵگری و پاراستن و زانیاری ئێمە لە کوردستانە وە کارەساتە عەزیزە بەڕاستی ئەمە کارەساتە دەستگایەکی ئەمنی ئەبێ بۆچی دابنیشی ئەمە بکات گروپێ مناڵە وتکەی گیرفان بەتاڵ چوار ڤیدۆ بڵاوەکەنەوە لە پێیجێکا خۆیان ناو ڕۆژنامە نووس کاکە ڕۆژنامە نووسی چی بەساقە تۆ هیچ نی تۆ ئەسڵ نەخوێنەواری کاکە تۆ جێژی بە قوربانێ تۆ جێری عەزیزەکەی من تۆ هیچ نییە دێ خەڵک ناوبەرێ ئینا تۆ نابی بە هیچ بەڕاستی باشە بۆیە پارتی و پاراستنی بنەماڵی بازانی خۆیان لەو تایپن ئەم برادەرەش ئەم زرارە خۆی ئیشی ئەوە بۆ لە حەقیقەتە خۆی سۆزانی بۆ خەڵک بردووە سۆزانی بۆ خەڵک ناردووە باشە یعنی کاری ئەم زرارە تەنها و تەنها ناردنی سۆزانی بۆ ئەو بۆ ئەوی بیانکە بە قوربانی ڕسمیان بگرێ دەنگیان ڕێکۆڵکە ئەمە ئیشی ئەو بۆ لە حەقیقەتە ئیشەکەی ئەوەیە تۆ چاوەکەم تۆ تاریقی بەقاڵ نیت باشە کوڕوزانەوەی تۆ نایخوا لە حەقیقەتە تۆ کاری قێزەوەی کردووە ئەوە تا لەو دەنگەیە کە خۆی لەگەڵ لاهور قسەیەکە لاهور پێڵێ تۆ لەسەر ئەوانەی خۆمان کارت کردووە باشە واتە تۆ ژنی بۆ خەڵک بردو بۆ ئەوانەی یەکێتی نەک بۆ ئەوانەی پارتی بۆن لەسەر ئەمان کاری کردووە خۆ
خۆ تۆ چیچ ئەو کچە نیت نایچێت چیچ کوچانی کوبانی نیت کە ئەو بووکە لە شەڕ لەگەڵ هینە لەگەڵ تورکیا بە برینداری گیرا و ئێستا لە تورکیا زیدانیە تا خەڵکی فعالی بکە تۆ چیت بەرحاڵ دوای ئەمانە بیرم کردەوە چۆن پاراستنێک من فری و بدا بم کاتە شەریکی خۆی چۆن ئینسانێک ئازاری خەڵکی ئابێ قاچێکی لە ئەڵمانیا یەکێک لە تورکیا یەکێک لە دوبەی بێ دەبێتە جێگەی متمانە عزیزان با ئێمە دژی نیهاد بین با ئێمە دژی مەسعود بازانی بین بەڵام بۆچی ئەبێ ئێمە پەلامانی ژیانی شخصی ئەم ئینسانە بدەین بەڕاستی ئەوەی کە لەگەڵ کچێکا قسەیەکە یان نایکا ئەبێ بۆشی بێ بە مەوزوعی مێدیا لە حەقیقەتە بۆچی ئەبێ کۆمەڵێک شوژنی ساختە چی کە لە ڕێگای سێکسەوە بزنس دەکەن و پارە پەیاکەن لەگەڵ ئەم مەسول و ئەو مەسول و ئەو کەس و ئەم بابەتانە بۆ ئەوەی حرمەتیان بشتێن و پارە پەیاکەن بۆچی ئەبێ ئێمە بشینە ئەم مۆزوعانەوە ئایا شکاندنی ئینسان پەلاماری ئەخلاقی بەڕاستی ڕەوایە سعدی پیرە بۆ نمونە با ئێمە دژیشی بین با ئێمە هیچ چیکی ئەومان قبوڵ نەبێ بەڕاستی بەڵام کەی ڕەوایە کابرا بۆ نمونە ئەخواتەوە و کچێک فێڵی لێکا و چوار پێ قسە و باس و ئەلەم بابەتانەکە تۆ ئەم کچە سەخیفە هەسی ئەمە بڵاو کاتەوە بیرکا بۆ دەستگای پاراستن بۆ ئەوەی هەسێک کەسایەتی ئینسان تێک بشکێنێ ئەگەر تۆ شەڕی سیاسی هەیە لەگەڵیا شەڕی سیاسی لەگەڵا بکە شەڕی فکری لەگەڵا بکە کاکە تۆ چی دا بەسەر ئەوە کابرا لە ژیانی شخصی خۆیان چی دەکا بەڕاستی کام لە ئێوە سێکس ناکە کام لە ئێوە لەگەڵ ژنا قسە ناکە کام لە ئێوە لە نوکتە ناکە بەڕاستی ئێمە بەڕاستی وێران بینەوە کۆمەلگای ئێمە کاکە يعني معقولة تو سخيفتين تشقني بدستوا بو تلوركني كساتيك اما شيء دبالي سياسي ولا قلتوانيه يعني ناري حسبك تويا تو بيدابني شيء للرقي اخلاقي وقدو تلوريكي مروفه انسانه هند 5 دولار مبالغه به اسان بتواني ياري بابروي خلق بكا كواته خوي زرق ابرو شرف وكرامتي نيه حتى بوانش كنا ياري خويتي براسي من آمادنيم كامزوزو دجمن ما او عند نزمو تشلو قمه وبرم بلا مالي جاني شخصي واخلاقي بدم بحقيقتها كشي دزغاي اسايش وبوليس وتشوشو انا بابتانا شوطا باروش او بس بين لو كانوا كمين بوش دابنين كامش بنين ولا شيء او كشوكا اما عيب براسي كاك اما لا ايدس خطتها بۆ کۆمەڵگای ئێمە ئەمەیە دەستگای ئاسایش و دەستگای پۆلیس و دەستگای پاراستن و زانیاری چێژ و ئەلەم بابەتانە کە لەو کۆمەڵگای ئێمەیە ئیش و کەلەم بووە بەوە کە ئەمە دەستی قەوی اعتباران بۆ هیچ کەسێک نێشۆتەوە کاک ئەی هاوار ئینسان نایە لەگە یەک کەسا قسە بکە کاک نایە لەگە کەسا قسە بکەی نەکو دەگەم ڕیکۆرد کە ئەوە چی وای کرد یەکێتی و پارتی وایان کرد لەو کۆمەڵگای ئێمە ئەوان بەڕاستی وایان لەو کۆمەڵگای ئێمە کرد ئەوان کۆمەڵگای ئێمەیان ئاوا لێ کردووە کە ئینسان نەتوانێت لەگەڵ کەسێکە مەرحەبایی بکە بۆی کە شتێک نەخەنە پاڵی عاقبەتی ئارام ئەحمەد دەکەوتە ناو ئەو داوە لە ڕاستیە واتە کڵاوی پاراستن نەشوەستن ئەوە بودیان بە پێیجەکەی نووسەرێک چیە لەگەڵ گروپێکی گەنجی داما و مڕاحق پاراستن زوانی ئیسفادەی لێ بکات و بڵاوی کاتەوە و هەم خۆیان و هەم دنیا ڕستاکەن ئەگەر من سعدی پیرە بم ئەگەر من نیهاد بازانی بم ئەگەر من هەر کەسێ لەوانە بم خاوەنی ئەو پەیجە ئەدەمە دادگا و بە هیچ کلۆچە بەڕاستی لیان خۆش نابم تا فێر بن پەلاماری ژیانی خصوصی هیچ کەسێ نەدەن بەڕاستی نەچن کۆمەڵە نەشرۆژ بنێرن بۆ لای ئەموو ئەو ڕسمیان بگرن دەنگیان ڕێکۆردکەن و دوایشان بڵاوی بکەنەوە بەڕاستی ئەچۆن بۆیە هیچ کەسێ ئەو مافەی نییە بڕوە پەلاماری ژیانی شخصی هیچ ژن و هیچ پیاوێ بدا کە خۆشێک یاشی ناکە باش نییە ناکرێ بەڕاستی من پێم وایە ئەو پیاوە یا ئەو ژنەی کە ئەچێ فێڵ لە پیاوێک ئەکا و ڕسمی ئەگرێ دەنگی ڕیکۆرد دەکا بۆی کە کەسایەتی بشکێنێ لێرەوە ئێلێم 100 کەڕە هەکی کوشنێتی 100 جار هەکی کوشنێتی بەڕاستی لێرەوە ئێلێم هەر ژنێکی سۆزانی بڕوە بێوێ دەنگی پیاوە ڕیکۆردکە یا پێشەوانەکەیشی پیاوێکیش ئەوە بکە 100 کەڕە هەکی کوشنێتی بەڕاستی گوناحە ئەوە لەس ئەم گوێ زەویە بژی لاکەتە چونکەوەی تر کراوە بە بزنس بەڕاستی کارە ساتە بۆیە باسی سیاسەتەکەی بیکە دژی یەکێتی بە چاوی ئارام ئەحمەد دەریە دژی لاهور بە چی پێڵێ پێی بڵێ دژی سعدی پیرە بە دژی مەسعود و نیهاد بازانی و هەموو ئەمانە بە هەر شێگەڵی بیڵێ حتا کە تۆ ڕێبی جۆیش بدە کاکە مشکلە نییە بەڕاستی باشە باسی کەیسەکەیش بکە بڵای بکەرەوە هەرچێکەکەی بیکە بەڵام بۆت نییە دەنگی ژن و پیاە کە لە ژیانی تایبەتی خۆیان قسەیەکەن یەکیان خەڵەتاوە یەکیان بە بەرنامە ئەوەیەکە تۆ بۆت نییە ئەمە بڵاو بکەیتە بەڕاستی ئەوە کاری پاراستنە ئەوە کارێکی بێویژدانانەیە ئەوە لوتکەی بێشەرەفیە بە هەموو پیاوانە بە هەموو مانایەک ئەمە سەرەتای ئەو برادرە کە تەلەفۆنی بۆ من کرد 6 مانگ بە لە ئێسا کە من باسی کەیسەکەی بۆ بکەم ئەمە
بزانم ئەمەیانە ئەها بۆ چێشەمان لە کوردستان یان لە دەرەوەی وڵات کێشەی خێزانی لەگەڵ چیا هەیە کێشەکە چییە؟ دەنگەکە باشە بەڕێزان من لەگەر مناڵەکانی خۆم بۆ چێشەمان لە کوردستان یان لە دەرەوەی وڵات لە تورکیا ماڵم لە تورکیا بوو پێشتر لە ئەڵمانیا هات بۆ سلێمانی ساوێکی بەسەر دەنگ باشە عەزیزان کە چوو بۆ ژمارەی دەنگ دەنگ لە تەلەفۆن هێنا بۆ دەرێ تۆ چۆن لاهوورە ناسی من لا ئەوە بووم لە ئەو کاتە لە پاراستن داوام دەکرد خۆی پاراستنە ئەوە دەنگی خۆتی لەگە من قساکە بینی بوو لە پاراستن ئەی تۆ ژمارەکەی لاهوورت پێ بووە ژنەکەت لە مۆبایلەکە تا ژمارەکەی لاهووری دەرکردووە پەیوەندی پێوە کردووە بەڵێ بەڵێ اینجا چۆن چۆن بۆ کوردستان بۆ لای ئەو بلیتی بۆ بڕینە لە تورکیا و بۆ ئەردەن من خەوم لێ کرد و شەو بۆ خۆت و بۆ ژنەکەت و سێ مناڵەکەت بۆ ژنەکەم و سێ مناڵەکەم کار لاهور بلیتیانی بۆ بڕی بوو لە تورکیاوە بۆ ئەردەن هەدەفی چی بوو لەمە بۆ چێتی ئەو مۆزوعە بۆ ئەو مۆزوع بۆ ئەو ڤیدیۆیانەی کە من ئیپارتیم لەلایە ئەو شتانەیان دێ ڤیدیۆی پارتیان باشە ڤیدیۆی سعدی پیرە دوای ئەو بوو دوای ئەم مۆزوعە بووە بەڵێ بەڵێ کە ئەوان دەستیان پێکرد ئەو ئۆکەی باشە خێزانەکەی تۆ سێ مناڵەکە تکتی بۆ بڕی چوە ئەردە ئەی لە ئەدەنەوە بۆ کوێ چوون چوونە سلێمانی لە سلێمانی بۆ لای کێ چوونەوە لە شێخ لاهور آخر من تێناگەم یعنی شێخ لاهور ژن و مناڵی تۆی بۆچی بردووە بۆ ئەوێ بۆی ئەو ڤیدیۆانەی پاراستی دەستکەوێت ئەدی بۆی ئەو ڤیدیۆانەی منی دەستکەوێت ئەو ڤیدیۆانەی کە لای تۆیە چی و چییە هیچی ئی شێخ نیهاد ئی زعیم عەلیە ئی سکرتێری کەریم سنجاریە ئی ئەمانەیە ڤیدیۆکان چی ڤیدیۆنە لەگەڵ ئەو کچانی ڕەفیقمان پێشتر کە ینی هەمووی ڤیدیۆی سیۆشتانەیە با قەولی تۆ تخواوە پیاوەتیە عەزیزان ئێستا باشە کە ژمارەکە چوونە ئەوێ چوونە لای بە قەولەکە دەچونە لای لاهور ئەی دوای بۆ کوێ چوون هەر لە لای لاهور مابوون قونسولی ئەمن یەکێکم دەناسی کابرایەکێ لەگەر قاسم سولەیمانی ڕەفیقە وتی کاکە من کێشەکەت بۆ حەل دەکەم چوونە لای لاهوریش دەبەرەوەی کە قاسم سلەیمانی ژنەکەی لێ نەستێتەوە ژنەکەیان بەدزی هەر ئەو شەوی هەر ئەم شەو تیکێتێکیان بۆ بڕی بوو یازدەی یعنی تاریخەکەشم لەلایە یازدەی 2019 تیکێتێکیان بۆ بڕی بوو سلەیمانی بەڵێ پاراستنە ئێستا ئەویش لای هەمووی هەیە ئەی خۆ دەستگایەکی سیخڕی قسە لەگەڵاکە بێ ئاگەم لە خۆم بێ کاکە ئەوانە بێشەرەفن دوای ئەمە من باسی ئەخلاقی نییە خۆ کاک ئەمە جاسووسە خێزانەکەم ناوی کەلسومە مناڵەکەم ناوی ئادەمە کچەکەم ناوی سارەیە کوڕەکەی ئەمە کچە گرسکەکەشم ساڵەکە ناوی مەریەمە باشە ئێستا ئەوان لە لوبنان لە مانگی دووە لەوێ چیەکەن لەوێ لاهور ئەوانی لەوێ داناوە تەلەفۆن شتیشیان لەگەڵ من نەکردووە بەس ئەو کاتێکە تەلەفۆنی لەگەڵ من کرد من نامەیەکم بۆ لاهوری نا گوتم کاکە با معاملەیەک بکەین جوابی نەدامەوە ئەمە سێمان دوومان پێشێستا جوابی نەدامەوە 20 دقیقە پێچ و ژنەکەم تەلەفۆنی کرد معنای چییە لە لوبنانەوە ئێتاکەواتەوەە باشە خۆت خەڵکی ڕۆژهەڵاتی خاڵە نا من خەڵکی گەردی من خەڵکی لە هەولێرمە من ئەسڵ گەردیمە بەڵێ گەردی ئەوە پۆڵاتە بەڕێزان ئەوە هەمووی خۆی ڕیکۆردی کردە بۆ شارەزایتە باشە ژنەکەی تۆ لە لوبنان تەلەفۆنی بۆ تۆ کە ئەڵێ چی ئەوە بە زۆر دایاننەوەیە بۆی خۆی بۆ ناچەوەترێکی کرد نا لە لوبنان نەبوو کە ئەو باسی ئەم کاتت بۆ دەکەم کار لەگەڵ شێخ لاهوری ئەو نامەم بۆ ناست ژنەکە تەلەفۆنی کرد تا بەیانی قسەمان کرد من لە سلێمانی لەو شوێنی کە پێشتر لێ بووم ئەو ژنە لەوێ دەربوو ئەو قوڕانێکی لە لالەزات لە لالەزات لەوێندا کوڕەکە بەیانی ڕۆژ بووە وتی کەرسوم خان لەکوێ نانەکەی دانیم کە خێزانەکەشم وتی لێن دەریدان وتی وەڵا من بە شێخ لاهوریم گوتووە دومەیاشێ وتی پرسیاری ئەمە کردی وتی دادەجیان
پیاوەکەی تۆ هیچ یدۆشتینەوە وڵا قوربانی شتێکی لەلانیە و قەشمەری پێکردووی و پێی ڕاگواردی و فشەی پێکردووی بەس پارەی لێ وەرگرتبووی جاژنەکەی من نێدەزانی ئەمن چیم لەلایە. باشە یەک پرسیار باشە پێم بڵێ تۆ لاهور ئەوە با بڵێن ئەم ژنەی تۆ دەست پێشکەری کردووە و ڕقەمەکەی لە هەیە مۆبایلەکەی خۆ توا دەرهێنا و پەیوەندی بە لاهور و کردو بەڵام هەدەفی ئەو ژنەی تۆ چی بووە؟ هەدەفی ئەو ژنەی من وای زانی و پێشتر ئەوە نەبووکامە چوینە سلەیمانی کە دەهاتن لە بەرتیارە هاتنە پێشوازیمان و ڕۆژانە 2 ملیۆنیان لێ سەرف دەکردین و هەموو مارکێت و هەموو شت بەلاش بوو ئەو وای تێکوشی بوو وای زانی بوو وای فکر کرد بۆ ژنە عەقل وای فکر کرد بۆ کە ئەو شتی بۆ دەکەنەوە. باشە هەدەفی چی بۆ پێشەوە شەلان بۆ کردو بۆ خێزانەکەی ئەو بۆ ئێوە هەر هەدەفی ئەو ڤیدیۆانە بووە؟ کە من پێشتر لە لاهور ئەمنی داوەت کرد بۆ سلێمانی لەگەری دانیشتم لە خزمانی لاهور بە پێت وانێ خێزانەکە هیچ پەیوەندیەکی جنسی لەگەڵەوانە هەبێ؟ عەقڵ نایبڕێەوە چونکە خێزانەکەی من سوێن ناشیرە کەواتە بەسەر ئەو شتانەیە بالەوە گەڕێن عەزیزە ئێستا ئەوان بە تۆ ئەڵێن ئەو شتانەمان بۆ بنێرە بالەوە گەڕێن خۆشەویستان ئەزانی چۆنە یەک حەقایقەیە ئێوە لەوە تێبگەن بەڕاستی دەستگای پاراستنەوەوانە زۆر خەتەرن بەڕاست عزیزان ئەگەر قسە لەگەڵ دەستگای پاراستنێکا بکەیت ئەوانە ئەچن دەنگەکەی تۆ ئەقرتێنن کاکە ئێستا ئەو هەموو دەنگێکی منی لەلایە ئەچم دەنگەکانم پارچە پارچەیەکەن و بڕاویەکەنەوە ڕەنگە بیشم کەن بە جاسوس بمکەن بە پیاوە خراپ بمکەن بە نازانم هەر هەموو شتێ یعنی ئینسان بۆ پاراستنی خۆی کۆمەڵە شتێ ئەبێ بیکە ئەبێ تۆ لەم ڕاستیانە تێبگەی لە حەقیقەتە تۆ بزانی ئەم دەستگایانە خەریکی چییە کابرایەک هەستێ بە ئێوە ئەڵێم ڤیدۆ بنێرە هینی سعدی ئەحمەدپیرە لەگەڵ ژنە بەدەیان ڕسمی ژنان بنێرێ بەڕوت و قوتی کە لەگەڵ ئەمانە قسەیان کردووە کە هەر هەمیم لەلایە سێری کە خۆشەویستان باشە دەیان ڕسمی ئاوا بنێرێ تۆ چۆن سیقەی پێ تۆ چۆن سیقەی پێەکەی کاکە چۆن تۆ ئەوێنی قسە لەگەڵ ئەم بەشەرا بکەی پێم بڵێندێ ها چۆن زەحمە نەبێ چۆن تۆ لانیکەم خۆ ناپارێزی کە کەسی ئەمە ئاوا حساب بۆ ژن و بۆ کچیم عالەمە بکات کارەساتە بەڕاستی کاکە یعنی تۆ ئەگەر وریای خۆنەبی پشتت ئەشکێنن ڕسواتەکەن کاکە شەڕێکی زۆر نائەخلاقی لە کوردستانە یەخەی بە ئێمە گرتووە کاکە نازانی چی بکەی ناوی لەگەڵ خوشی خۆتا قسە بکەی کاکی شیرم ئەتەسی کە بەڵایەکە بۆ دروستکەن ئەمە کارەسات دوای ئەوە من تێگەیشتم کە ئەم بەشەرە سەر بە دەستگای پاراستنە و ئیشی مەسەلەی ئافرەت و ئەوانە بووە و هەوڵی داوەکە لە ڕێگەی کەناڵەکانی خۆیەوە ژن بۆ ئەم بەرێ ژن بۆ ئەو بەرێ هەوە بدەن کە ئەمانە ڕسم شتیان لێ بگرن و ڕسوای ئەم خۆی ئەڵێ من زۆرترین فیلمی زەعیم عەلی و نازام کێو ئەوانە هەمووی لەلایە دەدەن کە خۆیان باسیەکە بۆی ئەمانە بدا بە لاهور و دژە ترۆر و ئالەم بابەتانە کێشەکە ئالێرەوەیە تو شەرەفتان ئەمە کارەسات دی عەزیزان پیاوێ پەیدا بێ دەستگای پاراستن بێ لە دوایە ڕاکە بۆ لای لاهور بڵێ من ئەمانەت ئێمێ و ئەوانەت ئێمێ و ئەوانەت ئێمێ ڕاکە بۆ لای شاڵاو بڵێ ئەمە تێمە ئەمە بەڕاستی کارەسات نییە ها ئێستا پیشانتان هەیە خۆشەویستە جا لەو قسانە هەمووی تایە ئەگەر پێویستکات دوایی بڵاویەکەمەوە چونکە مشت بە بەڵگەواڵێم یەکەم جار ئەم کابرایە هەڵ ئەسێ پەیوەندیەکە بە لاهورەوە بە قەولی خۆی بە قسەی خۆی ئەڵێ من گیانم لە خەتەرایە و ژن و مناڵەکەمیان بۆ سلێمانی دەچێ بۆ سلێمانی بۆ لای لاهوری شێرجەنگی لەوێ 3 مانگ بە قەولی خۆی لە سلێمانی ئەبێت ماڵیان بۆ گێ لەگەڵ ژن و مناڵەکەیە ئەی ڕۆژ بووە 1000 دلار بۆ سەرف کراوە بە ئارەزوی خۆیان های لایف ئەمانە ژیاون دوای ئەو 3 مانگە هەڵە سنیێنەوە بۆ تورکیا بە قسەی ئەم کوڕە کە باسی کردو لە دەنگەکە هەیە ئەڵێ کە ژنەکەم لە تورکیا بوو زانوێتی ئەو 3 مانگە خۆش لێ ڕۆشتووە هەستاوە لە ناو مۆبایلەکەی منە ڕقەمەکەی لاهوری دەرهێنا و تەلەفۆنی بۆ کردوەوەی تکی بۆ بڕێ بە سلێمانی بەڵام ئەمە ڕێتی ناچێ بەڕاستی کاکە بەڕاستی ڕێتی ناچێ اینجا یەکشی تیش کە زۆر عەزیەتی منایە خۆشەویستان ئەوەیە هەموو ئەو کەسانە لەگەڵ پارتیەکێتیان هەتا ئەخۆن هەتا ئەلەوەڕێن هەر کاتێکە تیان گیرە یەن بۆ لای ئێمە کاگەڵام ژیان بەخۆیەکی تیوایەکەین دەسای شەڕێکی دزی تاڵانی و تعداکردن لەو عالەمە ئەوەکە بۆیە وەکو خۆی لەو دەنگەیە ئەڵێ کە من هەمووین بۆ ئێوە داننا ئەڵێ 3 مانگ ئێمە لە سلێمانی خۆش گوزەراوە هاتوین بۆ تورکیا لە دوایی ژنەکەم ژمارەکەی من دەرهێناوە تەلەفۆنەکە و تەلەفۆنی بۆ لاهور کردو و لاهوریش هەستاوە ئەم ژنەی بدەتەوە بۆ سلێمانی و ئەلەم بابەتانە بەڵام پرسیارەکان ئەوەیە کە من لێم کردووە تۆ چۆن لە سلێمانیە ژنێک و 3 مناڵ هەڵ ئەسن ئەڕۆنەوە بۆ سلێمانی تۆ ئاگاداری نییە چۆن خەوتووی
ئەڵێ وەڵام من خەوتوو بووم ئاخر خوا ژنێک و سێ مناڵ ئەتوانێت تکت ببڕێت و بڕاست بۆ فڕۆکەخانە و سوای بێت و بچێتەوە بۆ سێمانی تۆ بۆ خۆر خەوتبی ئاگا لێ نەبێ ئەی ببرێشین ئەسلی مەسەلەکە ئەوە نییە ئەسلی مەسەلەکە ئەوەیە کە ئەم ژن و مناڵانە لە دەستی تۆ ڕایان کردووە هەوڵێکی زۆرمە تا دەنگی ژنەکەشم دەستکەوت کە لەم دەنگەیە دیارە ژنەکە لە لاهور ئەپارێتەوە کە لە دەست ئەم کابرای ڕزگاری بکات باش نییە ئەمە دەنگەیە کە گوێشتان لێ بووە بەهەرحاڵ بەڵام مشکلە نییە بۆتاندا ئەنێمەوە بزانێکین ئەماڵەچی شێخە گیان لێت دەپارێمەوە خۆم و منداڵەکانم هەلاتینە لە بەدەستیوی ئەوە 6 مانگەمە لە ڕزالەت داین هەموو قسەکەم پێ دەکە هەموو شتێکی دەکاتێت شتەکان بەس ئەگەر درۆم کرد بە خۆت سرم ببڕە ئامادەمە بە خۆت بمکوژی تەنها لە بە خاتری منداڵەکانم لێت دەپارێمەوە هەرچی ڕاستیە پێت دەڵێم تەنها ڕزگارمانکە لێت دەپارێمەوە لێرەیە ئەو ژنە خۆی داوە ئەکاکا کە ئێستا ژنە مناڵەکانی لە ئەوروپایە بابە ئەو ژنە ئەو پیاوەی ناوێ ئازیزانی خۆشەویستانی من ئەگەر ژنێ مێردەکەی بوێ بەخوا لە تورکیاوە ڕاناکە بۆ سێمانی کاکە ژیان خۆ نەڕفێنراوە ئەم بەشەرە ئەم درۆ دەلەسەیە چی ئەم خەڵکەی کاکاکە کاکە فراندن جیاوازە لە تۆ ئێسا من بڕفێنرێم جیاوازە خۆم تکتێ بگرم و بڕۆمە بۆ سێمانی جیاوازە کاکەژیان شتێکی عجیب نییە هەتا ئینسان بەڵام ئێمە چونکە بۆ نمونە ڕخمان لە لاهورە هەچێ بێڵێن تەواوە ڕخمان لە مەسوول بێ هەچێ بێ دژیەوە بێڵێن تەواوە وەڵا سیاسەت ئەوە ناکرێ بڕاستی بۆیە ژن و مناڵی ئەو کابرایە لە دەست ئەم پیاوە ڕایان کردووە کاکە ئێستا لە ئەوروپان بۆ خۆیان ئەژین نایەنێ ئەم پیاوە بەجێ ببین کاکەجێ اینجا وەکو وتم بەخوا ژنەی مێردەکەی بوێ ناشێ بەدزیەوە بەجێ بێڵێت و لە مۆبایل ژمارە دەربێنێ و بڕوات تکت ببڕێت و پیاەکی لاهوری هەر کەسێ بێتکتی بۆ بڕێت و بڕاتەوە بۆ کوردستان و ئەوە هەر یعنی هەر قسەکەی خۆت ئەیسلمێنێ کە ئەم ژن و مناڵە نەڕفێنراون خۆیان ڕۆژ هەتا قسەکەی تۆش ڕاست بێ ڕقەمەکەشی دەتۆ دزی بێ تکتیشیان بۆ بڕی بێ خۆی ڕۆشتووە کاکەجیان خۆی ڕۆشتەوە بۆ کوردستان چاوە ڕاستەکەی من چی داخی بەسەر فراندن و بێن و بەرەو ئالەم بابەتانەوە هەیە کاکەجیان ئەی بە بەڕاست اینجا وڵی پیاوە بێ ژنەکەی سێ مناڵەکەی هەسن بڕۆن بەدزیەوە بڕۆن و بەجێ بێڵن بەخوا بە حاتێ باسیشیان ناکە کاکە چاوێن دەناکە مادەم خۆیان ئەڕۆ خۆڕۆژە کەفی خۆیت بۆیە ئەمە کۆمەڵی وێنەی ئەم برادەرەیە تاوان ئێستا وای لێ هاتووە هەرچێ گەڵێ تاوان هەچی چات هەیە من لەلام هەیە ئەو چاتانی فڵان و فیسار و ئالەم بابەتانە و مەسولانەیەکی و پارتی ئەلەم بەڵام بەڕاستی من ناکەم بەسەر ئەو شتانەوە نییە ئەوانە تااقەتی بڵاوکردنی ئەو مۆزوعانم نییە لاقەدا بەڵام من تەنها نەسیحەتێکم بۆ سعدی پیرۆ بوو ئەمانە هەیە ئێوە تەمەنێکتان هەیە چاوەڕاستەکەی من تۆزی ئاگاتان لە خۆتان بێ کاکە لە مەسەلەی کامێراکردنەوە و لە مەسەلەی قسەکردن ئاگاتان لە خۆتان بێ هەمووتان بەڕاستی لێرەوە بۆ هەموو پیاوشنەکان ئەو نەسیحەتەم هەیە بەڕاستی ئاگاتان لە خۆتان بێ زمانێکی سەخیف کەوتوین کاکە سیقە و متمانە نەماوە خۆشەویستان ئاگاتان لە خۆتان بێ چاوەڕاستەکەی ئاگاتان لە خۆتان بێ بەڕاستی وەڵی برا متمانە بێش کەسێ نەماوە بێشی منۆ ڤیدیوانێنی هاد و ئەوانشی کە ئێشتا ئەوان بڵانێکدا هەمووی لای من هەیە بەڵام ناشمە ئەوشتانە ئەوانە بڵاوکەمەوە مشکلی من نییە خەڵک چێکە یاشی ناکە ئەمە ئەو خانمەیە لەگەڵ کەریم سنجاریە بەڕێزم ئەوە هاوسەرەکەیەتی کە ڕێزم بۆی هەیە لەوێیە ئەمە هەر خۆیەتی نازانم لەگەڵ چیایە بەڕاستی ئەمەش لەگەڵ ئەو کابرایە من هەر نازانم چیە پارتی ئەمەش لەگەڵ بابەکە زێباریایە کە بەشی یەک کەباب گۆشت بە بابەکە زێباری سەری کە داماوە توخوا وەڵی زەلامی سەردەمی نیاندەرتالە سەری بابەکە زێباریکن کاک هێرە بخ ئەمەش لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترایە لە بارگای پارتی و مارتی بەڕاستی مەلامستۆ و ئەلەم بابەتانەوە بۆ خۆی داینشۆ لەگەڵ یانە بە کراسێکی زێردەوە ئەمەش لە پشتی مەسعود بازانی و ئەوانەوە بۆ خۆی پیاساکە بیبینن ئەها لە پشتی مەسعود و ئەوە نازانم کەماکرد و چیە نازانم ئەوانە چیان لە پشتی ڕاوەستاون ئەیبینن کە لە پشتیانەوەیە ئەمەش پێم وایە ئەمەیان تۆزێک پاکترە ئەگەر سێیان بکەن بۆ خۆتان ئەیبینن بەڕاستی کە لە پشتیەوە لە پشت مەسعود بازانیەوە بۆ لەسەر فەشی سوور و ئەڕۆن ئەلەم بابەتانە لە هەمووی ناخۆشتر بەڕاستی ئەو ڕسمە کە زۆر ئازاری من نییە عەزیزان بەڕاستی زۆر ئازاری من نییە من نازانم چۆن کەم کە دەموچاوی ئەو کوڕە دیار نەبێ بەڕاستی ئەها خۆشەویستان سەیریکەن
من بەداخەوەم بەڕاستی زۆ بەداخەوەم کە ئەو کۆمەڵگای ئێمە بەو شکڵ و بێمانەیە سەخیف بووە حەقیقەتە بەڕاستی بەداخەوە باشە بەڕاستی بەداخەوەم زەلامێکی پاراستن هەسێ خەڵک ئاوا تەعزیب بکە لە ماڵێکە ڕوت و قوتی بکاتەوە سوکایەتی پێ بکە ئیهانەی پێ بکە ئێستا بێت بڵێ وەڵام من زوڵمم لێکراوە ها یعنی بەیانی مەسول بازانی هەسێ لە کێشەی بێتە پێشەوە ئێمە بڵێن وڵات خوا گوناحە تعدا نەماوە لەو عالەمەی نەکەن ئەمانە کاکی جێن ها کەساتە بەڕاستی ئەی هاوە بەڕاستی ئەمانە هەمی کارەساتە لەو کۆمەڵگای ئێمە خۆشەویستن ئەم بەشەرە خۆی هەتا پێی کراوە لە پاراستنە ژنی بۆ ئەم پیا کردووە ژنی بۆ ئەو هێناوە ڕسمی ئەمی گرتووە ڤیدۆی ئەمی گرتووە بڵاوی کردوتەوە یاوێتی بەم قەولی بە خەڵکا قەولی بەمەداوە ئێکاکە ئاوا نابێ بلاشینم ئەی هاوار بۆچی واکەنەوە کاک ها کۆمەڵە ژن و کشیان لە ئێرانەوە هێناوە ئەمانە بە پارە دای ئەنێن بە ئارەزوی خۆیان ئێنێن بۆ یەکتر بۆ ڕسم گرتن و بۆ ئەم کارەساتانە بەڕاستی باشە دەی باشە ئەگەر من لە 6 حومانی بەر لە ئێستا ئەم شتانم بڵاو کردایەتەوە ئێوەتان و چی شەڕەکە من بم کردایە شەڕ لەسەر پاراستنیە بکەم وەڵای نایکەم بۆچی بیکەم ها پێیجی نووسەر تۆ ئەگەر پاراستن و پارتینی بۆچی ئەو شە قۆڕانەکەی کاکی جێن ها لە پێناوی چیە ئێوە و کاراناکەن بۆچی ئێوە ئاوا ئابڕووی خەڵگە من لە حەقیقەتە بۆچی هەموو ڕاستیەکان بە منە ئەوە پاراستن و دەستگای زانیاری و دەستگا سەخیفەکانی باشووری کوردستانە کە دائەنیشن ئیش و کاریان تەنها ئیشکردنی ئەخلاقی لەسەر خەڵک لە ناوێکێتیا کەمین بۆ یەکتر دانێن لە ناو پارت وەڵڵا عەزیزان زەلام نییە لە ناو پارتی بنەماڵی بازانیە مەلەفی نەبێت باشە زەلامیان نییە پاراستن هەمووی مەلەفی بۆ داناون کاکیژە بەس بۆی بێدەنگیان کرد ها هو كاكا نابي براك بويا اما موضوعيك او بيجي نوسلو اوانا كاكا ملفيكي نهيني ملفي نهيني شبابه والله نخشش ما هجمان من همم لله هل بيزم ناتو براسي براي كمو اگر يسا اي وقصه نكدا بخوا من باسي ام موضوع هل بحاتي ناكت باباش بيزان هل باسم ناكل اصلا من هل بيزم نابي لو شانب كمو كاكي جان براسي بيزم ناي خۆشەویستان هەموو ئەو شتانێک کە لەو مۆبایلایە ئەو کوڕە خۆی بۆی نردوون کاکیجان خەیاڵتان بۆی شوێنە نەچێت هەمووی ئەو کوڕە خۆی نردوێتی بۆ من کە من بڕۆم لە سۆشیال میدیایە وەکو ئەو پەیجەی نووسەر بێم ئەمە بکەم بە مەلەفێک و بڵاوی کەمەوە شەڕی بۆ بکەم منش خۆنێک گیر نیم بکەمە ئەو داوانی پاراستنەوە بەڕاستی تێی کاکە من ئەو نەگیر نیم لە حەقیقەتە من مناڵ نیم بەڕاستی من تەجروبەی دنیام هەیە کاکە من ناڕۆم ببم بە سوورەی بەرلەشکر و دابریشم شەڕ بۆ پاراستنیە بکەم کە هەزار یەک بێحرمەتی بە عالەم کردووە خەڵکی ڕوت کردوتەوە شەقی لە خەڵک گاوە سوکاتی بە عالەم کردووە پیاوی مەسعود بازانی بووە پیاوی مەسعود بازانی بووە من نایکەم بەڕاستی کە من نایکەم هەش دانە مانگە لە شەشەوە هەتا هەش مانگە من هەموو ئەو شەرم لەلا هەیە کە ئەو کوڕە خۆی هەر هەمووی بۆ نردووم هەتا ئێستا نەمێشتۆ یەک زەلام بیبینێ بەوانەی سعدی پیرەوە بەوانەی نازام سادق محەممەد سادق ئەحمەدە کێیە بەوانەی نیهاد بازانیەوە من هەر پێم عیبە بەڕاستی ئەو شتانە باس بکەم کاکە بەڕاستی من پێم عیبە کاکچ یعنی ئینسان نابێ خۆشەویستان کاکە با من ڕقم لە لاهورە بنمونە من ڕقم لە مەسعود بازانیە کاکە بەڵام من نابێت دابنیشم پەلاماری ئەخلاقی مەسعود بازانی بدەم من رقم لە هینە لە نێشی لەوان بازانیە بابە نابێ من پەلاماری ژنەکەی بدەم و بشم خەریکی مەسائلی ئالەم بابەتانی بم عیبە کاکچ عیبە کاکە بۆیە کەس نەڵێ وەڵا ئەو مەلەفەی کە لە هینا بڵاو بۆتەوە تازە نییە و کۆنە هەر هەمیم لەلایە برای من تێگەی هەمیم لەلا هەیە کورە گوێن بە من مێن کاکە بەخوا ئەوەی گوێن بە منەیە هەمووی سیخوڕی پاراستنە هەمووی سیخوڕی پارتیە باباش ئەو ڕاستی بزانین تێگەی ئەزانن کە دەرپێکەدا گۆتە خوارەوە مەلەفەکەتان بڵاو بۆتەوە ڕسوا کراون و تەواو و ئابێ دەستی بشۆ ئیتر مێشمانکەن بە فڵان و فیسار و ئالەم بابەتانە بەخوا من بەیانی شتێکی ئەخلاقی لەسەر مەسعود بازانی بێ بڵاوی کردەوە من دژم بەڕاستی قەیچەکە تۆ باشی ژنەکە بکە مەلەفەکە باس کردایە بەڵام بۆ دەنگی سعدی پیرە بڵاوەکەی تۆ کاک بۆ بڵاوەکەی تۆ بۆ دەنگی نیهاد بازانی بڵاوەکەی تۆ کاکیشین تۆ قچی ها نیهاد بازانی کشێکا قساکە تۆ علاقەشێ بەسەریەوە زەحمەت لێ بکاک
دەی پێم بڵێ بزانم تۆ چی تۆی لاقۆ چیە کاکە ها ئەخە تۆزی ئەخلاق خۆشە کاکە من بەیان دەگەژنە کاک قساکەم کاکە تۆ بۆ دەگەی من بڵاو کردو تۆی لاقۆ چیە کاکە ها تۆ حەزەژن ناکەی سێکس ناکەی پەیوەندی ناکەی درۆست نیە ئێوە سێ بەشی کوت کەرگیەیە کاکە ئێستا بۆ هەمووی لە من بۆ مامۆسای ئەخلاق ها کاکی گیان بۆ ها کاکی شیرم والله لە کووردا بەس ئارام ئەحمەدی سەر بەخۆ یەک کەسیتیان نییە بەس ئارام ئەحمەد سەر بەخۆیە من دەستگا ئەمنیەکانش ئەم شەو ڕسوا کرد لێرە شەو دووبارەی پیانەکەمەوە بە دژێترۆر ئەڵێم بە دەستگای ئاسایش ئەڵێم بە دەستگای زانیاری ئەڵێم بە دەستگای پاراستن ئەڵێم شەرمە بۆ ئێوە بەڕاستی ببن بە دەستگایەک خزمەتی گەل و نیشیمانەکەتان کەن ئەی بە ئێوە دانیشن کۆمەڵی خەڵکتان داناوە وەکو ئەم برادەرە هەڵئەسێ بە ڤیدیۆ ڕسمی خەڵکەگرن و لە ئوتێلا کامێرە دائەنێن و ئەچن فڵانەژن ئەنێرن بۆ فڵانە کەسی یەکێتی یا فڵانە کەسی پاتی بەڕاستی ئەمە ئەی بە کاکە بۆ شکاندنی یەکتر ئەم عادەتە قۆڕە تەرکن کاکیشە ئەمە عیبە ئەمە شەرمە کاکە وەڵی هەمووتان ئیکرد کەس پێ ناخۆش نەبێت بەخوا دژێترۆر ئیکە بەخوا زانیاری ئیکە بەخوا پاراستن ئیکە بەخوا ئاسایش ئیکە بە شەرەفم هەرچی دەستگای ئەو کوردستانە هەیە هەر هەمووی ئیش و کاری تەنها ئەوەیە خەریکی شکاندنی ملی یەکترین بە ئافرەت بە سێکس بە ڕەسمگرتن بە ڤیدۆگرتن ئەمە عیبە کاکەشە تەرکیکەن چاوەکە تەرکیکەن شەڕێکی باڵا بکەن شەڕێکی ئەخلاقی بەرزکەن کاکە پێویست ناکە ئاوا بکەن و ئەو مەلەفەیش وەکو وتم بۆ من هیچ قیمەتێکی نییە چونکە ئەوان ئەوەشی کە ئێستا ئەڵێن بەشی دوو سێ بڵاوەکەینەوە بەخوا هەمووی لای من هەیە من قەتش بڵاوی ناکەم بەڕاستی بەخوا لە سێ چوار ڤیدۆ هیچ عادی پیرەم لەلا هەیە بەخوا پێم عیبە هەر گوێشی لێ بگرم لە ڕاستیە ئەم چییە کاکە ژیان کابرا ژیانی شخصی خۆیتی مشکلەی من نییە پێشی شەرمەزاری بۆ ئەو ژنەیە ئەوە ڕیکۆرد کردووە شەرمەزاریە بۆ ئەو پیاوەی ئەوە بڵاوەکاتەوە کاکە ژیان شەرمەزاری و ڕسوایی بۆ ئەو ئینسانەی هەڵ ئەسێ ئەچێ هێڵی سووری ژیانی ئینسانەکان خصوصی ئینسانەکان ئەچێ ئەی خاتە ژێر پێەوە نایپارێزێ و ئەچێ ئەلانێکە ئەمە عیبە کاکە ئەمە عیب وەڵی من ئەم شەو بۆیە ئەو لایڤم کردەوە بۆی بە هەمووتان بڵێم کە سەرلەبەری ئەو شتانە شتی نائەخلاقیە و قسەی قۆڕە و ئەمە بە دەرەجەی یەکەمیش تەلەفۆنشتم بۆ مەکەن بە دەرەجەی یەکەم دەستگای دژەترۆر و دەستگای زانیاری و پاراستن لەسەر ئەمانەکانەکەن ئەمە عیبە کاکە بە تایبەتی دەستگای پاراستن مێژوێکی لەوە هەیە ماڵتان ئاوا بهین ئەڵێ چی لە ساڵی 79 لە کتێبەکەی چیایەت خوا ئەوەی پارتی کە لە هەولێر ترۆر کرا هین لە هەولێر کابراایەکە بوو ترۆر کرا ئەوەی یاریگایەکە بە ناویەتی لە هەولێرە ناوەکەی بینەمەوە حیفا بۆ بنووسن ناوەکەی بەڕێزان ناوەکەیم بۆ بنووسن فرانسۆ حەریری عەفو فرانسۆ حەریری ئەڵێ لە نووسینێکا بەچاو کەوتۆ ئەڵێ هەموو ئەو تەلەبانەی ئەو گەنجانەی کە لە ساڵی 1970کانە ئێمەی پارتی لە ڕێگەی تارانەوە ئەمان نادن بۆ ئەوروپای شەرقی بۆ خوێندن لەگەڵ هەموویان سێکسمانە کرد و ڤیدۆمان لێگرت بۆ ئەوەی وەکو بەڵگە لامان بێ کە چوونە ئەوروپا هەر لەگەڵ ئێمە ئیشمان بۆ بکەن توخوا ئەمە دەستگای پاراستنە عەزیزان یان مەلهایە ها یان جابخانەکانی بەڵێ فرانسۆ حەریری یان جابخانەکانی هۆڵەندایە تۆ بێ گەنج لە تارانە سێکسی لەگەڵاکەی اینجا بینێری بۆ ئەوروپا بۆ ئەوەی کە هەر لەگەڵ خۆتا بێت ئەی هاوار کاکە زۆر عیبە بەڕاستی زۆر عیبە یعنی جا خۆشەویستان یەکێتی و پارتیش بە بەرنامە ئەم شتانەکەن ئەها ئێمە مەشغوڵەکەن بەم شتە قۆڕانەوە ها بۆ ئاگاداریتان بۆ ئەوەی کە خەڵک بیری لای دزی و پارە خواردن و جەردەی و ڕۆژئاوای کوردستان و ئەو هەموو نەکبەتیە کە ڕێگەی بەکە یەخی بە خەڵکی کوردستان گرتووە بۆ ئەوەی کە خەڵک بە هیچ جۆرێ نەیپەژێ سەر ئەمانە بەس بیر لە هین کاتەوە ئالەم شتە قۆڕانە بەڕاستی یعنی خەڵکیان مەشغوڵ کردووە بۆ ئەمە هەمووی بەرنامەی پاراستنە بۆ شازایتان هەمووی بەرنامەی پاراستنە بۆ ئاگاداریتان یەکش نییە بەرنامەی پاراستن دەبێت چیش ئەکا هەمووشی لە منتەقەی سێبانەیەکە من تەحەداکەم ئەو دوو پەکەکەی کە لە هین شەید کران لەسەری گۆیژە ئەوەی کە GPS یان بۆ دانابوون لە جلوبەرگا بوو بێ لە جانتان چێوە بۆیان دانابوون بۆیە تەیارە ڕۆژێسەر لە گۆژە لێیان ئەگەر ئەم دوو کەسە لە گۆیژە ئەویان پێوە نەبوو بێ ئەم تیارێ ناشی یەکسەر لەو دوو کەسە بە کە گۆژە پڕە لە خەڵک باشە بەخوا ئیشی پاراستنە باشە ئامان جوژنەکەی مناڵەکەی کە لەوێ کوژان بڕواتە لەبێ مەسەلەی پاراستن ئاواشەکەی تێگا بەسەریەکە بۆی کە خەڵک ئەساسەکەی بیرچێتەوە لە زیانشی ڕوویاوە ئەم مەوزوعیش کە ئێستا بڵاو بۆتەوە لەو هینەیە لەو پەیجی نووسەر و ئالەم بابەتانەیە باوەڕ کە هەر ئیشی پاراستنی باتی ئیش هیچ کەسێکی تر نییە کاکەشی پاراستن ئەم کارانە ناکە
بۆی هەمومان مەشغوڵ بین بەم شتە قۆڕانەوە یەکی حەزی لە کێ کرد دەستی خۆش بێ کاکە جا بۆ نەیەکە قابلشی بێشی دێگەی هەمووی ئیشی پاراستنە هەمووی ئیشی پارتیە بەڕاستی ئیتر لێرەیشە کۆمەڵی خەڵکی داما و گەمژە کە ڕقیشی لە پارتی بەڵام بکەتە ناو داواکەوە یاری پێکەن وەکو من ئەگە فرای خۆم نەکەوتمایە منیش بە ناو ئەو داوە ئێستا دانیشتم و ئەگەوتمە خزمەتی پارتی غێرەمە باش من ئیتر لەسەر ئەوە نا ئەگەر کەسێ بێتە دەنگ لەسەر ئەو مۆزوعانە تەواوی ئەو چاتانە تەواوی ئەو ڤیددیوانە تەواوی ئەو ڕسمانە بڵاو ئەەکەمەوە کەس نەڕێ ئارام مەحمەوە ڕاست ناکەیت و ئارام مەحمە ئەو ئالم بابەتانە چرکەتان لێوە بێ سەر لەبەری بڵاوەکەمەوە ڕاستی سەر لەبەری دوایی کەس گلەی لە ئارام مەحمەدەکە سەر لەبەری بڵاوەکەمەوە چونکە بۆی هەموو خەڵک بزانێت کە پاراستنی پارتی خەریکی چی بێتە بێتیەکە لە کوردستانە بەڕاستی باش کە دەستگای زانیاری و ئەمانە خەریکی چی بێتە بێتیەکەن لە کوردستانە چۆن ئیش و کەلەنتەرها بووە بەوە بڕۆ قسە لەگەڵ فڵانە کەسا بکە بەش شتێکی لەگەڵاکە ڕسمێکی لەگەڵا بگی یا دانکە ڕێکۆرد کە باسی سێکس کات و ئەلم بابەتانە دانکە ڕێکۆرد کە و بهێنە بۆیان بۆی پێ بشکێنن جات خوا مەشار مەزاری نییە کاکە ئەی هاوار ئەبێ لە کەشتێکا قسە بکەی بڵێ مامە گیان چۆنی بە قوربانێ من باشیش کرد نەتوانێت قسەیەکی پێ بڵێ کە تۆ جێگرین بێت ئەبێ وا قسەی وەکو وەحشی و حەیوان و شت ئەبێ هەر وا قسە لەگەڵ ژنێکا بکەی نەوەکو دانکە ڕێکۆرد کە یان ژنێک نارێت لەگەڵ پیاوێکا قسە بکە بە نمونە یا پیاوەکە دانکە ڕێکۆرد کات و ئەلم بابەتە ناکرێت ئیتر من والله خەڵا من ڕقم لە پارتیە و ڕقیشم لە یەکێتیە من ڕاستە ڕۆم بەڕاستی چونکە ئەو دوو حیزبە ماڵی ئێمان وێران کردووە کاکیشە پارتی و یەکێتی دوو حیزب بوون 30 ساڵە بوون بە بەڵا بۆ گیانی ئێمە کاک پارتی و یەکێتی ژیانی ئێمەی وێران کردووە پارتی و یەکێتی هەچی سامانی ئێمە هەیە دزیەنە کاکیشە ئایلەوە ئەی بۆ ڕقم لیان نەبێ ئەرە وەڵا ڕقم لێتانە کاک ڕقم لە پارتی ڕقیشم لە یەکێتی پێویست ناکە خۆمە ئەمە حقەتە کاک ئێوە مافیان و دزن و جەردەن و پیاوکوژن و فلیم بۆ خەڵک دروستەکەن و دانیشن ڕسم ژن بۆ خەڵگەنێرن و پیاو بۆ خەڵگەنێرن و ئیش و کەتەن بەس ئەوەیە کەواتە ئەرە وەڵا ڕقم لێتانە کاکیشە بەڵام ئەگەر پارتی بە ئەخلاق بێچێتی بە ئەخلاق وەڵا بکاکە ڕقم لە کەس نییە من بۆچی ڕقم لێتی کاکە ئەوە بەڵام ئێوە بۆ گیانی میلەتی ئێمە ئێوە سەرەتان کاک پارتی وێچێتی ئایدزن سەرەتان بەڕاستی کاک بەسەر چاو کاکە نازانم چێ گامەتە هەن بۆ یەکێتی پارتی ئێمە هەر بوو خۆر بوون ئەوتە هێن مشکلە نیە کاکە ئێمە هەری خۆن ئێمە فەقیر و داماوەکانی کوردستان لە نوای 30 ساڵە ئێمە هەر خەریکی گوخواردن بووین و یەکێتی و پارتی و سەرانی ئەوانە هەر خەریکی ژیانی شاهانە و پارە و ڤێلا و ئافرەت و خواردنەوە بوون بە قوربان گۆکە بۆ ئێمە و دوور لە ڕووی ئێوە ئەوی کەشی خۆشەکەشی بۆ ئێوە مشکلە نییە نەوەڵا من هەموو تەمەنم بۆ کو سەرف کردو چۆن ڕقم لە گەلەکەی خۆمە بێ ئەوەی کە ڕقی لە گەلەکەی خۆی بێ ئەوە هەر ئابڕوشی نییە بەڕاستی بۆیە من ئیتر قسەوشن ناکەم هاتمە خاڵی کۆتایی ئەوە حەقیقەتەکانە هیچ ئەو مەلەفانە تازە نین چی تیژ بڵاو بێتەوە هیچ کێشەیەک لە ئارادانیە دەنگی میژەلا ئەو کوڕێ بڵاوی کاتەوە من سێتا بەڕاستی هەوڵما دیفاعی لێ بکەم لەو کوڕە وەمزانی ڕاستەکان نەمزانی ئەم بەڵایە خۆی پاراستنەوە خۆی خەریکی ئەو شتانە بووە هەر خۆی خەریکی ئافرەت و نازام تەعدا لە خەڵک و ئالەم بابەتانە بووە وەڵڵای عەزیزان نوری ئەو چاوانەی من 1 سەعات پارتی بوو بێ تەعدای لە خەڵک کرد بێ 1 ملیۆن شەقی کەڵن بە خەیاڵمانایەت باش ئەو ڕاستی بزان بەسەر و بە ویژدانم هەر کەسێک لەگەڵ یەکێتیا بوو بێ بۆ نمونە ئێڵێم لەگەڵ یەکێتیا بوو بێ تەعدای لە خەڵک کرد بێ دزی کرد بێ ئەمەی کرد بێ 1 ملیۆن شەقی کەڵن بە خەیاڵمانایە دیفاعیشی لێ ناکەم بەڕاستی بە هیچ جۆرێکا من دیفاع لە هیچ پارتی یەکێتیەک ناکەم 1 ڕۆژێکی پارتی بە تەعدایان لە خەڵک کرد بێ دزیان کرد بێ تاوانیان کرد بێ خەڵکیان سوکاتیان بە خەڵک کرد بێ من دیفاعیان لێ ناکەم کاکەجان بە هیچ جۆرێک دیفاعیان لێ ناکەم کێش دیفاعیان لێکە کەیفی خۆیەتی و تەواو ئەرەوەڵا وەڵای جوێنی خۆتان بن خۆتان لەگەڵ و شەوتان خۆش و ئەوە کولی قسەکانی من و پەیامەکانم پێم وایە زۆر باش گەیشتووە خواتان لەگەڵ عەزیزان بخير بن عشرة هموتان بخير بن سرچا يارا محماتن چۆنن باشش کرد دەنگ و باستان چۆنە خەبەراتان ئەوە چییە ماوەیە گەگە قسە و شت نەکەم هەر لە خۆ بیرتان نەکەم ئەوە نییە حەزەکەم بێم بۆ لاتان حەزەکەم قسە بکەم
ئەوە نییە ئیتر بووین بەهین بووین بە چۆنەڵێیت بە دوو شتی تەواوکەری یەکتری لە حەقیقەتە حرمەتم بۆتان هەیە لە هەشەنشی دنیا هەن ڕێزم بۆتان هەیە هیوادارم ئەم شش بتوانین لەسەر کەیسێک کۆمەڵی قسە و باسکەین و بە سوودی گشتی کۆتایی پێبێت وا چوزانم میتر پەیامەکانی خۆم بگەێنم بۆ ئێوەی خۆشەویست و ئێوەی عەزیز هەمووتان بەخێر بێن کچان و کوڕان ژنان و پیاوان سەرچاوی ئارا مەحمەداتن حرمەتێکی ئێزگار زۆرم بۆ هەموو لە یەکتان هەیە مردن و سەر شۆڕی بۆ بنەماڵی بازانی ئەوەی تر ئاوایە لەگەڵ ئەردۆغان و چوزانم دوژمنانی کوردی تر هەست کە دوژمنی ئەو نەتەوە و گەلە داماوەیە هیوادارم خۆ پێغەمبەر ڕسوا و تڕۆیکە ئەرەوەڵا بەخێر بێن سەر چاو بە هەموو بەڕێزان و خۆشەویستان کۆ ببنەوە ئەچینە ناو قسە و باسەکان و هیوادارم کە بتوانین شتێ بڵێن بەڵێ جلی کوردیم لەبەرایە ئەڵەی سەرک عەشێت و شتم جا تۆ سێرم کە خاڵە باوەڕ کە ئەزانی چۆنە هەر ئەیتەزێنێ ئەرەوەڵا ئەوە قاتێکی ڕەشە لە کوردستانەوە بە هەدی بۆیان نردوون ماڵیان ئاوا بێ و دەستیان خۆش بێ ئەیتر هەر بۆ لایف جارێکە لە بینە خۆ جلی کوردی لەبەر ناکەم بەڕاستی چونکە من بە پێچەوانی زۆر کە تۆ جلی کوردیم پێ جوان نییە سەرکەوتوو بن بەخێر بێن سەرچاو یەکەیەکە ئەتان بینم پێویست ناکەن ناوی هەمووتان بەرم بەڵام هەمووتان خۆشەویستی منن عەزیزان سەرچاوی من هاتن ئەم شەو کۆمەڵی قسە و باسەکەین بەڕاستی لەسەر کەیسێک کە ماوەیەکە بڵاو بۆتەوە و پێتان دەڵێم کە من بۆچی دەخالت لەو مۆزوعاکەم سەرەتا بە ئێمە لە یەکتر تێبگەین بەڕاستی دوور بین لە مەسەلەی بڕق و قین و نەفرەت و ئەلەم بابەتانە چونکە تۆ ئەگەر بتوانی بۆ ماوەیەک یا بۆ فەتەیە کۆمەڵی خەڵک هەڵخەڵەتێنی بەڵام دوجار حەقیقەتەکان بۆ خەڵک دەرەکەوێ لە ڕاستیە حەقیقەتەکان بۆ خەڵک دەرەکەوێ و خەڵک ئەزانێ ڕاستیەکان لەکوێوە سەرچاوی گرتووە و درۆزنی ژوەک و ئەڵێن تەنها ڕوڕەشی بۆ مێنێتەوە نەک شتێکی تری بۆ مێنێتەوە سەرەتا ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم هەر کە دوێنێ لە دەوری سەعات حەوت و ئەوانەیە من ئاگاداریم بڵاو کردەوە کە بەنیازم لایڤێ بکەم کە پەیجەکەی بە ناوی نووسەر کە ئەو پەیجە بە تەواوی مانا کار بۆ پارتی بۆ پاراستنی پارتیەکە هەرکە زانیان من ئاگاداریم بڵاو کردوتەوە و ئەمەوێ لایڤێ بکەم یەکسەر دەستیان کرد بە بڵاوکردنەوەی هەندی حەقیقەت لە حەقیقەتە یعنی 6-7 سەعات دوای ئەوە ڕەنگە بێ بە 1 و 2 شەو ئەوانە خێرا کۆمەڵێشیان بڵاو کردەوە لە هەمان هینە لە هەمان بابڵین پەیجە ئەمەی کە بڵاو بووەوە ئەتوانم بڵێم کە کۆمەڵی حەقایق بوو کە پێچەوانەی بەشی یەکەمی قسە و باسەکانی ئەوان کە باسییان لەسەر ژنی ئەو گزرارا کرد کە گویا ڕفێنراوە لەگە مناڵەکانی ئەو لای لاهوری شێخ جەنگی و فڵانە فیسار و ئەوانە هەموو ئەوانیان بە درۆخستەوە طبعاً لە دوێنێەوە کە منەوە ئاگادارم بڵاو کردە ئەوانە تووشی مەلەت بوون یان تووشی نۆعێک لە هیستریا بوون بەڕاستی چونکە ئەوان ئەیانزانی کە ڕاستیەکان لای منە بۆ یەکە تەنها 6-7 سەعات دوای ئەوەی کە من ئەو ئاگادارم بڵاو کردەوە ئەوان بەس بۆ ئەوەی بە خەڵک بڵێن بە ئەو شتانە هەیە و ئەوە تا لای ئێمەشەیە و ئەمانە ناڕاستە و ئالەم بابەتانە ئەوانیان بڵاو کردەوە بێئاگا لەوەی کە ئەوان بەم قسە و باسانیان کەیسی یەکەمیان پوچەڵ و بێماناکەنەوە عەزیزان خۆشەویستان پاراستنی پارتی و بنەماڵەی بازانی نەوعەکارێکەکەن کە بەڕاستی هەرچی خڵتەی ساواک و ئیتڵاعات و میتی تورکی و مخابراتی عێراقی هەیە بەڕاستی پێی پێ نابە یعنی پیان عیبە دیکەن بەڕاستی بۆیە لە ژێر فشاری منە لە ژێر ئەو قسە و باسانەی کە من ئەم شەو ئەیکەم یەکسەرە هاتن ئەوانیان بڵاو کردەوە و ماوەیە لایەن بردایان نایە و ئالەم بابەتانە حەزەکەم ئەو ڕاستیە بزانن هەموو ئەو شتانەی کە بڵاو کراوەتەوە هیچ نهێنێشی تیانە لەواقع هیچ زیاتر لە 6 مانگ هەتا 7 مانگە ئەمانە لە لای ئارا مەحمەد هەیە و ئەوەتە لەناو ئەم مۆبایلەی منە دانراون من لێرەوە لە دوێنێشەوە یاریەکەم لە جەماعەتی پارتی و پاراستن تێکدا واتە ڕیسەکەم لێکردنەوە بەخوری ئەوان ئەیانزانی کە من ئەم شەو بەڕەکەی شێرپیان ڕاکێشم و ڕاستیەکان بە خەڵک ئەڵێم و یەک شت نییە لەو کەیسەیە ئەوەیشی کە هێشتا ئەوان بڵاویان نەکردوتەوە یەک شت نییە کە لای من نەبێت چونکە بەرلەوە ئەو شتانە بەدەستی من گەیشتووە بە حەقیقەت لەلای من بووە بە من وتراوە کە ئێشی لەسەرکەم و بە من وتراوە کە بە خەڵک بڵێم و هەموو ئەمانە بە من وتراوە بەڕاستی بەڵام ئەوان هاتن بەمەی کە بڵاویان کردەوە لە ژێر فشاری منە بەڕاستی ئەوەی دووهەمی خوان پوچەڵ کردەوە و ئەتوانم بەمانایە بڵێم پاراستن یاریەکەی بە تەواوی مانە دۆڕاندووە
لەوەی دووهەما کە دوێشەو لەژێر ئەف شارا بڵاویان کردەوە دەنگی ژنەکەیشیان داناوە کە من بۆتان دانێم نەکەر نەڕفێنراوە بەڵکو لە لاهور ئەپارێتەوە کە بەشکم بەدەستی ئەو پیاوە ڕزگاری بکات. جا ئێوە تێبگەن مناڵەوتکەکانی دەوری پارتی کە یەک وتاریان نییە کە یەک بەحسیان نییە چۆن بە ناوی میدیاکارەوە مشتێ پارەی خێڕی وەرەگرن و فڕیشیان نە بە دنیای سیاسەتەوە هەیە نە بە دنیای فکرەوە هەیە نە بە دنیای معریفەیشەوە هەیە. پاشانیش هاتنە سەر خەت و وتیان وەڵی پێیجەکەمان دەستی بەسەرا گیراوە ئەوە هاکراوە و ئێمە وامان لێ هاتووە ئاگامان لەم قەزیانیە و کۆمەڵە فڕۆفیشاڵی کاری مناڵانە و ئالەم بابەتانە سیرەکە لەوایە هەر لە دوای ئەمەیشەوە هەر خۆیان ئاگاداریەکان لە هەمان پێیجیشان بڵاوەکەنەوە واتە بەدەست خۆیانەوەیە ئیتر من لەمە تێناگەم بەڕاستی چۆن توانرا لێتان پسەندێ ئەم پەیجە چۆن توانرا بەدەستی بهێننەوە ئەمیشمان بەڕاستی دەوە تێگەیشتون هاکو ماکووانە چۆنە فەیسبوک گەر پێیجێ بێ ئەیسوتێنێ ئەگەر نێوێ هاکو ماکووانە قسەی قۆڕە لە حقەتە تەنها ئەوەیە ئەدمینێکتان هەبێت توانێت ئەدمینەکە خۆی بفرۆشێ بۆ نمونە یا پێیجەکە بەرێ بۆ خۆی یا بۆ ماوەیەک بەکاری بێنێ کۆدەکەی بابە بە کەسێک توانێت بەلام بەدەر بەڕاستی شتێکی تر نییە. لەسەر و هەموو ئەمانەوە کە وەکو بڵقێک ئەمانە تەقی لە دوێنێوە کە ئەو ئاگاداریان بڵاو کردوتەوە یەکەیەکە پاراستن و پارتیەکان دەرکەوتون جا هەیانە چۆنی سەرۆک وازانە من مناوم کاک ئارامی عەزیز چۆنی بە قوربان وەڵی ئەبێ ئەمە ئاوا بێت و ئەوە بڕسواکە و ئەمە ئەوەکە ئەمە ئەیزانم کە هەموو ئەمانە سیخوڕی پارتی و بنەماڵی بازانی هەموو ئەمانە بەکە ئاکاونتی زۆڵەوە دانیشتون لەناو ئەم فەیسبوکەیە کە وەختە یەکێک لایڤەکە بۆ ئەوەی کە تەئسیل لەسەر مێشکیدا بنێن یەن دەیان نامەی بۆ ئەنووسن و دەیان بیر و بۆچونە خەنە بەردەسی بۆ ئەوەی لە دوجارە ئەمانە بە قازانجی پارتی و بنەماڵی بازانی بشکێتەوە. بەمەرجێ خەڵکانێک لە دوێنێ ئێوارەوە دژایەتی منەکەن کە من ئێشتا بەحسەکەی خۆم نەکردووە زۆر بێمان نایە بەڕاستی تو ئەوەندە تەحەمولی نەبێ بزانی ئەم بەشەرە چی ئەڵێ پێش ئەوەی کە من قسەکانم بکەم ئەو بڕیاریاوە کە من چۆن قسەکەم بنمونە لە کاتێکە هێشتا من قسەم نەکردووە. ئینسانی عاقڵ ئینسانی بەهەیبەت ئینسانی خاوەن کەرامەت لانی کەم تەحەمولەکە هەتا بەرامبەرەکەی قسەکانی خۆی بکە دوایی کە قسەکانی کردێت قەزاوەتەکە کە ئایا ئەم بەشەرە قسەکانی ڕاستە یان ناڕاستە قسەکانی واقعیە یان ناواقعیە نەک هێشتا من قسەم نەکردووە تۆ بڕیارت داوە کە من نازانم بەخراپ قسەیەکەم ئەم بەڕاستی نابێت. کاکە عزیزانی من ئێوە ڕقتان لە لاهورە و لەسەر ئەساسی ڕق و سڕینەوە کارەکەن کەیفی خۆتانەوە ئەوە مشکلی من نییە لە حەقیقەتە باشە بەڵام ئینسانی عاقڵ و سەنجین ئاوا بیر ناکاتەوە وەکو ئەو سیخڕ و هەرچی و پەرشیانەی دەوری پارتی و بنەماڵی بازانی دەبێت چاوەڕوان بکەن با من قسەکانی خۆم کەم دوای ئەو بزان ئایا من ئەڵم چی قسەکانم دروستە دروست نییە ڕاستەکەم ڕاست ناکەم ئەمانە بەر لەوەی بڕۆمە ناو عەسری قسە و باسەکان و کۆمەڵێ دەنگ و کۆمەڵە شتتان بۆ پێشکەشکەم پارتی و بنەماڵی بازانی بە دێژایی مێژوو هەر ئاوا کاریان کردووە. ئەم پارتی و بنەماڵیە ڕقیان لە هەر کەسێ بێ ئەگەر ئەو کەسە نەبێ بە پیاویان ئەگەر سەریان بۆ شۆڕ نەکە ئەگەر تۆ وەکو ئەوان بیر نەکەیتەوە ئەوە ئیتر تۆ ئەبی بە شەیتان ئەگەر سبەینێ خۆیان ئاش ببنەوە و شەریک بن لە دەسەڵاتە لە دزی لەبوو ئەمانە ئەوە ئیتر ئەم شەیتانە ئۆتۆماتیکێ بە فریشتە. هەمومان بیرمانە پارتی و بنەماڵی بازانی دەستکەلاکانی چیان نەکرد بە نەوشوە مستەفا کاتێکە لەگەڵ مەسعود بازان ڕێکەوت و چووە سەری ڕەش و ئەمانە ئیتر قسەیشیان نەما هەر کە کاک نەوشوە مستەفا پشتی تێکردنەوە و بنەماڵی بازانی نەیانتوانی بیخەڵەتێنن دەستیان کردەوە بە جوێندان و بە ئیهان و بە دێواندن و بە شەیتانیکردن و بە هەموو شتێ پەلاماری ئەو کابرایەیاندا ئەمەیە کرۆک و ماهیەتی بنەماڵی بازانی. هەمومان بیرمانە هەتا بنەماڵی بازانی لەگەڵ مالیکیا بوون باشە کە بوون هەمومان ئەزانین مالیکی پیاوی چاک بوو ئەگەر ئەو کاتە ئێمە بمان وتایە مالیشی پیاوێکی خراپە دژی ئاوات و ئامانجەکانی کووردە دەیانوت ئێوە خائینن ئێوە جاشن ئێوە ئەمەن و ئێوە ئەوەن باشە هەر کە خۆیان ئاش بوونەوە لەگەڵ مالیکیە ئەوە بوو مالیشیان هێنا بۆ هەولێر فەرشی سووریان بۆ ڕاخست کوڕەکەشیان هێنا 400 مەتر زەویانایە کە بای $1 ملیۆن بوو باشە ئەمێ ئێستا بە نمونە تورکیا ئێستا لای بنەماڵی بازانی باشە ئەوەی دژایەتی تورکیا بکە ئەمان وەکو دوژمن سەیریەکەن واتە بنەماڵی بازانی ئەگەر سبەینێ خۆیان بکەونە سەنگەری دژی تورکیا
هەر کەسێ بڵێ تورکیا باشە یەکسەر ئەیکەنە جاش و خائین و ئەڵێنەوە پیاوی تورکیا ئەلە باتە یعنی بنەماڵەی بازانی جاشایەتی خیانەت دزی کودکوژی هەموو ئەمانەیان تاپۆ کردووە لەسەر خۆیان بنەماڵەی بازانی یەک بار مەلەفیان هەیە لە ئیتڵاعاتی ئێرانە لە ساواکی سەردەمی شایە لە ئیستخباراتی عێراقا خۆی سەردەمی مەلیکا لە میتی تورکیایە شوێن نییە لە CIA و KBGەوە کە بنەماڵەی بازانی یەک دنیا مەلەفیان نەبێ مەلەفی جاسوسی و خیانەت دەحقیقەتە ئێسا کە دژی باڤێڵ و لاهور و ئەمانن وەکو ئەبینن هیچ بە کۆسەت و بەوانێتن ناڵێن سەردەمانێکیش هەر پەلاماری کۆسەتیانەدا ئێستا ئەگەر ئێستا لای بنەماڵەی بازانی کۆسەت و شێخ جەفەر و ئەمانە پیاوی چاکن ئەوەی کە شەیتانە لە ڕوانگەی بنەماڵەی بازانیەوە لاهورە و نازانم پاڤێڵ و ئەلەم بابەتانێ ئەگە سبەی نییە یا یەکە پێشەوانە بێتەوە باشە لاهور و پاڤێڵ ئەوان لەگەڵ مامەلام سەفا مەسعودا ڕێبکەون و با بڵێن ئینجارە کۆسەت و ئەمانە ببن بە نەیاری بنەماڵەی بازانی ئەبن بە دۆسی ئەمان و ئینجارە تک 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 لەسەر کۆسەر ڕەسوڵ لەسەر ئەوانە بۆ خۆیان قسە و باسەکە باشە نارە دوژمنایەتیانەکەن یعنی ئەمەیە کرۆک و ماهیەتی پاکی بنەماڵەی بازانی تا لەگەڵم بی ئەوە تۆ زۆر باش ئەگەر لەگەڵم نەبیت باشش بی بەڕاستی تۆ هەرجاشی هەر خائینی هەر کەسێ نەبێتە پیاویان نۆکەریان نەبێ یا بەرامبەریان بوەسێ ئەوە ئەیکەنە شەیتان باشە بەڵام تۆ شەیتان بە دز بە خائین بە جاسوس بە بێڕەوش بە هەرچێکەکەی ببە باش بڵێ بنەماڵەی بازانی باشە ئیتر تۆ فریشتەی ئاخر زمانی لە ڕوانگەی بنەماڵەی بازانیەوە ئارام ئەحمەدیش ئەو پیاوە لاوازە نییە گوێ بدە مە قسە و قسەڵۆکی کۆمەڵەسی خوڕ و پارەخۆر و جاسوسی پاراستن و ئەمانە ئەم دنیاە چۆن ببینم من بەو جۆرە هینیەکەم ئەعلانیەکەم یا تەرحیەکەم جابە هەموو ئەمانە لە گوپی خۆیان بدەن بەڕاستی باشە من بە ناوی لاهور و پاڤێڵ و فلانە فیسارەوە مەیدان چۆن ناکەم بۆ بنەماڵەی بازار نووسی خوڕەکانی هێندەی قورسایی پوشێکیش تۆهمە و پیاوی ئەم و پیاوی ئەوی تو ئالەم بابەتانە لای من نرخی نییە چونکە من ئارام ئەحمەدم هیچ کەسێک لەم دنیاەیە لە خۆم بە پیاوتر نازانم باش بیزانی مێژووی ئارام ئەحمەدیش لە مێژووی بنەماڵەی بازانی لە هەموو سەرانی پارتی لە هەموو سەرانی یەکێتی لەم پەر هەتا ئەو پەڕی هەتا لە هەموو سەرانی گۆڕانە فشەی گردەکە لە هەر هەمیان شەریفانەترە پاکترە جوانترە بەڕاستی چونکە من گوڵێکی ئەو نیشتمان مێشکانەوە بۆیە ئەوە پیاوی گرکن و خوێڕی و توێڕی و بەرماوە خۆر و توێک لە شووتی کڕێنەوەی لە حەقیقەتە کە دەبنە پیاوی ئەم و ئەو دائنیشن خەریکی بەرماوە خۆری بێنەوە بەرەو ئەلەم بابەتانن وەک ئەوانەی کە بوون بە پیاوی پارتی بنەماڵەی بازانی وەک ئەو هەموو سیخڕ و جاش و خاینە کە هەر بەیانی هەتا ئێوارە شەو هەتا بەیانی حەپەیان دێ بۆ پارتی بۆ بنەماڵەی بازانی سێریکەن هەچی ڕۆژنامە نووس هەیە لە سلێمانی و دەڤەی سلێمانیە زۆربەی هەرە زۆری کڕا بدنیان بۆ هەولێر ئەوەیشی کە نەکڕاوە هەزار یەک سوکاتی بێ حرمەتی پێکەن بەڕاستی مەلەفی ئەخلاقی بۆ سازەکەن ژنی بۆ ئەنێرن هەموو ئەوانە ئێستا باسیەکەین ئێستا پرسیارێکەکەم من وەکو ئارام ئەحمەد بۆچی لەم مەسەلەیە تەداخل دەکەم ئەمە پرسیارێکە هەرکەس لە خۆی یەکە ئەڵێ باش ئارام ئەحمەد شێم قەزیەوە بۆچی تەداخل لەم مۆزوعاکە بۆ لای لەسەر ئەماکە من لێرەدا وەڵامی ئەو پرسە ئەدەمەوە خۆشەویستم عەزیزان زیاتر لە 6 مانگ بەر لە ئێستا کەسێک بە ناوی زرارگەدی کە خۆی بە ڕێباز ناساندووە لە ڕێگای کۆمەڵێ ژمارەی جوداوە هەر ڕۆژە و بە ژمارەیەکەوە پەیوەندی بە منەوە کرد لە ژمارەی کوردستانەوە کۆت لە ئەمریکاوە لە بەریتانیاوە لە تورکیاوە لە یۆنانەوە لە هۆڵنداوە لە پۆڵەنیاوە حتا ئەتوان بڵێم لە ڕووسیا و زۆر وڵاتی ترەوە ئەم کوڕە تەلەفۆنی بۆ من دەکرد بەم هەموو ڕقەمە حتا ڕۆژێ وتم ئەرێ کاشی من تۆ ئەم هەموو سیمکاتە لە چۆ تۆ ئەم هەموو ڕقەمە لە چۆ ئەهێنی کاک ئەم کوڕە خۆی چیرۆکەکەی هێنایە بەردەستی من 6 مانگ بەر لە ئێستا هەر ئەم ئێوارەیەش 3-4 دەنی بۆ نردووم باش نییە لای من تا من هەستم ئەم مەلەفە بڵاو بکەمەوە بیجوڵێنم وە شەڕی دژە ترۆر و لاهور و یەکێتیەکان بکەم هەڵبەتە وەک پیشەی هەمیشەی ئارام ئەحمەد کە لە سەنگەری خەڵکا بووم سەرەتا بڕوان پێ کرد من بە زوڵم لێکراوم زانی بڕیارمدا کە پشتیوانی بکەم و لایف بکەمەوە و تەواوی ئەو مەلەفە چی بەسەر هاتووە هەمووی بۆ سۆشیال میدیا و بۆ دنیا باس بکەم بۆ ئەم مەبەستە چەندین جار ئێمە قسە و باسمان کرد دڵنیام هەموو قسەکانی منیشی ڕێکۆرد کردووە ئێستا لە لای ئەو هەیە کە من چۆن لەسەر ئەو دژایەتی لاهورم کردووە قسەم پێوتون دژم قسەم بە یەکێتی وتووە بە دژەترۆرم وتووە بە هەموو ئەمانە وتووە دەنگی من لە لای هەیە ئەتوانێت بڕای بکاتەوە کە من چۆن هەوڵم داوە پشتیوانی لەو کابرایە بکەم ئەو
شەوانە و ڕۆژانە دەیان تەلەفۆنیە کرد لە 50 جاراوام لێ هاتبوو تەنها جارێ 2 جار هەڵمەگە جواب نەدایەوە چونکە هەروە کاتەکانم درێژ کردەوە ئەویش هەر ئەپاڕایەوە بە قوربانێ بم مەلەفەکەم بۆ بچوڵێن و میش هەردوام ئەخست و هەر ئەموو پەلەم مەکە و چونکە لە ژێرەوە بەڕاستی بە شوێن ئەوە بووم کە ئەم کوڕە چێ ئیشی چی بووە ڕابردووی چییە کەسێکی باشە یا خراپ مێژوەکەی چییە ئایا دژی خەڵک بووە یان دڵسۆزی خەڵک بووە ئایا لە سەنگەری خەڵکا بووە یا لە سەنگەری دەسەڵاتا بووە ئایا ڕابردوەکەی پیسە یا ڕابردوەکەی پاکە بەڕاستی قسەکانی دروستە یا قسەکانی درۆیە لە کەناڵەکانی خۆمەوە کەوتمە گەڕان و بە تەواویمانە ئەشیفم هەڵایەوە خۆی ژنی مناڵی مناسی ژنەکەی لە ئەردەن بوو دوایی چووە لوبنان پاشان ئێستا لە ئەوروپایە خەریکی ژیانی خۆیەتی باشە بۆیە لەو چەند جار قسەکردنەیە من لەم کەسایەتیە تێگەیشتم ئێسەیش کۆمەڵە دەنگتان بۆ دائەنێم کە خۆم لەگەڵ یا قسەم کردووە بۆ نمونە چەند جارێ جا من عادەتێکم هەیە هەندێک شت هەیە ئەیکەم لە حقیقەتە هەتا سەفەرێ بە هەدەفەوە پێم وت وتم بزانم کەسایەتیە ئینسانە چۆنە بەبەست لەبارەی ئەخلاقیەوە چۆن البەتە وتم باشە تۆ پێت وایە لاهور و نازانم چێ ئەوانە لەگەڵ ژنەکە تا شتێکیان کردبێ یا ئالەم بابەتانە تەبەن ئێستا من بە ئێوە لەمەگینا دەنگەکەم هەیە ڕێک باسی سێکسەکەکەم کەچی هەنەک هەر تووڕە نەبوو بەڵکو وتی دەستی کرد بە پێکەنی کاگەرام ژنەکەی من ناشرینە و ئالەم بابەتانە باشە کۆمەڵە فیلمی گریان و پاڕانەوە لە لاهور و پێڵا و ماشکردن و هەموو ئەمانەی بۆ من نات باشە کۆمەڵێک ڕسمی ئافەتی ڕوود کە لەگەڵ نازانم ناویشیە لەگەڵ ئەم کابرایە سعدی ئەحمەد پیرە و نازانم نیهاد بازانی ئەمانە بووە ئەمانەشی هەوی بۆ نادم هەمووشێ لە مۆبایلەمە هەیە باشە اینجا من لەمە تێگەیشتم کە ئەم کابرایە لە شانۆسازی و سینەرە دروستکردنا خوای نییە یەکێکە لەو زۆڵانی ڕۆژگار کە لە هەزاران ئاویاوە قولەپەی تەڕ نەبووە باشە لە دواییە ڤیدۆکانی سعدی پیرە و شێخ نیهاد و نازانم زۆی تری بۆ نادم گەیشتمە ئەو بڕواایە کە ئینسانێ هەر بسێ ئابۆ و شکڵا کار لەسەر ژیانی تایبەتی بەشەرەکان بکە بەڕاستی ئەمە کارەساتە ئەمە خەتەرە بۆیە پاش بەدواداچوونی تەواو تێگەیشتم کە پاراستن لە ڕێگەی ئەم کوڕەوە دەیەوێ قاچی من بخاتە ناو ئەم باسە و بم خاتە خزمەتی خۆی بەڵام من وەک پیشەی هەمیشەییم ئەگەر شتێک 100 جار ئەم دیواودیوی نەکەم بەڕاستی ناتوانم کاری لەسەرکەم یا قسەی لەسەر ناکەم ئەگەر 100 جار بڵێم ئەوە یەکەم ئەگەر نەکەم بە نەتیجە بەڕاستی نایکە من بیرم کردەوە لەوە باشە بۆچی من ها بۆچی بەڕاستی بۆ من ها بۆچی ئەبێ من بخەڵەتێن بۆ مۆزوعە ئەو پێشتر شاڵاوی کۆسەت و لاهوری فریو دابوو لە حەقیقەتە ئەوان فریوی ئەم کابرایان خواردبوو هەتا ئەوانی دابوو بە جۆرێک لە شەڕ هەر یەکیانی ویسبوو قازانج لەم کەسە بکە هەر کەسیانی ویسبووی بۆ نمونە کۆمەڵێ شت لەم کابرایەوە پەیدا بکە ئەمی چونکە پاراستن خەتی بۆ کێشا بوو تەجروبەی دنیایان هەیە پاراستنیش بەڵکو ئەمان نەیانتوانی بوو سەرکەون و ئەوان ئەمەتیوە سەرکەوت بوو بۆیە ئەوەی کە بۆ ئەوانی کردبوو هیچ نییە لە کۆمەڵی قسەی سعدی پیرە لەگەڵ ژنێکە ئایکات و پێم وایە سەرخۆشە و لەگەڵ نیهاد بازانی دووسێ قساکە لەگەڵ ژنێکە کە لە تووشیایە پێڵێڵێ یا وەرە بۆ لامیات ئەویش لە نەخەی وەرە بۆ هۆلێر یا بۆ ئەوروپا ئەلەم بابەتانە باشە ئەوەی سعدی پیرش ئەو کاتە بۆیەکە ئەوە بوو دژی کۆسەت کۆمەڵی قسە باسی کرد ئیتر ئەوانی شاڵا و ئەوان جوڵاندیان ئەو مۆزوعە بۆی سعدی لە بابەتۆ بێتەم کرد من لەبەری ئەم چاتانە لێ ئالام ئەحمەدێ باشە هینی ئەوەی سعدی پیرە ئەوەی نیهاد بازانی و ئەوەی صادق ناوێت کە صادق ئەحمەدە ئەوشم هەر لەلایە پێم وایە لەوەزانی پێشمەرگەیە من عەزیزان لێرەیە بەر لە هەموو شتەکان سەرشتان بۆ ئەوە ڕاکێشم بەلامەوە سەیرە چۆن ئەم دەستگا ئەمنیانە پەنا بەم شتانە ئەبن ئەم دەستگایانە پاراستن و زانیاری ئەمەی کە پێیان ئەڵێن هێزی ئەمنی و ئالەم بابەتانە بەڕاستی ئەوانە هەواڵگرین نیشتیمانی و نەتەوەیی ئێمە نین ئەمانە سەرفەن حیزبین خۆشەویستان یان لە حیزب بشە سەر بە گروپێکی تایبەتن ئەمانە ئەم دەستگایانە بەکارهێنن بۆ شکاندنی یەکترین ژن بۆ یەکتری ئەنێرن بۆ سوکردن و شکاندنی کەرامەتی یەکترین بۆ ئەوەی نارەکانیان پێ بدەن بە عەرزە ئەمە کارەساتە بەڕاستی من هەتا ئێستا لە دنیا نەمبینیوە پاراستن و زانیاری خەرقی دەستگایەکی بۆ نمونە میت ئیطلاعات نازانم ئیستیخباراتی وڵاتی ئەمانە بکە تەنها خەریکی ناردنی ژنە بۆ ئەم بۆ ئەو بەشکم ڕسمێکی لێ بگرێ بڵاوی کاتەوە وەکتە ڕسواکەن لە ڕۆمانیاوە بیگرێ هەتا ئەگاتە جۆرجیا لە ڕووسیاوە بیگرێ هەتا ئێران هەتا ئەگاتە لوبنان ئەمانە ئەشن سۆزانی ئەهێنن بە پارە ئەیانێرن بۆ لای نیارەکانی خۆیان هەر بەڕاستی ئەمە ئازایەتیە
بەڕاستی ئەمە قارەمانیە ها عزیزان ئەمانە قارەمان نین پاراستن و زانیاری خەڵک ئەتۆقێنن یەک هەدەفی نیشتیمانیان نییە ئەمانە شێری ماڵەوەن و ڕێوی دەرەوەن تەقریرێ راپۆرتێک نییە دەستگای زانیاری و پاراستن و ئەمان نەبیهێنە دەرەوە لە یەک لە دەستگا مخابراتەکانی ئەم دنیاەیە بەعکسی هەموو دنیاوە تەواوی دەستگا مخابراتیەکان لە دنیاە لە خزمەتی نەتەوە نیشتیمانەکانی خۆیانن باشە وەرە خوای گیان سێری ئەم دەستگایانی ئێمە بکە خەریکی چین باشە عزیزان یەکێک لە شانازیەکانی گەلی ئیسرائیل هەتا ئێستەیش دروستکردنی موسادە باشە کەچی هەموو قارەمانی ئەمانەی ئێمە نادنی سۆزانیە بۆ یەکتر تا ئەوێنەیەک لە یەک بگرنی ئەندەنگی ڕێکۆڵکەن و بڕاویکەنەوە بۆی بیشکێن ئەمەیە تەربیەت و ڕەوشتی ئەمانەی ئێمە کە ئیشیان تەنها ئەمەیە بەڕاستی ئەمەیە تەربیەتی هێزی هەواڵگری و پاراستن و زانیاری ئێمە لە کوردستانە ئەمە کارەساتە عەزیزە بەڕاستی ئەمە کارەساتە دەستگایەکی ئەمنی ئەبێ بۆشی دابنیشی ئەمە بکات گروپێ مناڵە وتکەی گیرفان بەتاڵ چوار ڤیدۆ بڵاوەکەنەوە لە پێیجێکا خۆیان ناو ڕۆژنامە نووس کاکە ڕۆژنامە نووسی چی بەساقە تۆ هیچ نی تۆ ئەسڵ نەخوێنەواری کاکە تۆ جێژی بە قوربانێ تۆ جێری عەزیزەکەی من تۆ هیچ نی هەدێ خەڵک ناوبەرێ ئینا تۆ نابی بە هیچ بەڕاستی باشە بۆیە پارتی و پاراستنی بنەماڵی بازانی خۆیان لەو تایپن ئەم برادەرەش ئەم زرارە خۆی ئیشی ئەوە بۆ لە حەقیقەتە خۆی سۆزانی بۆ خەڵک بردووە سۆزانی بۆ خەڵک ناردووە باشە یعنی کاری ئەم زرارە تەنها و تەنها نادنی سۆزانی بۆ ئەوی بیانکە بە قوربانی ڕسمیان بگرێ دەنگیان ڕێکۆڵکە ئەمە ئیشی ئەو بۆ لە حەقیقەتە ئیشەکەی ئەوەیە تۆ چاوەکەم تۆ تاریقی بەقاڵ نیت باشە کوڕوزانەوەی تۆ نایخوا لە حەقیقەتە تۆ کاری قێزەوەنی کردووە ئەوە تا لەو دەنگەیە کە خۆی لەگەڵ لاهور قسەکان لاهور پێڵێ تۆ لەسەر ئەوانەی خۆمان کارت کردووە باشە واتە تۆ ژن بۆ خەڵک بردو بۆ ئەوانەی یەکێتی نەک بۆ ئەوانەی پارتی بۆ لەسەر ئەمان کارت کردووە خۆ تۆ چیچ ئەو کچە نیت نایچێ چیچ کوچانی کوبانی نیت کە ئەو بووکە لە شەڕ لەگەڵ تورکیا بە برینداری گیرا و ئێستا لە تووشی زیدانیە تا خەڵکی فعالی بکە تۆ چیت بەرحەڵ دوای ئەمانە بیرم کردەوە چۆن پاراستنێک من فری و بدا بم کاتە شەریشی خۆی چۆن ئینسانێک ئازاری خەڵکی ئابێ قاچێکی لە ئەڵمانیا یەکێک لە تورکیا یەکێک لە دوبەی بێ دەبێتە جێگەی متمانە عەزیزان با ئێمە دژی نیهاد بین با ئێمە دژی مەسعود بازانی بین بەڵام بۆچی ئەبێ ئێمە پەلامانی ژیانی شخصی ئەم ئینسانە بدەین بەڕاستی ئەوەی کە لەگەڵ کچێکا قسەیەکە یان نایکا ئەبێ بۆشی بێ بە مەوزوعی مێدیا لە حەقیقەتە بۆچی ئەبێ کۆمەڵێک شوژنی ساختە چی کە لە ڕێگای سێکسەوە بزنس دەکەن و پارە پەیاکەن لەگەڵ ئەم مەسوول و ئەو مەسوول و ئەو کەس و ئەم بابەتانە بۆ ئەوەی حرمەتیان بشتێن و پارە پەیاکەن بۆچی ئەبێ ئێمە بشینە ئەم مەوزوعانەوە ئایا شکاندنی ئینسان پەلاماری ئەخلاقی بەڕاستی ڕەوایە سعدی پیرە بۆ نمونە با ئێمە دژیشی بین با ئێمە هیچ چیکی ئەومان قبوڵ نەبێ بەڕاستی بەڵام کەی ڕەوایە کابرا بۆ نمونە ئەخواتەوە و کچێک فێڵی لێکا و چوار پێ قسە و باسوارم بابەتانەکە تۆ ئەم کچە سەخیفە هەسی ئەمە بڵاو کاتەوە بیرکە بۆ دەستگای پاراستن بۆ ئەوەی هەسێک کەسایەتی میسان تێک بشکێنێ ئەگەر تۆ شەڕی سیاسی هەیە لەگەڵیا شەڕی سیاسی لەگەڵا بکە شەڕی فکری لەگەڵا بکە کاکە تۆ چی دا بەسەر ئەوە کابرا لە ژیانی شخصی خۆیان چی دەکا بەڕاستی کام لە ئێوە سێکس ناکە کام لە ئێوە لەگەڵ ژنا قسە ناکە کام لە ئێوە نوکتە ناکە بەڕاستی ئێمە بەڕاستی وێران بووینە کۆمەلگای ئێمە کاکە يعني معقولة تو سخيفتين تشقري بدستوا بو تروركني كساتيك اما شيء دبالي سياسي ولا قلتوانيا يعني ناري حزبك تويا تو بيدابني شيء للرقي اخلاقي وقدوتي دوليكي مروفه انسانه هند 5 دولار مبالغه به اسان بتواني ياري بابروي خلق بكا كواته خوي زرق ابو شرف وكرامتي نيه